ئەبوو بەکر لە حەجی ماڵ ئاواییدا ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ لە عەبدوڵای کوڕی زوبەیر و ئەویش لە باوشیەوە جێڕاویەتەوە کە ئەسمائی کچی ئەبوو بەکر وتوێتی لەگەڵ پێغەمبەری خوادا بە مەبەستی حەجکردن لە ماڵ دەرچووین تا گەیشتینە دۆڵی عەرەج و پێغەمبەری خوا لەوێ لایدا و عایشە لە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم دانیشتە بوو و حوشترەکەی ئەبوو بەکر بە خزمەتکارەکەی بوو. ئەبوو بەکریش دانیشتی بوو هەر چاوەڕوانی دەکرد تا خزمەتکارەکەی پەیدا بوو بەبێ حوشترەکەی. وتی ئەی حوشترەکەت کوا؟ وتی دوێنێ لێمون بوو. دەستی کرد بە لێدانی و پێغەمبەری خوش بە زەردەخەنەوە پێکەنی و دەیفەرموو سەیری ئەم پیاوەکەن لای خۆی پۆشاکی ئیحرامی پۆشیەوە و چی دەکات. خۆشەویستانم، ئەبوو بەکر لە کۆمەڵگەی مەدینەدا لەگەڵ هەندێک لە ڕەوشتەکانی و هەندێک لە چاشیەکانی دەکرێمە لێرەدا باسی بکەین. ژیانی ئەبوو بەکری سەدیق لە کۆمەڵگەی مەدینەدا پڕیەتی لەوانە و پەندی بەسوود و نمونەیەکی زیندوی تێگەیشتنی زیندوی ئیسلام و جێبەجێکردنیەتی لە ناو خەڵکیدا کە سایەتی سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کۆمەڵێک ڕەوشتی گەورە و لە خەڵکانی تر جیای دەکاتەوە. وەسفکردنی لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم لە زۆر فەرموودەدا کە جیایی و پێشکەوتنی لە زۆری لە هاوڵەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا لە هەمویان ڕازی بێت کە ئەبوو بەکر لەوان جیا دەکاتەوە. یەکەم هەڵوێستی لەگەڵ زانایانی جوولەکە. زیاتر لە یەک کەس لە ژیان نامەنووس و لێکدەرەوانی قورئان باسی ئەوەیان کردووە کە ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جارێکیان دەڕواتە میرداس کە تایبەت بۆ بە تەورات خوێندنەوە و دەبینێت کە هەموو جوولەکەکان دەوریان گرتووە لە پیاوێک پێیان دەگوت فەحناس کە یەکێک بوو لە شارەزا و خوێندەوارەکانیان. لەو کاتەدا زانایەکی تریان لەوێ بوو بە ناوی ئەشیع. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە فەحناسی وت بێ قەزابی لەخوا بترسە و مسلمان ببە، سوێند بەخوا تۆ باش دەزانیت کە محەممەد پێغەمبەری خوایە. لەلایەن خواوە ئەو ڕاستیانەتان بۆ باس کراوە کە لە ناو تەورات و ئینجیلی خۆتاندا تۆمار کراوە. فەحناز وتی سوێند بەخوا ئەی ئەبوو بەکر، هەژار نین، پێویستمان بەخوا نییە، ئەو پێویستی بە ئێمەیە. ئێمە لی ناپاڕێنەوە بەڵکو ئەو لێمان دەپاڕێتەوە. ئێمە دەوڵەمەندین و نامانکەوێتە ئەو بگرە ئەو دەیکەوێتە ئێمە. ئەگەر دەوڵەمەند بوایە بۆ قەرز لە ئێمە دەکات وەکو هاوڕێکەتان دەڵێت. بەرگری لە سو خواردن لە ئێمە دەکات بەڵام سومان دەداتێ. ئەگەر دەوڵەمەند بوایە سوی پێ نەدەداین. ئەبوو بەکر زۆر ڕقی هەستا و بە بۆکس هات بە دەم و چاوی فەحنازدا و چۆن بڵێ ئاوا لێدا و پێی گوت ئەگەر لەبەر ئەو پەیماننامەی نێوانمان نەبوایە ئێستا دەمدا لە ملت ئەی دوژمنی خوا. فەحناس چوو بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەی محەممەد سیر کە هاوڕێکەت چی بەسەرهێناوم. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئەبوو بەکری فەرموو ما حملك على ما صنعت، چی وای لێ کردی کە وای لێ بکەیت؟ ئەبوو بەکر وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دوژمنی خوایە قسەیەکی زۆر گەورەی کردووە. ئەمە وا گومان دەبات خوای گەورە هەژارە و ئەوان دەوڵەمەندن. هەر کەوای وت منیش لەبەر خاتری خوا خۆم پێ نەگیرا و تووڕە بووم کێشام بەدەم چاویدا. فەحناز وتی شتی وام نەوتووە. خوای گەورەش ئاەتی قورئانی ناردە خوارەوە دەربارەی قسەکەی فەحناس وەڵامی ئەوی دایەوە و ڕاستی وتەی ئەبوو بەکری ڕاگەیاند و فەرمووی لقد سمع الله قول الذين قالوا إن الله فقير ونحن أغنياء سنكتب ما قالوا وقتلهم الأنبياء بغير حق ونقول ذوقوا عذاب الحريق. سورة آل عمران آية 181. واتا بەڕاستی خوای گەورە بیستی وتەی ئەوانەی وتیان خوای گەورە هەژارە و ئێمە دەوڵەمەندین. ئەو قسەیان لەسەر دەنووسین و پێشتریش پێغەمبەرانیان بێتاوان کوشتووە لە قیامەتدا پێیان دەڵێن سزای سووتێنەر بچێژن. هەر دەربارەی ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو تووڕەبوونەی کەنواندی وتەی خوای گەورە هاتە خوارەوە کە فەرمووی لەتوبلەون فی ئەموالیکم وأنفسكم ولتسمعن من الذين أوتوا الكتاب من قبلكم ومن الذين أشركوا أذى كثيرا وإن تصبروا وتتقوا فإن ذلك من عزم الأمور. آل عمران آية 186. واتا لە خۆشتان و ماڵ و منداڵیشتان تاقی دەکرێنەوە و لە جوولەکە و گاورانی پێشخۆتان و لە بتپەرستەکانیش وتەی ناشیرنی زۆر دەبیستن. ئەگەر ئارام بگرن و لە خوای خۆتان بترسن ئەوا کارێکی زۆر گەورە و مەزنە. خاڵێکی تر لە سیفەتەکانی ئەبوو بەکر کە جیایە لە هاوڵانی تری بریتە لە پاراستنی نهێنی بە تایبەتی نهێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. عومەری کوڕی خەتاب گوتی بە مردنی خونەسی کوڕی حوزافە کە بەشداربووی جەنگی بەدر بوو حەفسە بێوەژن کەوت.
گەیشتم بە عوسمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گوتم ئەگەر پێت خۆش بێت حەفسەت لێمارە دەکەم. ئەویش وتی با بزانم. پاژماوەیەک پێم گەیشت وتی وا بزانم لەم ڕۆژانە ژن نەهێنم باشە. پاشان گەیشتم بە ئەبوبەکر و هەمان داوام لێکرد بەڵام بێدەنگ بوو. ئەوەم بەلاوە قورستر بوو تا نەهێنانەکەی عوسمان. چەند شەوێک ماوە پاش ئەوە پێغەمبەری خوا داوای لێکردم و منیش لێم مارە بڕی. پاش ئەوە ئەبوبەکر پێم گەیشت وتی لەوانەیە دڵت شتێکی کردبێت کە وەڵامم نەداویتەوە. وتم بەڵێ. وتی لەبەر هیچ شتێک نەبوو کە وەڵامم نەدایتەوە تەنها لەبەر ئەوە نەبێت کە زانیم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی هێنا و منیش حەزم نەکرد نهێنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بدرچێنم و ئەگەر نەیخواست بایە خۆم مارەم دەکرد. خاڵی سێیەم ئەبوبەکر و ئایەتی نوێژی هەینی. جابیری کوڕی عەبدوڵڵاه ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ لە کاتێکدا پێغەمبەر صلی الله علیه وسلم وتاری ڕۆژی هەینی دەخوێندەوە قافڵەی بازرگانی شاری مەدینە گەیشتە ناو شار و هەموو هاوڵانی پێغەمبەر چوون بەدەمیەوە و کەس بەتەنها لە مزگەوتدا نەما تەنها 12 کەس نەبێت. ئەم ئاەتە دابەزی خوارەوە وإذا رأوا تجارة أو لهوا انفضوا إليها وتركوك قائما قل ما عند الله خير من اللهو ومن التجارة والله خير الرازقين. واتەکاتێک کە بازرگانی و شتی بێبایەخیان بینی هەموو ڕێیان کرد بەدەمیەوە و تۆیان بەتەنیا بە پێوە هێشتەوە. ئەی محەممەد پێیان ڕابگەێنە کە ئەوەی لای خوددا ئامادەکراوە بۆتان زۆر لە بازرگانی و شتانی بێبایەخ باشترە و خوش باشترین ڕۆزی دەرا. جابر دەڵێ ئەبوبەکر و عومەر یەکێک بوو لەو 12 کەسەی مانەوە لە خزمەت پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. خاڵی چوارەم پێغەمبەری خوا خۆ بە زلزانی لە ئەبوبەکر بە دوور دەگرێت. لە عەبدوڵای کوڕی عومەرەوە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی هەر کەسێک جلەکانی بە زەویدا بخشێنێ بۆ فیز و خۆ هەڵنان خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا سەیری ناکات. لێرەدا ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێتی من لایەکی جلەکانم لە زەوی دەخشێت بەڵام هەر خوم پێوە گرتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تۆ ئەی ئەبوبەکر لەو کەسانە نیت کە بۆ فیز و خۆ بە زلزانی دەیکەن. خاڵی پێنجەم ئەبوبەکر و لە حەڵاڵ پرسین کە سیفەتێکی زۆر زەق و گەورەی ژیانی ئەبوبەکرە. لە قەیسی کوڕی ئەبوو حازمەوە دەجێڕنەوە کە گوتوویەتی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خزمەتکارێکی هەبوو هەر کاتێک شتێکی لە شوێنێک پەیدا بکردبایە و بەدەستێەوە بوایە ئەبوبەکر نەی دەخوارد تا پرسیاری سەرچاوەکەی نەکردبا. ئەگەر پێی باش با دەیخوارد و ئەگەر پێی باش نەبایە نەی دەخوارد. بەڵام شەوێکیان لە بیری چوو پرسیاری لێ بکا و شتەکەی خوارد و پاشان لێی پرسی و ئەویش پێی گوت لەو شوێنە پەیدام کردووە. ئەویش پێی ناخۆش بوو بۆیە دەستی کرد بە قورجی خۆیدا و هەرچی خواردبوو هێنایەوە و خۆی ڕشاندەوە. ئەمە نمونەیەکی جوانە لە وەرعی ئەبوبەکر لە خواردن و خواردنەوەیدا زۆر ئاگاداری حەڵاڵ و حرام بوو. لەو شتانەش بە دوور دەکەوتەوە کە گومانی حرامی لێ بکرێت کە شوبهەی تێدا بێت. ئەم ڕەوشتەش ئەو فەڕی مانای تەقوا و لە خواترسانە. لە ئیسلامیشدا گرنگی ئەو کەسانە شاراوە نییە کە خۆیان لە حرام دەپارێزن لە خواردن و خواردنەوە و پۆشاکیاندا. ئەو مەسەلەیە پەیوەندی بە وەرگرتن و وەرنەگرتنی دوعا و پارانەوەکانە هەروەک لە فەرمودەی ئەشعاسی ئەغبەردا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت يمد يده إلى السماء يا رب يا رب ومطعمه حرام ومشربه حرام وملبسه حرام وغذي بالحرام فأنا يستجاب لذلك. واتا دەست بەرز دەکاتەوە بۆ ئاسمان و دەڵێ خوایە گیان خوایە کەچی خواردنی هەر حرام خواردنەوەی هەر حرام جلوبەرجی هەر حرامە و بە حرام گۆشت کراوە ئیتر چۆن نزاکەی وەردەگیرێ. خاڵێکی تر دەگوترێ بمکەنە ژوور لە ئاشتیدا وەک چۆن لە شەڕدا کردمتانە ژوور. جارێکیان ئەبوبەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چوو بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوێی لە دەنگی قیڕەی عایشە بوو. کاتێک لێی نزیک بۆیەوە خەریک بوو زلێشی لێبدات وتی دەبینم خەریکە دەنگ بەسەر پێغەمبەری خوادا هەڵدەبڕی ها. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم چوە نێوانیان و نەیهێژ لێی بدا. ئەبوبەکرش بە تووڕەیەوە چوە دەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک ئەبوبەکر دەرچوو بە عایشەی فەرموو بینیت چۆن ڕزگارم کردی لە دەستی ئەو پیاوە واتە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەبوبەکر ڕزای خوای لێبێت چەند ڕۆژێک مایەوە پاشان مۆڵەتی هاتنە ژوورەوەی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواست و دەبینێت ئاش بوونەتەوە. پێیگوتن لە ئاشتیدا بمکەنە ژوور هەروەک چۆن لە شەڕەکەتاندا منتان کردە ژوورەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی دەیوا دەکەین. خاڵێکی دیکە فەرمان بە چاکەکردن و بەرگری لە خراپەکردن. خۆشەویستانم هەموو ژیانی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ
بریتی بوو لە ئەمر بە چاکەکردن و ڕێگری لە خراپە. ئەبوو بەکر لە ڕۆژی جەژن خۆی کرد بە ماڵی عایشەدا دوو چیژی ئەنساری لەلا بوو گۆرانیان بۆ دەگوت. ئەبوو بەکر وتی ئایا ئاوازی شەیتان لە ماڵی پێغەمبەردایە؟ پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم لە ژوورەوە بوو ڕووی لە دیوارەکەەوە بوو فەرمووی وازیان لێبێنە ئەبوو بەکر هەموو گەلێک جەژنی خۆی هەیە و ئێمەش ئەم جەژنەمان جەژنی گەلی ئیسلامە. بەم فەرمودەیەدا دەردەکەوێت کە هاوڵانی کۆبوونەتەوە بۆ گوێگرتن و عادەتی پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم نەبووە لەبەر ئەوەشە کە سدیق ناوی لێنان ئاوازی شەیتان. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕازی بۆ ئەو چیژۆڵانە گۆرانی بڵێن بە بەڵگەی ئەوەی کە ئەمڕۆ جەژنیانە. منداڵانیش ڕێگەی یاری و خۆشیان لە جەژناندا پێدرا وەکو لە فەرمودەدا هاتووە. واتە بێباوەڕان بزانن لە ئاینی ئێمە فراوانی هەیە. ليعلم المشركون أن في ديننا فسحة وعائشة هەندێک یاری هەبووە و یاری پێدەکردن و کچانی هاوڕەشی دەهاتن بۆ ئەوەی پێکەوە یاریان دەکرد و لە ناو فەرمودەکە ئەوەی تێدا نییە کە پێغەمبەری خوا گوێی لێگرتە بن. کردن و نەکردنیشی پەیوەندی بە گوێگرتنەوە هەیە نەک تەنها گوێ لێبوون. کەواتە بەمەدا بۆمان دەردەکەوێت کە ئەوانەی بۆیان هەیە یاری بکەن لە جەژندا ئەتوانن یاری خۆیان کەن وەک ئەو کچۆڵەی پشتیوانان کە لە ماڵی عایشەدا گۆرانیان دەگوت. خاڵی هەشتم ڕێزگرتن لە میوان. عەبدوڕەحمانی کوڕی حەزرەتی ئەبوو بەکر دەڵێ ئەسحاب السوفە کۆمەڵە موسڵمانێکی هەژار بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان وتی هەر کەسێک خواردی دوو کەسی هەیە بابەشی سێیەمیشی لێ بدات، هەر کەسێک خواردنی چوار کەسی هەیە بابەشی پێنجەمیشی لێ بدات. ئێوارەیەک ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نانی خوارد و پاش تێپەڕبوونی ماوەیەک لە شەو گەڕایەوە بۆ ماڵەوە. خێزانەکەی پێگوت تۆ لەکوێ بوویت؟ میوانت هەیە. پێوت چیت پێداون بیخۆن؟ وتیان دەمی بۆ نابین تا نێتەوە. خواردنیان بۆ برا بەڵام ئەوان سەرکەوتن و نەیان خوارد. ئەبوو بەکر دەڵێ ڕۆیشتم و خۆم حەشاردا و پاشان هەندێک قسەم پێگوتن. پاشان وتی بخۆن نۆشی گیانتان بێت. سوێن بەخوا هەرگیز من نایخۆم پێش ئێوە. و میوانەکان سوێندیان خوارد تا ئەو نان نەخوات ئەوانیش نەیخۆن. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وتی ئەمە کاری شەیتانە. دەڵێت بانگی خواردنی کرد و هێنایان و تێری خوارد و وتی سوێن بە خواتیکەیەکمان نەدەخوارد کە خواردنەکە دوای ئەو زیاد نەکات. دەڵێت تا تێریان خوارد و خواردنەکە لە یەکەم جار زیاتر بوو. ئەبوو بەکر سەیری کرد دەبینێت وە خۆی ماوەتەوە. کەمی نەکردووە و بە خێزانەکەی گوت ئەی خوشتی بەنی فیراس ئەمە چییە؟ وتی نا بە بینایی چاوانم ئەو خواردنە ئێستا سێ قەت زیاترە لە پێشتر. ئەبوو بەکر دەستی کرد بە خواردنی نانەکە وتی ئەو سوێندە لە شەیتانەوە بوو کە من خواردم و پاشان تیکەیەکی خوارد و ئەمەی تری هەڵگرت و بردی بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە بەیانیەکەیدا و لە نێوان ئێمە و کۆمەڵێک کەسدا پەیمان هەبوو کاتەکانی هات و بڵاو بووینەوە بۆ 12 کەس و هەر کەسێکیش لەوان کۆمەڵێک کەسی لەگەڵدا بوو مەگەر خوا بزانێت چەندێکە بوون هەر هەمویان تێر و پڕیان لەو خوار نەخوارد. ئەمەش یەکێکە لە بەرەکەتەکانی حەزرەتی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بەڵام خۆشەویستان لەم بەسەرهاتەدا کۆمەڵێک پند و ئامۆژگاری لە خۆ گرتووە کە پێم خۆشە باسییان بکەین. یەکەم سووربوونی ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەسەر جێبەجێکردنی ئاەتەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەر تایبەت بەڕێز لێنان لە میوان وەک خوای گەورە دەفەرمێن فقربه إليهم قال ألا تأكلون. واتا إبراهيم عليه السلام خواردنەکەی لە میوانەکانی نزیک کردەوە پێیوتن ئەوە ناخۆن. یان فەرمودەی پێغەمبەر کە دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. واتا هەر کەسێک باوەڕی بەخوا و ڕۆژی دوایی هەیە باڕێز لە میوانەکانی بگرێ. خاڵێکی تر لەم بەسەرهاتەشدا یەکێک لە کەرامەتەکانی سدیق بەدی دەکرێت کە پارویەکی نەبردووە بۆ دەمی خواردنەکە زیاتر بووە لە پێشتر و کەمی نەکردووە. هەموو تێر بوون و خواردنەکەش وەکو خۆی بووە. ئەبوو بەکر و خێزانەکەی سەیریان کرد دەبین وەکو خۆیەتی و کەم ناکات. پاشان بردی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەویش دای بە خەڵکانێکی زۆر و هەمویانی لێ تێر کرد. ئەم کەرامەتەش ئی ئەبوو بەکری سدیقە لە بەرەکەتی شوێنکەوتنی پێغەمبەری خواوە وەریگرتە بوو لە هەموو لایەنێکی ژیانیەوە. ئەمەش دەکرێتە بەڵگە لەسەر ئەوەی لە دۆستانی خوایە، چونکە دۆستانی خوا بەو شێوەیە دەژین کە شوێنکەوتەی محەممەد دەبن صلی الله عليه وسلم. هەرچی بدات بەسەریاندا بەگوێی دەکەن و هەرچی لێ قەدەغە بکات قەدەغەی دەکەن. شوێنی دەکەون لە هەر شتێکدا کە بزانن دەبێت شوێنی بکەون و خوای گەورەش بە فریشتە و سەربازانی خۆی پشتگیریان دەکات و لە نوری خۆی دەهاوێتە نێو دڵیان. بە کۆمەڵێک کەرامات زیاتر ڕێزاریان دەکات وەک چۆن
بەندە و دۆستی لە خواترسیەکان ڕێزدار دەکات. خۆشەویستان، کەرامەت هەندێک ڕووداوی نائاسایی لەسەر دەستی پیاوچاکان بەدی دەکرێت بە مەرجێک خۆی پێشتر بەو کەرامەتە نەزانێت لە کت و پڕیدا لەسەر دەستی ڕوودەدات و ئەمەش تایبەتە بە پیاوچاکان و لە خواترسان وەک چۆن موعجیزە کە ئەو تایبەتە بە پێغەمبەران عەلەیهی السەڵات وەسسەلام. خاڵێکی تر عایشەی دایکی باوەڕداران خوا لێ ڕازی بێ دەڵێ ئەبوبەکر هەرگیز سوێندی خۆی نەشکاندووە تا ئاەتی کەفارەتی سوێن تاتە خوارەوە، وتی سوێن بۆ هەر شتێک بخۆم و بزانم خێر لە شتێکی تردایە ئەوە سوێندەکەم دەشکێنم ئەو کارە خێرە دەکەم و پاشان کەفارەتی سوێندەکەم دەدەم. هەر کاتێک سوێندی بۆ شتێک بخواردبایە و بەڵام دوایی لە شتێکی تردا خێری بدیت بە کەفارەتەکەی دەدا و کارە خێرەکەی دەکرد. لەم چیرۆکو بەسەر هاتەوە ئەمەمان بۆ دەردەکەوێت چونکە سوێندەکەی خۆی واز لێهێنا لەبەر ڕێزی میوانەکان و دەستی کرد بە خواردن لەگەڵیاندا. خاڵێکی تر لە ژیان و سیفەتەکانی ئەبوبەکر عایشە خوا لێ ڕازی بێت دەجێڕێتەوە دەڵێ لەگەڵ پێغەمبەری خوادا دەرچوین لە یەکێک لە دەرچوون و گەشتەکانیدا تا گەیشتینە ناوچەی بەیدا یان ذاتولجەیش. ملوانکەکەم لە ملدا نەما بوو، پێغەمبەری خوا دەستی کرد بە گەڕان بە دوایدا و خەڵکەکەش هەموو دەستیان کرد بە گەڕان لەگەڵیدا و شوێنەکەش وشکە دۆڵ بوو، ئاوی لێ نەبوو، خەڵکەکەش ئاویان پێ نەما بوو. خەڵکی هاتن بۆ لای ئەبوبەکر و پێیان گوت نابینی عایشە چی کردووە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم موسڵمانانیشی ڕاوەستاندووە لە جێگەیەکدا کە نە ئاوی لێ و نە ئاویان پێیە. ئەبوبەکریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هات لەو کاتەدا پێغەمبەری خوا سەری خست بۆ سەر ڕانم و خەوی لێکەوت بوو. پێی گوتم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و خەڵکەکەشت لە شوێنێکدا ڕاگیر کردووە کە نە ئاوی لێ و نە ئاویان پێیە. وتم سەرزەنشتم بکە و ئەویش ئەوەندەی قسە پێوتم تاخوا دەڵێ بەسە. و بەدەم قسەوە دەیکوتایە کەلەکەم و منیش لە ترسی ئەوەی پێغەمبەری خوا بەخەبەر نێت نەدەجوڵام و پێغەمبەری خوا تا بەیانی خەوت بەبێ ئاو. خوای گەورەش ئاەتی تەیمومی ناردە خوارە و فەرمووی فتەیەمەموا سەعیدەن طەیبە. سوورەتی نیسا ئاەتی 43. واتە ئەگەر ئاو نەبوو بە خۆڵی گەڵ دەست نوێش بگرن. وسەیدی کوڕی حوزەیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێگوتی یەکەمین بەرەکەتی ئێوە نییە ئەی ئالی ئەبوبەکر و عایشە، دەڵێت چوین سەیری لای حوشترەکەمان کرد کە من سواری بووم، بینیمان ملوانکەکە لە ژێر پێوەتی واتە کەوتو بۆ ژێر حوشترەکە. لەم چیرۆکەشەوە ئەوەمان بۆ دەردەکەوێ و بۆمان ڕوون دەبێتەوە کە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت تا چ ڕادەیەک ڕێز و ئەدەبی لەگەڵ پێغەمبەردا صلی الله علیه وسلم نواندووە و چۆن ناڕەحەت بووە و تێک چووە ئەگەر محەممەد تووشی شتێک بوو بێت و قبوڵی ئەو ناڕەحەتی کردنەشی نەکردووە ئەگەر لە نزیکترین کەسی خۆشیەوە بوو بێت و لە نازدارترین کەسی پێغەمبەرەوە بوو بێت کە عایشەیە خوا لێ ڕازی بێت. بەڕاستی ئەبوبەکر پێشەنجی بانخوازانە لە نواندنی ئەدەبی لە ڕادە بەدەر بەرامبەر بە پێغەمبەری خوا و لەگەڵ خۆیدا و لەگەڵ موسڵمانانیشدا. خاڵێکی تر لە سیفەتەکانی ئەبوبەکر پشتگیری پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم بۆ ئەبوبەکری سدیقی ڕازگۆ. لە فەرمودە صحیحەکاندا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پشتی ئەبوبەکری گرتووە و نەیهێشتووە کەس بەرامبەری بوەستێ. ئەبی دەڕدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەجێڕێتەوە دەڵێ لەگەڵ پێغەمبەری خوا دانیشتبووم، ئەبوبەکری سدیق خوا لێ ڕازی بێ بە خێرایی هات بۆ لامان و چمچی عەباکەی بەدەست گرت بوو تا ئەژنۆی هەڵکرد بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەما صاحبكم فقد غامر، واتە هەرچی دەڕوانم هاوڕێکەتان شەڕی کردووە. وەسڵاوی کردووتی ئەی پێغەمبەری خوا شتێک لە نێوان من و عومەری کوڕی خەتاب ڕوویدا خێرا چوومەوە بۆ لای و پەشیمانی خۆمم بۆ دەربڕی و داوام لێکرد لێم خۆش بێت کەچی ئەو وتی لێت خۆش نابم و منیش هاتم بۆ لای تۆ. پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمووی یغفر الله لك یا ئەبا بەکر، یغفر الله لك یا ئەبا بەکر، دەڵێ خوا لێت خۆش بێت ئەی ئەبوو بەکر. 3 جار ئەمەی دووبارە کردەوە. پاشان عومەر پەشیمان بۆ و هات بۆ ماڵی ئەبوبەکر وتی ئەبوبەکر لە ماڵەوەیە؟ وتیان نا. هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سڵاوی لێ کرد و لەو کاتەدا بەرچاوی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەش بوو. تا ئەبوبەکر بەزەی بە پێغەمبەردا هاتەوە و لە بەردەمیدا بە چۆکدا کەوت و 2 جار لەسەری گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخوای خەتای من بووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی إن الله بعثني إليكم فقلتم كذبت وقال أبو بكر صدق وأوصاني بنفسه وماله فهل أنتم تارك لي صاحبي. واتا 2 جار لەسەرێک گوتی خوای گەورە منی نارد بۆ ناو ئێوە وتان درۆ دەکەی کەچی ئەو وتی ڕاز دەکەی ئەی پێغەمبەری خوا بە گیان و سامانی پشتگیری منی کردووە و دڵی خۆش کردوم دەی ئێوە ئیتر بۆچی واز لە هاوڕێکەی من ناهێنن. پاش ئەوە هەرگیز
ئازاری نەدراوە. لەم چیرۆکەشدا پند و ئامۆژگاری زۆری تێدایە، لەوانە سروشتی مرۆڤانەی هاوڵان کە ناکۆچی لە نێوانیاندا ڕووی داوە و خێر و پەشیمانبوونەوەی ئەوەی هەڵە و لەسەر ناحەق بووە و داوای لە بوردنکردن و چاوپۆشی لە برا مسڵمانەکەی، خۆشەویستی هاوڵان لە ناو یەکدا و شوێن و پلەپایی سدیق لە لای پێغەمبەری خوا و هاوڵانی هەتا دوایی لەو چیرۆکە پڕپەند و ئامۆژگاریەدا دەردەکەوێت. خاڵێکی تر بڵێ خوا لێت خۆش بێت ئەی ئەبوبەکر. ڕەبیعی کوڕی ئەسلەمە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێگوتی من خزمەتی پێغەمبەری خوام دەکرد. فەرمودەیەک دەجێڕێتەوە پاشان گوتی پێغەمبەری خوا پارچەیەک زەوی دا بە من و پارچەیەکیشی بە ئەبوبەکردا. شتی دنیایی هاتە پێشەوە و من و ئەبوبەکر لەسەر دارخورمایەک دەممان تێک گیرە. من وتم لە ناو زەویەکەی مندایە، ئەبوبەکریش دەیگوت نەخێر لە ناو زەویەکەی مندایە. لەو بارەیەوە قسە کەوتە نێوانمان و ئەبوبەکر قسەیەکی ناشیرنی پێم وت و خۆشی پەشیمان بووە و پێی وتم تۆش قسەیەکی وان پێ بڵێ تا ببین بەحەق بەحەق. دەڵێت وتم من شتی وان ناکەم. ئەبوبەکر وتی ئەیکەی باشە ئەجیناس کاڵای خۆم دەبەمە بەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر. وتم هەر نایکەم. ئەویش زەویەکەی بەجێ هێشت و خۆی گەیاندە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. منیش بەدوایدا هەندێک خزم و کەسی ئەسلەم هاتن وتیان پێیان گوتم ڕەحمەتی خوا لە ئەبوبەکر هێشتا ئەو شکات دەکات کە ئەو قسەشی کردووە. منیش وتم ئەزانن ئەمە چێیە؟ ئەمە ئەبوبەکری سدیقە و ئەمە دووەم کەسەکەی ناو ئەشکەوتە و حورمەتدار و ڕشسپیەکەی ناو مسڵمانانە. نەکەن بێن و لاکاتەوە بزانێت کە ئێوە لەسەر من دەکەنەوە و تووڕە ببێت و پێغەمبەری خوش لەبەر ئەو لە من تووڕە بێت و خوای گەورەش بە تووڕەبوونی پێغەمبەرەکەی لە من تووڕە دەبێت. ڕەبیعە لە ناو دەچێت وتیان ئەی چی دەڵێی؟ وتی بگەڕێنەوە. دەڵێ ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەخۆی گەیاندە لای پێغەمبەری خوا. منیش بەتەنها لە دوایدا بووم و مەسەلەکەی وەکو خۆی بۆ جێڕایەوە و قسەکەشی کە بە منی گوتبوو بۆی باس کرد. وتم پێی قسەکەم پێ بڵێرەوە تا حەق بە حەق دەربچین. وتم نایڵێن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی زۆر باشە پێی مەڵێرەوە بەڵام پێی بڵێ خوا لێت خۆش بێت ئەی ئەبوبەکر. منیش وتم خوا لێت خۆش بێت ئەی ئەبوبەکر. حەسەنی بەسری دەڵێ ئەبوبەکر بەدەم گریانەوە هەستا و ڕۆیشتەوە. هەر بۆ خوا ئەم ویژدانە چ ویژدانێکە ئازیزانم، ئەم دەروونە چ دەروونێکە بە قوربانی ئەو دەروونە پاکەی ئەبوبەکر بم. شتێکی لە دەم دەرچووە بەرامبەر بە برایەکی مسلمان بە هیچ ڕازی نابێت تا تۆڵەی ئەو شتە وەرنەگرێتەوە و لێی خۆش بێت. ئەو پەڕی ڕەوشت بەرزی و ڕاگرتنی هەست و شعور لە کاتی گوناهکردنیشدا و هەموو دڵی داگیر دەکات. لە دەم دەرچوونی قسەیەک با بچووکیش بێت ببێتە ئێشێک و بەربێتە ویژدان دانا ئەمرجێتەوە تا تۆڵەی لێ نەکەنەوە و ئەو مسلمانە لە خۆی ڕازی بکاتەوە. خۆجنێوێکی گەورە نەبوو بەڵام ئێشی بە ڕەبیعی کوڕی ئەسلەم گەیان. هەر ئەوەی زانی ئەبوبەکر هەموو ژیانی کەوتە هەژان و ڕازی نەبوو تۆڵەی خۆی لێ نەکرێتەوە. لەگەڵ ئەوەشدا ئەو کاتە دووەم پیاوی ئیسلام بۆ دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وشەیەکی پێوت بوو زۆر ناشیرن نەبوو چونکە ڕەوشتی بەرزی ڕێگەی پێنەداوە و لە سەردەمی نەفامیش داشتی وای لێ نەبیستراوە. ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە گەوجێتی ئەو وشەیە زۆر دەترسا بۆیە سکاڵای خۆی بردە بەردەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمە شتێکی سەیرە کە ئەبوبەکر لە تاو ئەو وشەیە مەسەلەی زەویەکەی و ناکۆچی نێوان خۆی و ڕەبیعی لەبیر چووە چونکە مافی خەڵکەکان پێویستە خاوەنەکەی لێی خۆش ببێ. لەمەشەوە وانەیەکی گەورە بەدی دەکەین کە بۆ زانایان و مامۆستایان و کاربەدەستان و بانخوازان لە چۆنیەتی چارەسەرکردنی هەڵە و لە بەرچاوگرتنی مافی خەڵک و پێدانەوەیان. خۆشەویستانم بەڕاستی کە سەیری ئەو سیفەتە جوان و ناوازەی ئەبوبەکر دەکەین لەگەڵ ژیانی ئەو ڕۆی خۆماندا بەراوردی دەکەین ئاسمان و ڕێسمانمان بینە. هەروەک دەگوترێ ئەوان لە دۆڵێک و ئێمەش لە دۆڵێک بەڕاستی لێک جیاوازین. بەڕاستی نێوانمان زۆر دوورە لە ڕەوشت و پابەندی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە. ئەوان ئاوا جوامێر بوون، ئەوان ئاوا دڵ پاک و دڵساف بوون، ئەوان ئاوا دڵسۆز و بەپەرۆش بوون بۆ ڕاگرتنی دڵی برایەکانیان. ئێستاش بەداخەوە دەڵێم بە ناشکوری نەبێ ئێمە هەر ئازاین دڵی مسلمان ئازار بدەین، هەر ئازاین دڵی یەکتر عاجز بکەین و وشەی ناشیرنتر بەرامبەر بە یەکتری بڵێن. چ جای ئەو هەموو غەیبەتە زۆر و زەبەندەی کە بۆتە بەشێک لە ژیانمان و هەر لا دەکەینەوە غەیبەتی مسلمانە، هەر پشت لێک دەکەین و باسکردنی فلان برایە و فلان کۆمەڵە و فلان خزمە و فلان دۆستەیە. پەنا بەخوای گەورە مەگەرخوا بە بەزەیی خۆی بەزەیی پێمان دابێتەوە ئەگەر نا مسلمانەتی لەکوێ و ئێمە لەکوێ. یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆشبی، خوایە قەڵەمی عەفو بەسەر گوناهەکانماندا بێنی و ئێمەش هیدایەت بدەی چاو لەو سیفەتە جوان و ناوازانەی ئەبوبەکر و هاوشێوەکانی بکەین.
ئازیزانم دەچینەوە سەر تەواوکردنی بابەتی ئەڵقەی ڕابردوو باسی ڕووداوێکمان بۆ کردن لە سیفەتە جوان و ناوازەکانی ئەبوبەکر کە لە ئەڵقەی ڕابردوودا باسمان کرد لە کێشە و گرفتێک کە لە نێوان ئەبوبەکری سدیق خوا لێ ڕازی بێ و لە یەکێک لە یارەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوویدا کە ئەویش هاوڵی خۆشەویست و ئازیز هاوڵی بەڕێز ڕەبیعە بوو کاتێک کە لەگەڵ ئەبوبەکری سدیقدا ڕەبیعەی کوڕی ئەسلەم گرفتێکیان بۆ دروست بوو پاشان حەزرەتی ئەبوبەکر وشەیەکی لە زار دەرچوو. ئازیزانم ئێمە باسی ئەومان کرد کە ئەبوبەکر چەندە بەپەرۆژ بوو بۆ ئەوەی خوای پەروەردگار لە گوناهەکەی خۆش بێ و لەو قسەی خۆی پەشیمان بۆ کە بەرامبەر بە ڕەبیعە کردی. باسی ئەوشمان کرد کە سیرکەن ئەوانە چەندە بەپەرۆشن بۆ ئەوەی دڵی موسڵمانی برایان لە بەرامبەریاندا گەرد نەگرێ و زوو لەگەڵیاندا ئاش ببنەوە و ڕێگەیەک هەڵنەبشێرن کە دواتر پەنا بەخوای گەورە شەیتان زیاتر دەرفەتی تێدا ببینێتەوە و دڵی موسڵمان لەگەڵ موسڵماندا لێک توندکەن و گرژی و ئاڵۆزیان لە بیندا دروستکەن. خۆشەویستەکانم لەم بەسەرهاتەی ڕەبیعەدا کە باسمان کرد وانەیەکی گەورە بەدی دەکەین و پێویستە بۆ زانایان و مامۆستایان و کاربەدەستانی ئێمەش بانخوازان لە چۆنێتی چارەسەرکردنی هەڵە و لە بەرچاوگرتنی مافی خەڵک و چارەسەرکردنی کێشەکانیاندا لە بەرچاوی بگرن. گوتمان هەندێک لە خزمانی ڕەبیعە ئەو کارەی ڕەبیعەیان پێباش نەبوو کە ئەبوبەکر قسەکەشی پێگوتووە کەچیش کاتیش دەکات لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەوان ئەوەیان نەدەزانی کە ئەبوبەکر دەیزانی لە نەهێشتنی کێشەی ناکۆچی لە نێوانیاندا لابردنی ئەو شتانەی کە دەنووسێن بەدڵەکانەوە و خۆشەویستی ناهێڵن لە دنیا پێش ئەوەی بنووسرێت لەسەریان لە نامەی کردەوەکانیاندا و لێپرسینەوەی لەسەر بێت لە ڕۆژی دواییدا. لەگەڵەوەی کە ڕەبیعە خوا لێ ڕازی بێ لە ئەبوبەکر ڕازی بوو ئامادەش نەبوو لە بەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم قسەکەی پێ بڵێتەوە کەچی ئەبوبەکر لە ترس و خۆفی خوادا دەستی کرد بە گریان کە ئەمەش بەڵگەی بەهێزی باوەڕفتەوی و یەقینداری و دڵنیاییەکەیەتی. لە کۆتاییدا هەڵوێستەکەی ڕەبیعە شایانی ئەوەی هەڵوێستەی لە بەردەمدا بکەین کە چۆن ڕێزی لە ئەبوبەکر گرت و ئامادەنە بۆ قسەکەی پێ بڵێتەوە. ئەمەش ڕێزدانانە بۆ بەڕێزان و خاوەنزانست و چاکەکان و بەڵگەشە لەسەر فتەوی ئاین و گەورەی ئەقڵی. خۆشەویستانم خاڵێکی تر لە سیفەتە ناوازەکانی ئەبوبەکر پێشبڕچێ لە چاکەکاریدا. ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە ڕەوش بەرز وەسف کراوە بە پێشبڕچێکردنی کاری چاکە ناوبانگی دەرکردووە تاوای لێ هاتووە لە کاری چاکەدا بۆتە پێشەنگ لە خێرکردندا چاوی لێ کراوە زۆر سوور بۆ لەسەر خێرکردن زۆر لەوە دڵنیا بووە کە ئەوەی ئەمڕۆ بۆ مرۆڤ دەکرێت لەوانەیە سبەینێ بۆی نەلوێ چونکە ئەمڕۆ کردەوەکردن هەیە و لێپرسینەوە نییە و سبەینێش لێپرسینەوە دەبێت و کردەوەکردن نامێنێ بۆیە هەردەم لەوانە بوو زۆر خێرا دەچوو بەدەم خێر و کاری چاکەوە. لە ئەبوو هورەیرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەجێڕنەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من أصبح منكم صائما واتە کێ لێ ئێوە ئەمڕۆ بە ڕۆژوە ئەبوبەکر وتی من فەرمووی فمن تبع منكم جنازەتە کێ لە ئێوە ئەمڕۆ لەگەڵ مردوویەکدا چۆوە بۆ سەر قەبران و بە دوای مردوویەک کەوتووە ئەبوبەکر وتی من أي پیغمبری خوا پیغمبر صلی الله عليه وسلم فرموی من أطعم منكم مسكينا أي أمرو چه هجارشی تیر کردوا ابو بکر وتی من أي پیغمبری خوا صلی الله عليه وسلم پیغمبری خوا صلی الله عليه وسلم فرموی مجتمعنا في أمر إلا دخل الجنة واتا ام کارانه لهر کسێک دا کۆ ببنەوە دەیبەنە بەهەشت. خۆشەویستانم ئەبوبەکر سیفەتێکی دیکەی ناوازەی تێدا بوو کە زۆر دەگمەنە لە هەموو کەسدا دەست ناکەوێ ئەویش بریتە لە ڕق خواردنەوە. ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێوتی پیاوێک جنێوێکی بە ئەبوبەکردا و پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم دانیشتە بوو. پێغەمبەری خوا سەری سوور دەما و زەردەخەنە گرتە بووی کاتێک کابرا هەر بەردەوام دووبارەی دەکردەوە ئەبوبەکر هەندێک لە قسەکانی پێوتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووڕە بوو هەستا ڕۆی و ئەبوبەکریش هەستا و کەوتە دوای پێغەمبەر و پێیگوت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ دانیشتی بووی و ئەو قسەی پێدەوتم و کە زانیم هەرواز ناهێنێت هەندێک لە قسەکانیم پێوتەوە کەچی تۆ هەستای تو ڕۆیشتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی فەرموو فریشتەیەکت لەگەڵدا بوو ئەی ئەبوبەکر لە باتی تۆ وەڵامی دەدایەوە بەڵام کە تۆ وەڵامی هەندێک لە وتەکانی دایەوە شەیتان هاتە نێو مەسەلەکە و منیش لە شوێنێکدا نانیشم کە شەیتانی لێبێ. پاشان فەرمووی ئەی ئەبوبەکر سێشت هەرسیانیان ڕاستن
هەر بەندێک خراپەی بەرامبەر بکرێت و لەبەر خاتری خوا قسە نەکات ئەوە خوا سەری دەخات و سەربەرزی دەکات. هەر کەسێک پارە و ماڵ ببەخشێت لەبەر سیلێ ڕەحم ئەوە خوای گەورە بۆی زیاد دەکات. هەر کەسێک بپاڕێتەوە داوای پارە بکات بۆ ئەوەی پارەکانی زۆرتر بکات ئەوە خوای گەورە نەدار و کەم پارەی دەکات. خۆ ئەبوبەکر لە ناو خەڵکدا بەڕخۆرەوە ناسرا بوو، بەڵام بۆیە وەڵامی ئەو پیاوەی دایەوە چونکە وای زانی ئەو ئیتر بێدەنگ دەبێت. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانیدا بۆ لەسەر خۆیی و نەرمونیانی ڕێنمونی کرد بۆ سەبر و ئارامگرتن لە کاتی ڕقهەڵساندا، چونکە نەرمونیانی و ڕق ئینسان لە بەرچاوی خەڵکی گەورە و بەنرخ دەکات و لە لای خوای گەورەش نرخ و ڕێزی زیاد دەکات. هەر لەم هەڵوێستەشەوە ئەومان بۆ دەردەکەوێت کە سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر لەسەر ئەوەی پێغەمبەری خوا تووڕە نەکات هەوڵی ڕازیکردنی بدات، زۆر لەو بارەیەوە هەوڵی نواندووە. لە فەرمودەکەشدا باسی خراپی تووڕەبوون لە بەرخۆ واتە لە بەر نەفس و بانگ نەکردنی تێدایە و هەڕاشەشی تێدایە. دوورکەوتنەوەی پێغەمبەران لە هەر کۆڕێکە شەیتانی لێبێت و باسی ئەو ستەمکارە بە ئارامی دەیەوێت لەبەر پاداشتی خوای قسە نەکات و تیایدا هانی خەڵکی دەدات ماڵ ببەخشن و سیلەی ڕەحم بەجێ بێن و باسی خراپەی سوالکردن و سوالکەرانیشی کرد. هەر لەم فەرمودەیەدا سدیق خوا لێ ڕازی بێ بەردەوام دەستی دەگرت بە نەرمونیانی و ڕەخواردنەوە تاوای لێهات ناسرا بە لە سەرخۆیی و نەرمونیانی و بەبەزەیی. ئەمەش ئەوە ناگەیەنێت کە سدیق هەرگیز تووڕە نەبووە، بەڵام لەبەر خاتری خوا تووڕە بووە و بینی بێتی سنووری خواشکێنراوە زۆر زوو تووڕە بووە و زۆریش تووڕە بووە. ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە درێژایی ژیانی بیری لە ئاەتێکی خوا دەکردەوە و لێی وردەبۆیەوە و کاریشی پێدەکرد کە دەفەرموێ وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. آل عمران آياتي 133 و 134. واتا خێراکەن خۆتان بگەێنە ڕەزامەندی خوا و بەهەشتێک ئەوەندەی زەوی و ئاسمانەکان پانە و بۆ لە خواترسان ئامادەکراوە. ئەوانەی لە خۆشی و ناخۆشیدا دەبەخشن و ڕقی خۆیان دەخۆنەوە و لە خەڵکی دەبورن و خوش چاکەکارانی زۆر خۆش دەوێت. خاڵێکی تر کە ئەبوبەکر لە سیفەتەکانیدا ڕەنجی دابەوە پەرۆشی بوو بۆ خوا لێ خۆش بوون. بەڵێ سوێن بەخوا ئەبوبەکر حەزی دەکرد خوا لێ خۆش بێ. ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بژێوی ژیانی مستاحی بن و ئەثانەی گرتبۆ ئەستۆ لە بوختانە بەناو بانگەکەدا کە بۆ دایکی باوەڕداران عایشە هەڵبەسترا بەشداریشی تێدا کردبوو. ئەو پیاوە ئەبوبەکر سوێندی خوارد کە ئیتر کەمترین سوودی پێ نەگەێنێت، بەڵام کە ئاەتی قورئان دابەزی و فەرمووی ولا يأتل أولو الفضل منكم والسعة أن يؤتوا أولي القربى والمساكين والمهاجرين في سبيل الله وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم والله غفور رحيم. واتە چاکەکاران و دەزڕۆیشتوانتان با سوێن نەخۆن کە یارمەتی خزمان و هەژاران و کۆچەریانی ڕێخوا بێبەش بکەن لە دەستگرۆیی، بەڵکو با لێبوردە بن و چاوپۆشی بکەن. ئایا حەز ناکەن خوا لێتان خۆش بێت؟ خوا لێبوردە و بەبەزەیە. بەڵێ خۆشەویستانم، مستەحی کوڕی ئەثانە یەکێک بوو لەوانەی کە لە هەڵبستنی بوختانەکە بۆ دایکی ئیمانداران عایشە بەشداری کردبوو. ئەوە ژوای کرد ئەبوبەکر ڕقی هەستێ و دەستگرۆیی و یارمەتیەکانی لێ ببڕێ. بەڵام کاتێک کە ئەو ئاەتە هاتە خوارەوە لەوێدا ئەبوبەکر سوێن بەخوا دەڵێ حەز دەکەم خوا لێم خۆش بێت و گەڕایەوە سەر پارە بەخشین و بەخێوکردنەکانی پێشووی کە دەیدا بە کۆمەڵێک هەژار وتی هەرگیز لێیان ناگرمەوە. سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وا لەو ئاەتە پیرۆزە گەیشتە بوو کە مسڵمان دەبێت بە ڕەوشت و ئەخلاقیاتی ئیسلامی خۆی بڕازێنێتەوە و لە هەڵە و ناتەواوی و پێخلیسکانی خەڵکی ببورێت، چونکە ئەگەر وای کرد خوای گەورەش لێی خۆش دەبێت و گوناهەکانی بۆ دەپۆشێت، چونکە وەک دەڵێن کەما تودین و تودان، چۆن قەرز دەکەی دەبێت قەرزیشت لێ بکەن. خوای گەورەش دەفەرمێت ئەلا تحبون أن يغفر الله لكم، واتا چۆن حەز دەکەن خوا لە خراپە و گوناه و پێخلیسکانەکانتان ببورێت ئێوە جواب بن و لە خەڵکی ببورن. هەروەک لە ئاەتەکەشدا بەڕوونی باس لەوە دەکات ئەگەر سوێنتان خوار شتێک نەکەن و دوایی بۆتان دەرکەوت بیکەن باشە ئەوە کەفارەتەکەی بدەن و ئەو کارە باشە بکەن.
هەندێک لە زانایان وتویانە ئەم ئاەتە ئومێد بەخشترین ئاەتە لە هەموو قورئاندا لەلایەن بەزەی خوا بەجزنێ و دەرە تاوانبارەکان لە وشەکانیاندا. ئەم ئاەتە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باشترین کەسە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چونکە خوای گەورە بە هەندێک ڕەوشتی سەیر وەسفی کردووە و لە بەڵگەیە لەسەر گەورەی پلەپایی لەم ئاینەدا. ئیمامی ڕازی لە تەفسیرەکەیدا 14 ڕەوشتی دەرهێناوە لە ئاەتی وەلا یەئتەلی ئولو الفەضل منکم وەسسعە، لەوانە خاوەنی چاکەی بێسنوور بەبێ ئەوەی تایبەت بێت بە کەسێک و کەسانێکی تری لێ بەدوور بێت. چاکەش هەموو چاکەیەک دەگرێتەوە و لە هەموو کەسیش چاکترە. یەکێکی تر لەوانە خوای گەورە بە ئەلفەضل الواسعە ناوی بردووە و بە کۆهێ ناوێتی نەک بە تاک و بە گشتی نەک بە تایبەتی، کەواتە پێویستە بوترێت خاڵیە لە گوناه و تاوان، چونکە کەسێک ئەمانە ڕەوشتی بێت نابێتە دۆزەخ. خاڵێکی تر دەرچوونی لە مەدینەوە بۆ شام بە مەبەستی بازرگانی لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. ئەبوبەکر تا شاری بوسڕای وڵاتی شام دەڕۆیشت بۆ کاروباری بازرگانی و بەڵام پاشان هاوڕێتی کردن و پێکەوەژیانی لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم بۆ هۆی ئەوەی نەچێت بۆ بازرگانی و پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرگری ئەو کارەی لێ نەکردووە، لەگەڵ ئەمەشدا زۆر خۆشی بیستووە. لەم کارەشیدا گرنگی ئەوە دەردەکەوێت کە مسلمان دەبێت سەرچاوەیەکی ڕۆزی پەیداکردنی هەبێت کەوای لێ بکات دەست لە خەڵکی پان نەکاتەوە، بەڵکو بەو کاسبیەی فریای نەداری بکەوێت و کەسێک لە دیلی و بەندەی ڕزگار بکات و لە ماڵبەخشینی ڕێیخوا و پێشبڕچەی خەڵکی تر بکات. خاڵێکی تر کە دەکرێت بڵێم ئەمە خاڵی 16هەمینە لە غیرەتی سدیق و پاگڕاگرتنی خێزانی لە لای پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاز دەجێڕێتەوە و دەڵێ هەندێک لە پیاوانی بەنی هاشم خۆیان کرد بە ماڵی ئەبوبەکردا و تەنها ئەسمای کچی عومەیسی خێزانی لە ماڵ بوو. لەو کاتەدا ئەبوبەکریش هاتەوە بۆ ماڵ و ئەو پیاوە بێگانانەی بینی پێی ناخۆش بوو. ئەمەی بۆ پێغەمبەری خوا باس کرد. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم فەرمووی إن الله قد براها من ذلك، واتا خوای گەورە لەو شتانە بە دووری خستووە و پاشان چووە سەر مینبەرەکەی و فەرمووی لەمڕۆ بەدواوە کەس خۆی نەکات بە ماڵی کەسێکدا کە تەنها ئافرەتەکە لە ماڵ بێت مەگەر لەگەڵ کەسێک گیاندوانی تردا بێت. خاڵێکی تر کە زۆر زەق بۆ لە ژیانی ئەبوبەکردا لە خوا ترسان لە خوای گەورە کارێکی ئەوەندە گەورەیە مرۆڤ دوور دەخاتەوە لە تاوانکردن و چاودێری خوای تیادا دروست دەکات لە نهێنی و ئاشکرادا. کردەوەکانی خاوێن دەبن و کارەکانی درەوشاوە دەبن و فەرمانیش دراوە بەسەر مسلماناندا کە لە خوا بترسن و خوای گەورە فەرموویەتی یا بني إسرائيل اذكروا نعمتي التي أنعمت عليكم، واتە ئەینەوەی ئیسرائیل جوولەکە و گاور ئەو ناز و نیعمەتانەی منتان لەبیر نەچێت کە داومە بەسەرتاندا و پەیمانەکانتان بەسەر بەرن و بەرنە سەر، منیش پەیمان دەبەمە سەر لەگەڵتاندا و تەنها لە منیش بترسێن. هەروەها پاداشتی گەورەی ئامادەکردۆ بۆ ئەو کەسانەی لە خوا دەترسن، وەک دەفەرموێت وەلیمەن خافە مەقامە ڕەبیه جەنەتان، واتا بۆ ئەو کەسەی لە خوای خۆی دەترسێت دوو باخچەی لە بەهەشتدا بۆ ئامادەکراوە. ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەجێڕێتەوە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتارێکی بۆ داین کە هەرگیز وتاری وام نەبیستووە. تیایدا وتی لەو تەعلەمونە من الله ما أعلم لضحكتم قليلا ولبكيتم كثيرا، واتا ئەوەی من دەیزانم ئێوە بتانزانی بە لەبارەی ناڕەحەتیەکانی ڕۆژی دواییەوە زۆر کەم لە ژیانی دنیا پێدەکەنین و زۆر دەگریان. هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و خوا لە هاوڵانیشی ڕازی بێ هەموو سەریاندا خست بوو لە ژێرەوە مینگەی گریانیان دەهات. ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە نێوان ترسان لە خوا و بە تەمای ڕەزامەندی ئەو دەژیا، بە جۆرێک ببووە سەرمەشق بۆ هەموو مسلمانێک، ئیتر فەرمان ڕەوا بێت یان ژێر دەستا، سەرکردە بێت یان سەرباز، بە مەرجێک مەبەستی ئەوە بێت لە ڕۆژی دواییدا بە تەمای ڕزگاربوون بوو بێت. ئیبن سیرین دەڵێ هیچ کەس نەبووە لە دوای پێغەمبەری خوا لە خواترستر بێت لە خواترساندا بگاتە ئەبوبەکر. قەیس دەڵێت ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بینیم زمانی خۆی دەگرت و دەیگوت هذا الذي أرودني الموارد، واتە ئەم زمانە دەمباتە ناو نەهامەتیەکان. مەیمونی کوڕی مەهدان دەڵێ ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ قەلە ڕەشێکی هێنا پەڕ و باڵی هەبوو، ئەیدا بەم دی و بەو دی ودا و دەیگوت
هیچ نیسیرێک ڕاو ناکرێت و هیچ درەختێک نابڕدرێت تەنها ئەوە نەبێت یەکێک لە یادکار و تەسبیحکارێکی پەروەردگار لە ناوچووە. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ بگرین ئەگەر گریانیشتان نەهات بە زۆر خۆتان بگرێنن. لە حەسەنی بەسڕیەوە دەڵێت ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گوتوویەتی ئەبوبەکر ئاماژەی بۆ درەختێک کردوتی بریا من ئەم درەختە بوومایە بیان خواردمایە و بەکاریان بهێنامایە. ئەبوبەکر لە جێیەکی تردا دەڵێ ئاواتە خواز بم موویەک بوومایە بەلەشی موسڵمانێکەوە. زۆر جار ئەم شعرەی دووبارە دەکردەوە کە دەیگوت لا تەزال تەنعی حەبیبە حەتا تەکونەه وقد يرجو الفتى الرجا يموت دونه. بەردەوام خۆشەویستانت بەڕێ دەکەیت و بۆ سەر قەبران و کەسێک بە تەمای گەڕانەوەیە کەچی فریای ناکەویت. خاڵێکی تر خۆشەویستانم گرنگترین ڕەوشتەکانی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و هەندێک چاچی و پیاوەتیەکانی کەسایەتی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کەسایەتیەکەی سەرکردەیە و هەموو ڕەوشتەکانی سەرکردەیەکی خوایی واتە قائید و ڕەبانی تێدا بوو. هەمویان لە هەندێک شتدا کۆ دەکەینەوە و لەسەر هەندێکیش بە درێژی دەدوێن. گرنگترینیان یەکەم بیر و باوەڕی دروست، زانیاری شەرعی، متمانە بەخوا، سەرمەشقی، ڕازگۆیی، لێهاتن و ئازایەتی، پیاوەتی، دنیانەویستی، قوربانیدان، ژیری لە هەڵبژاردننی بەرپرس و یارمەتیدەرانیدا، نەرمونیانی، ئارامی نەفسبەرزی و ئیرادەیەکی پتە و دادپەروەری و توانایی چارەسەرکردنی کێشەکان، توانای فێرکردن و ئامادەکردنی کەسانی سەرکردا. ئەمە و چەندان ڕەوشی تر لە لێکۆڵەرەوان دەتوانن لە سەردەمی مەکی و هاوڕێتی پێغەمبەر و لە غەزاکانیدا لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم و ژیانی مەزنی ناو کۆمەلگا. هەندێک لە ڕەوشتەکانی تریشی لە پاش بوون بە خەلیفە و جێگری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەردەکەوێت کە توانی بە یارمەتی خوا و بەهۆی ئەو سیفاتە خوایە جوانانەیەوە توانی پارێزگاری لە دەوڵەتی ئیسلام کات و بزاوی لە ئاین هەڵگەڕاوەکان سەرکوت بکات. بە کۆمەکی خوا توانی ئومەتی ئیسلام بجوێزێتەوە بەرەو ئەو ئامانجانەی بۆی چێشترا بوو بە چەندان هەنگاوی گرنگترینیان ئەم ڕەوشتانەی کە تشک دەخەینە سەری و لەم باسەدا لە ئەڵقەی ئەم جارەدا لەسەری دەدوێن و لەسەری دەڕۆین. خاڵی یەکەم مەزنی باوەڕی بەخوای تەعالا. سدیق ئەبوبەکری ڕازگۆ باوەڕی بەخوای تەعالا زۆر پتەو بوو و لە ناو کرۆکی باوەڕ گەیشتە بوو. یەکتاپەرستی چوو بوو بە ناخی دڵ و دەرونیدا و شوێنەواریشیان بە ئەندامەکانی لەشیەوە بەدی دەکرا و هەموو ژیانی بە شوێنەوارانەوە بردەسەر. بە ڕەوشتی بەرز خۆی ڕازاندبووە و لە ڕەوشتە نائاساییەکان خۆی خاوێن دەکردەوە و سوور بوو لەسەر دەستگرتن بە شەریعەتی خواوە و شوێنکەوتنی ڕێنمونیەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. باوەڕی بەخوای گەورە و هۆکاری ئەو جم و جۆڵ و چالاکی و هەوڵ و تەقەڵا و خۆماندووکردن و کۆششکردن و جیهاد و پەروەردە بەرز ڕاگرتن و سەربەرزی لە ناودڵیدا یەقین و باوەڕێکی بە تەواوی وای هەبوو کە باوەڕی هیچ لە هاوڵانی پێ نەدەگەیشت. ئەبوبەکری کوڕی عەیاس دەڵێ ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە نوێژ و ڕۆژووی زۆر نەبوو پێشکەوتنەکەی بەڵکو بەهۆی شتێکەوە بوو لە ناخی دڵیدا ڕەچی داکتا بوو. هەر لەبەر ئەوەشت دەڵێن ئەگەر باوەڕی ئەبوبەکر و باوەڕی هەموو خەڵکی سەرزەوی بچێشرێت تای ئەبوبەکر قورستر دەبێت. هەروەک خاوەنانی کتێبی سونەن لە ئەبیبەکرەوە دەجێڕنەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی من ڕەئا ئەحەد منکم ڕؤیا کامتان خەوتان بینیوە پیاگوتی من تەرازوویەکم بینی لە ئاسمانەوە دابەزی تۆ و ئەبوبەکریان کێشا تۆ لە ئەبوبەکر سنجینتر بوویت پاشان باوەڕی ئەبوبەکر و عومەریان کێشا باوەڕی ئەبوبەکر قورستر بوو پاشان عومەر و ئاسمانیان کێشا عومەر قورستر بوو لە پاشان عومەر و عوسمانیان کێشا عومەر قورستر بوو لە عوسمان و پاشان تەرازوەکەیان بەرز کرایەوە پێغەمبەری خوا پێی ناخۆش بوو بۆیە فەرمووی خلافة النبوة ثم يأتي الملك من يشاء واتا ئەوە ماوەی جێنشینی پێغەمبەر دیاری دەکات و پاش ئەوان ئیتر دەسەڵات دەکەوێتە دەستی کەسانێک کە خوا بێت. لە ئەبوو هورەیرەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پاش ئەوەی نوێژی بەیانی کرد ڕووی بۆ لای خەڵکەکە وەرسەرخاندووتی جارێکیان پیاوێک بارێکی لە مانگاکەی نابوو دابوویە پێشخۆی مانگاکە لای کردەوە و پێی گوت من بۆ بار هەڵگرتن دروست نەکراوم من بۆ چێڵگە و زەوی چێڵان کراوم
خەڵکەکە بەسەر سوڕمان و ترسە وتیان سوبحان الله مانگا قسەی کردووە پێغەمبەری خوا فەرمووی من و ئەبوو بەکر و عومەر باوەڕمان پێی هەیە جارێکی تری شوانێک بەلای ڕانەکەیەوە بوو گورجێک هات و سەری مەڕی قرتاند و پیاوەکەش شوێنی کەوت و هەر چۆنێک بوو لێی سەندەوە گورگەکەش لای کردەوە بۆ لای و پێیگوت ئەی ڕۆژی حەوتەم چی دەکەی ئەو ڕۆژە بەس خۆم بەلایەنەوە دەبم خەڵکەکەش سەریان سوڕما و بە تێکچوونە وتیان سوبحان الله گورگ قسە دەکات فەرمووی بەڵێ من و ئەبوو بەکر و عومەر باوەڕمان پێی هەیە و ئەوانەش کەم نین لەبەر باوەڕی پتەوی و دەستگرتنی تەواوی بە شەرعەوە و ڕازگۆیی و دڵسۆزی لەگەڵ ئیسلامدا پێغەمبەری خوا خۆشی ویستووە لە هەموو هاوڵانیش زیاتری خۆش دەویست لە عەمری کوڕی عاسە و ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەسەرکردایەتی سوپای ذات و سەلاسیل ناردمی دەڵێت منیش هاتم و پێم گوت چێت لە هەموو کە زیاتر خۆش دەوێ فەرمووی عایشە وتم لە پیاوان فەرمووی باوکی وتم ئەی پاش ئەوە فەرمووی پاش ئەو عومەری کوڕی خەتاب هەندێک ناوی تریشی هێنا هەر لەبەر باوەڕەکەی و دەستگرتنی تەواو بە بەرنامەکەی بە بەرنامەی خواوە و هەوڵ و تەقەڵاکانی بۆ سەرخستنی و بەرزی ئاینی پەروەردگاری جیهانیان شایستەی مژدەی بەهەشت بۆ لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم هەر ئەویشە لە هەموو دەرگاکانیەوە بانگ دەکرێت مەگەر نەتان بیستووە ئەبوو موسای ئەشعەری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ جارێکیان دەستنوێژم دەگرت لە ماڵ دەردەچم و لە دڵی خۆمدا دەڵێم بە درێژایی ئەمڕۆ لەگەڵ پێغەمبەری خوادا دەبم دەڵێت هاتم بۆ مزگەوت و هەواڵی پێغەمبەرم صلی الله علیه وسلم پرسی پیان گوتم ئالێرەوە ڕۆیشت منی شوێنی کەوتم تا خۆی کرد بە بیری ئەریزدا منیش لەبەر دەرگاکەیدا دانیشتم کە لە پەلی خورما بۆی کرابوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تارەتی گرت و دەستنوێژی گرت و منیش چوومە ژوورەوە دەبینم بەسەر بیرەکەەوە دانیشتۆ و قاچی هەڵکردو و خستوویەتێ ناو بیرەکەەوە سڵاوم لێ کرد پاشان چووم لەبەر دەرگاکەیدا دانیشتم وتم ئەمڕۆ دەرگاوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبن یەکێک پاڵی نا بە دەرگاکە وتم چێیە وتی ئەبوو بەکرم وتم پێی کەمێک ئارام بگرە پاشان وتم ئەی پێغەمبەری خوا ئەبوو بەکرە و داوا دەکات بێتە ژوورەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ڕێی پێ بدە و مژدەی بەهەشتی بدەرێ منیش ڕۆیشتم بە ئەبوو بەکرم وت فەرم وەرە ژوورەوە و پێغەمبەری خوش مژدەی بەهەشتی پێدای ئەبوو بەکر هاتە ژوورەوە لە لای ڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دانیشت وەک پێغەمبەری خوا هەردوو قاچی هەڵکرد و خستێ ناو ئاوەکەوە یاران فەرموودە درێژترە لە ئەبوو هورەیرەوە دەجێڕنەوە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی هەر کەسێک لە هەر شتێک جووتێک ببەخشێت لە پێناوی خوادا لە دەرگاکانی بەهەشتەوە بانگ دەکرێت ئەی بەندەی خوا ئەمە چاکەکەتە هەر کەسێک لەگەڵ نوێژ بوو بێت لە دەرگای نوێژەوە بانگ دەکرێت هەر کەسێک جیهادی کرد بێت لە دەرگای جیهادەوە هەر کەسێک ڕۆژوو گرت بێت لە دەرگای ڕەیانەوە بانگ دەکرێت و هەر کەسێک خێری کرد بێت لە دەرگای خێرەوە بانگ دەکرێت لێرەدا ئەبوو بەکر وتی چ پێویست دەکات لەو هەموو دەرگایەوە بانگ بکرێت وتی ئەی هەیە لە هەموو دەرگاکانەوە بانگ بکرێت ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی نعم وأرجو أن تكون منهم يا أبا بكر واتا بەڵێ و هیوادارم تۆ یەکێک بی لەوانەی کە لە هەموو دەرگاکانی بەهەشتەوە بانگ دەکرێت لە ئەبوو هورەیرەوە دەجێڕنەوە دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من أنفق زوجين من شيء من الأشياء في سبيل الله دعي من أبواب الجنة يا عباد الله هذا خير فمن كان من أهل الصلاة دعي من باب الصلاة ومن كان من أهل الجهاد دعي من باب الجهاد ومن كان من أهل الصيام دعي من باب الريان ومن كان من أهل الصدقة دعي من باب الصدقة واتە هەر کەسێک لە هەر شتێک جووتێک ببەخشێت لە پێناوی خوادا لە دەرگاکانی بەهەشتەوە بانگ دەکرێت ئەی بەندەی خوا ئەمە چاکەکەتە هەر کەسێک لەگەڵ نوێژ بوو بێت لە دەرگای نوێژەوە بانگ دەکرێت هەر کەسێک جیهادی کردبێت لە دەرگای جیهادەوە و هەر کەسێک ڕۆژووی گرتبێت لە دەرگای ڕەیانەوە بانگ دەکرێت و هەر کەسێک خێری کردبێت لە دەرگای خێرەوە بانگ دەکرێت لێرەدا ئەبوو بەکر وتی چ پێویست دەکات لەو هەموو دەرگایەوە بانگ بکرێت و وتی ئەی هەیە لە هەموو دەرگاکانەوە بانگ بکرێت ئەی پێغەمبەری خوا پێغەمبەری خوار صلی الله عليه وسلم فەرمووی نعم وأرجو أن تكون منهم يا أبا بكر واتا بەڵێ و هیوادارم تۆ یەکێک بیت لەوانە خاڵێکی تر ئازیزانم زانستی ئەبوو بەکر ئەبوو بەکر لە هەموو کەس زیاتر زانیاری هەبوو دەربارەی خوا و لە هەموو کەسێک زیاتر لێی دەترسا و ئەهلی سونە هەموو لەسەر ئەوەن کە ئەبوو بەکر زاناترین کەسی گەلی ئیسلامە و زیاتر کەسێک باسی کۆی دەنجیان کردووە لەو بارەیەوە هۆی شارەزایە زۆرەکەشی بۆ ئەو هاوڕێیەتیە بەردەوامەی دەگەڕێتەوە کە بە شەو ڕۆژ لە هەموو هاوڵان زیاتر
لەگەڵ پێغەمبەری خوادا دەبوو لە ناو شاردا لە سەفەردا و شەوانیش دوای نوێژی عیشا لە خزمەت پێغەمبەردا شەونشینی دەکرد دەربارەی ئیش و کاری موسڵمانان لێدوانی لەگەڵ دەکرد هەر کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاوێژی بە هاوڵان بکرد بایە یەکەمین کەس قسەی خۆی دەکرد ئەبوو بەکر بوو لەوانەیە یەکێکی تریش قسەی کردبێت و لەوانەشە کەسی تر قسەی نەکرد بێت و تەنها ڕایەکی ئەوی پەسەند دەکرد ئەگەر ڕایەکان جیاواز بوونایە ڕایەکەی ئەبوو بەکری قبوڵ دەکرد یەکەمین کەس بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جیاتی خۆی کردی بە ئەمیری حەج و کاروباری حەجیشی ئەوەندە وردە کاروباری حەجیش ئەوەندە وردە ئەو شارەزایەی نەبوایە دای نەدەنا لەو جێگەیەدا هەروەک لە باتی خۆی دایناوە بەرنوێژی مسلمانان بکاو ئەگەر لەبەر شارەزایی و دانایی نەبووە نەیدەکرد و کەسی تری لە باتی خۆی بۆ پێشنوێژی و حەج دانەناوە کۆکردنەوەی سەدەقە و خێرات کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایناوە لەسەر مسلمانان ئەنەس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لە ئەبوو بەکرەوە وەریگرتووە و ئەوەش ڕاستترین ڕیوایەتەکانە و سوودیشان لێ وەرگرتووە بۆ زانینی ئەو مەسالانەی تایبەتن بە ناسیخ و مەنسوخەوە کە ئەمەش بەڵگەیە لەسەر شارەزایی و لێهاتوویی لە بواری فەرموودە ناسخەکاندا و هیچ کەس شتێکی لێ نەجێڕاوەتەوە کە پێچەوانەی دەقێکی شەرعی بێت و ئەمەش بەڵگەی هەڵکەوتووی و لێهاتوویی لە زانستدا و بەگشتی لە شەرعدا شتێکی لێ نەبیستراوە کە غەڵەتی کردبێ کە خەڵکانی تر و لە زۆر لە مەسەلە شەرعیەکاندا لێیان ڕوویداوە لە خزمەت پێغەمبەری ئازیزدا صلی الله عليه وسلم لە حزوریدا فتوای داوە پێغەمبەری صلی الله عليه وسلم بە فتواکانی ڕازی بووە ئەم پلە و پایەشی بۆ کەسی تر نەبووە جگە لەو دانایی و لێهاتووی و زانستی بە تەواوی پاش وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەردەکەوێت و گەلی موسڵمان لە هیچ مەسەلەیەکدا ناکۆچیان نەبووە کە ئەم بە بەڵگەی ڕاست و دروستی قورئان و فەرموودەیەکیان نەخاتەوە ئەمەش بەهۆی کەمالی علمی سدیق و دادپەروەریەکەیەوە بووە شارەزایی لەهێنانەوەی بەڵگە گەلێکدا کە ناکۆچی هەڵگرێت و بیان خات بەلایەکدا و هەر کاتێک فەرمانی دەربکرد برایە گوێڕایەڵی دەبوون هەر ئەوە بوو لە کاتی مردنی پێغەمبەری نازداردا صلی الله عليه وسلم هاوڵانی هێور کردەوە و لەسەر بیر و باوەڕ دای مەزراننەوە ئەویش شوێنی ئەسپارەکردنی تەرمی پیرۆزی پێغەمبەری دیاری کرد میراتیەکانی بۆ ڕوونکردنەوە پێویستی جەنگ دژ بە زەکات نەدەرانی بۆ هاوڵان ڕوون کردەوە و گومانی عومەری ڕەواندەوە و تێی گەیان جێنشینی دەبێت لە ناو قوڕەیشەکاندا بێت و سوپای ئوسامەی خستە ڕێ و تێی گەیان کە بەندەیەک اختیاری لەمانەوە لە دنیا و مردنی پێدراوە پێغەمبەری خوا بووە کە بە یارمەتی خوا لە شوێنی خۆیدا بە درێژی باسی لێوە دەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەوی پێوە بینی کە بەڵگەیە لەسەر زانایی ئەبوو بەکر عەبدوڵای کوڕی عومەر دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە خەومدا سوراحێکی پڕ لە شیریاندا بەدەستمەوە و منیش نام بەسەرەوە تا تێرم لێ خواردەوە دەمبینی لە نێوان پێست و گۆشتمدا هاتوچۆی دەکرد کەمێکم لێ مایەوە دام بە ئەبوو بەکر وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە زانستە و خوا بۆ تۆی داوە و تێر و پڕت لێ وەرگرتووە و ئەوەشی لە خۆت زیاد بووە بەخشیوتە بە ئەبوو بەکر فەرمووی پێکاوتانە ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر باوەڕی بەخەو هەبووە جوانیش خەو پەرژینی دەکرد هەر کاتێک بەیانی دەهات دەیگوت هەر کەسێک خەوێکی خۆشی بینیوە با بۆمان بجێڕێتەوە و دەیگوت کەسێکی موسڵمان بە دەستنوێژەوە بخەوێت و خەوێکی خۆش ببینێت لە ئەوە خۆشترە لەلام یەکێک لە خەو پەرژینەکان ئەمە بوو ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەجێڕێتەوە کە پیاوێک هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی گوت لە خەومدا هەورێکم بینی ڕۆن و هەنجوینی لێدەباری خەڵکم دەبینی دەیانچنیەوە هەندێک زۆر و هەندێک کەمی کۆکردەوە پاشان گوریسێکم بینی لە نێوان زەوی و ئاسماندا بوو تۆ دەستت پێدەگرت و بەرز بوویتەوە پیاوێکی تریش دەستی پێوە گرت و قرتاو بەڵام دوایی لکایەوە بەیەکدا ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆم و باوکم بە قوربانت بین بەو خودایە لێم گەڕێت تا خۆم ئەو خەوە لێک دەدەمەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەعبیر لێکی بدەرەوە وتی هەورەکە ئیسلامە ئەو ڕۆن و هەنجوینەش دەربارەی قورئانە چێژ و شیرنیەکەی بە گوێرەی کەم و زۆر دەگاتە خەڵکی ئەو گوریسەی نێوان زەوی و ئاسمان
ئەو ڕاستەیە کە تۆی لەسەری و دەستی پێوە دەگری و بەرزت دەکاتەوە و کەسێکی تر دەستی پێوە دەگرێت ئەویش بەرز دەکاتەوە و کەسێکی تریش دەستی پێوە دەگرێت ئەویش بەرز دەکاتەوە دەی بۆم ڕوون بکەرەوە دایک و باوکم بە ساقەت بێ ئەی پێغەمبەری خوا بزانە پێکام یان بە هەڵەتدا چووم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەسەبتە بعضها و ئەخطأتە بعضها واتە هەندێکی وایە و هەندێکی تری بە هەڵە لێکتدایەوە ئەبوبەکر وتی سوێن بەخوا هەڵەکانم پێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا تقسم واتە سوێن مەخۆ عایشە دەجێڕێتەوە کە لە خەویدا 3 مانگ کەوتنە ناو ژوورەکەی و بۆ ئەبوبەکری جێڕایەوە لە هەموو کەسێک جوانتر خەوپەرژینی دەکرد ئەویش وتی ئەگەر ئەم خەوە ڕاز بێت 3 کەس لە ناو ژوورەکەی تۆدا بە خاک دەسپێدرن کە لە هەموو خەڵکی زەوی باشترن کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد ئەبوبەکر بە عایشەی فەرموو ئەمە باشترین مانجیانە لەگەڵ ئەوەشدا کە زیرەکترین و زاناترینی ناو هاوەڵام بۆ هەرگیز خۆی سەغڵەت نەکردووە لە تەکلیف دوور کەوتوتەوە ئیبراهیمی نەخاعی دەڵێت ئەبوبەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئایەتی وفاكهة وأبا لسورة عبس آتي سيويشي دخويندوا لو كاتدا ليان برسي وشي أبا ماناي تي دقينت يشيقوتي ماناكي أويا وأويا أبو بكر فرموي أما زور لخو كردنا وكام زوي لخوين بقرتو كام آسمان بسر موبيت أگر مانايشي قرآن بكم بنشار زايو نزانين كواتا خۆی پاراستۆ لەوەیە کە نەیزانی بێ لە شتێک هەرگیز باسی نەکردو و دەمی بۆ نەبردووە باڵێکی تر ئازیزانم عابیدی و پاڕانەوە و کڕوزانەوە و لاڵانەوەی ئەبوبەکر وەک چۆن لە مەیدانی جەنگ و جیهاد و ڕوبەڕووبوونەوە و ناڕەحەتیەکاندا سوارچاک و سوپاسالار و سەرلەشکر بووە لە شەوبێداری و پاڕانەوە و لاڵانەوە و کڕوزانەوە لە بەردەم زاتی حەقدا لەوێشدا پێشەنگ و سوارچاک بووە پاڕانەوە و نوزات دەرگایەکی زۆر گەورەیە ئەگەر لە هەر بەندەیەک بکرێتەوە خێر و بەرەکەت دەڕژێت بەسەریدا بۆیە ئەبوبەکر زۆر سوور بوو لەسەر بوونی پەیوەندی جوان و بەردەوام بەخوای پەروەردگارەوە و هەمیشە دوعا و پاڕانەوەی دەکرد هەروەک دوعا کەمترین هۆکاری سەرکەوتنە بەسەر دوژمناندا وەک خوای گەورە دەفەرمێ وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين واتا خواي ايوه فرمويتي بانگم كان ديم بدمتانەوە و ئەو کەسانەی خۆیان بەزل دەزانن لە بەندایەتیدا بە پۆرچکاوی دەیان خەمە ئاگرەوە وەخوای گەورە لە جێیەکی تردا دەفەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون واتا أي محمد صلى الله عليه وسلم أجر بندكانم هوالي من دبرسن من زور نزيكم ليانو ديم بدم هر كسيكوا بانگم ليبكات دي ورن بدموا وباورم بيبهنن تا لسر ڕێگەی ڕاست بەردەوام بن ئەبوو بەکری ڕاستگۆ بەردەوام لە پێغەمبەر جیانە بۆتەوە و هەمیشە بەیەکەوە بوون چاک پێغەمبەری خوای بینی بوو کە چۆن دەپاڕایەوە و لەخوا داوای کۆمەک و سەرکەوتنی لێ دەکات و زۆر سوور بووە لەسەر ئەوەی پەرستشە مەزنەکان لە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم وەربگرێت و هەموو دوعاکانی بەو جۆرە بن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانیدا کردوویەتی کە بۆ مسلمانان باش نییە و نابێت شێوازی نزا و سەڵاوات لەسەر پێغەمبەر و بەو جۆرەی لە پێغەمبەری خواوە بۆمان ماوەتەوە نەیکەین و شێوازی تردا بهێنین و ئیتر با بەڕواڵەت و وشەکانشی جوان و پارا و پڕمانا بن چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و مامۆستای چاکە و ڕێنماییە بۆ سەر ڕێگای ڕاست و ئەو دەزانێت چی چاکە و باشترە بۆمان لە هەردوو سەحیحی بوخاری و مسلمدا هاتووە کە ئەبوبەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێگوتی ئەی پێغەمبەری خوا دوعایەکەم فێر بکە با لە نوێژدا بەو جۆرە خوای خۆم بانگ بکەم فەرمووی اللهم إني ظلمت نفسي ظلما كثيرا ولا يغفر الذنوب إلا أنت فاغفر لي مغفرة من عندك وارحمني إنك أنت الغفور الرحيم واتای پەروەردگارم بەڕاستی من ستەمم لە خۆم کردووە ستەمێکی ئێجگار زۆر بوو چێ بێ لە گوناه خۆش بێت جگە لە تۆ لێم خۆش ببە بە لێ خۆشبوونی خۆت و بەزەیت پێمدا بێتەوە چونکە بەڕاستی تۆ لێبوردە و بە سۆز و میهرەبانی لەم نزایەدا بەندە وا ناوی خۆی دەبات کە زۆر پێویستی بە لێ خۆشبوونە
تێیدا ناوی پەروەردگار دەهێنێت بە جۆرێک کە تاکە دەواازەیە و کەسێک کاری لێخۆشببوونی پێناکرێت و تێیدا ئەوە دەگەێنێت بەندە ڕاستەوخۆ دەتوانێت داواکاری پێشکەش بکات و ئەوەش ڕوون دەکاتەوە کە لێخۆشببوون دێتە دی چون کە وەسفی خوای وا کردووە لە ئاەتەکەدا کە لێخۆش بووە بەو بەزەیە ئەمەش جوانترین و تەواوترین شێوازی داواکردنە. یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێنەوە دەڵێن ئێمەش زوڵممان لە نەفسی خۆمان کردوە زوڵمێکی زۆر بێجگە لە تۆش کەسێک نییە لە گوناه و تاوان خۆش بێ. خوای لێمان خۆش بە لەو خۆشەویستی و سۆز و میهرەبانی کە لای خۆتە بەسەرماندا بڕێژە لێخۆشببوونی خۆتمان بەسەردا بڕژێنە چونکە بەڕاستی تۆ لێخۆش بوو بە بەزەیی. ئەو دوعایەکەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری ئەبوو بەکری کردووە. منیش لێرەوە خوای پەروەردگار لە تۆ دەپاڕێمەوە لە منیش و لەوانەشی کێستا گوێیان لە منە بەو دوعا لێت دەپاڕێنەوە خوایە لە گوناهەکانمان خۆش بی. ئازیزانم لە کتێبەکانی سونەتدا هاتووە کە ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وتوێتی ئەی پێغەمبەری خوا نزا و پاڕانەوەیەکم فێر بکە ئەگەر بەیانیان و ئێواران بیان خوێنم. ئەویش صلی الله عليه وسلم فەرمووی بڵێ اللهم فاطر السماوات والأرض عالم الغيب والشهادة رب كل شيء وملكه أشهد أن لا إله إلا أنت أعوذ بك من شر نفسي ومن شر الشيطان وشركه وأن أقترف على نفسي سوءا أو أجره إلى مسلم. بەیانیان و سەر لێ ئێواران و ئەو کاتەی چوویتە ژێر جێگاکەت ئەم دوعایە بخوێنە. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەوە تێگەیشتە بوو کەس نییە بڵێت من پێویستم بە تەوبە نییە و لێخۆشبوونم پێویستە لە گوناهەکانم بەڵکو هەمیشە هەموو کەسێک پێویستی پێیەتی و پێویستە لە خوای گەورە بپارێتەوە و داوای تەوبە و پەشیمانی لە خوا بکە. وەک دەفەرمێ إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا ليعذب الله المنافقين والمنافقات والمشركين والمشركات ويتوب الله على المؤمنين والمؤمنات وكان الله غفورا رحيما. سورة أحزاب آية 72-73. سروشتی مرۆڤ و خاوەنەکەی بەرەو ستەمکاری و گەوزیکاری دەبات بۆ مەبەستی موسڵمان چ پیا و بن یان ژن تەوبە و گەڕانەوەیە و خوای گەورە لە قورئانەکەیدا باسی تەوبەکردنی پیاوچاکان و لێخۆشبوونی خوای گەورە دەکات بۆیان. لە هەردوو صحیحی بوخاری و مسلمدا هاتووە کە پێغەمبەری خۆشەویست و ئازیز صلی الله عليه وسلم فەرموویەتی لن يدخل الجنة أحدا بعمله واتا هیچ کەس بەکردەوەی خۆی ناچێتە ناو بەهەشتەوە. هاوەڵان وتیان تەنانەت تۆش ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ولا أنا إلا أن يتغمدني الله برحمته واتا تەنانەت منیش مەگەر خوا بمان خاتە بەر ڕەحمەتی خۆی. ئەمەش پێچەوانە نییە لەگەڵ وتەی خوای گەورە کە دەفەرمێت كلوا واشربوا هنيئا بما أسلفتم في الأيام الخالية. سورة الحاقة آية 24 واتا بخۆن و بخۆنەوە لە ناو بەهەشدا بەهۆی کردەوەی چاکتان لە ڕۆژی دنیای ڕابردوودا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەشی ڕەت کردوتەوە کە هەر کەسێک کردەوەی بوو ئیتر دەچێتە بەهەشت بەڵام ئاەتەکە ئەوەی دەرخستووە کە کردەوەش هۆکارێکە بۆ چوونە بەهەشت ووتەی ئەوانەی کە دەڵێن إذا أحب الله عبدا لم تضره الذنوب ئەگەر خوا کەسێکی خۆشویست گوناهکردن زیانی لێ نادا دواتە ئەگەر خوا کەسێکی خۆشویست دەیخاتە سەر ڕێگەی تەوبە و پەشیمانی لە گوناه و بەردەوام نابێت لەسەر هیچ گوناهێک. هەر کەسێک گومانی وابێت کە بەردەوام بوونیش لەسەر گوناه و تاوان زیان لەو کەسە نادات کە خوا خۆشی دەوێت ئەوە گومڕا و پێچەوانەی قورئان و فەرموودەیە و کۆی ئیجماعی زانایانی پێشینە چونکە هەر کەسێک ئەوەندەی گەردیلەیەک چاکە بکات لە قیامەتدا دەیبینێتەوە و ئەوەشی گەردیلەیەک خراپە و تاوان بکات لە قیامەتدا دەیبینێتەوە و دێتەوە ڕێگای. ئەبوو بەکری ڕازگۆ هەمیشە دەمی بە زیکر و یادی خوا بوو زۆریش لە خوا لاڵاوەتەوە و پاڕاوەتەوە و هەمیشە ڕووی تێکردووە لە هەموو کاتێکدا دوعای کردووە و هەرگیز بێ نزان نەبووە. هەندێک لە دوعا و پاڕانەوەکانیمان پێگەیشتووە کە دەکرێت بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستی باس بکەین. یەکەم ئەبوو بەکر دەیگوت داوای نیعمەت و بەخششت لێ دەکەم لە هەموو شتێکدا سوپاسکردنیش لەسەری تا ڕازی دەبیت و پاش ڕازی بوونیشت.
چاکە هەڵبژاردن لەو شتانەی کە چاکەن و دەبێت هەڵی بژێرین بە هەموو ئاسانکاریەکانەوە نەک بە ناڕەحەتکردن ئەی کەریم ئەی بەخشندا. یان دەیگوت ئەی خودایە من داوا دێ دەکەم چی چاکە بۆم بکە لە کۆتایی هەموو چاکەیەکدا، خوایە دوا شتێک پێمە بەخشی ڕەزامەندی خۆت و پلەی بەرز بێت لە بەهەشتە پڕ لە نیعمەتەکانتدا. یان دەیگوت ئەی خوایە باشترین تەمەنم دوا ساتەکانی بێت و باشترین کردەوەم لە کۆتاییەکەی بێت و خۆشترین ڕۆژم ئەو ڕۆژە بێت کە بە تۆ شاد دەبمەوە. ئەگەر گوێی لە کەسێک بواە کە مەدح و پیا هەڵدانی بکرد با دەیگوت ئەی خوایە تۆ لە خۆم باشتر من دەناسی و منیش خۆم باشتر لە ئەوان دەناسم. ئەی خوایە لەوەی ئەوان گومانم پێدەبەن باشترم کەی و لەو شتانەش خۆش بە کە ئەوان نایزانن و لێم نەگری لەسەر ئەو قسانەی ئەوان کە پێم دەڵێن. ئەمە هەندێک لە ڕەوشت و چاکەکانی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە بە کورتی باسمان کردن لە داهاتووشدا کاریگەری پەروەردەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەبینین بەسەریەوە و پاش مردنی و چۆن ڕاوەستا لە جێیەکدا کە بە کۆمەکی خوا کە کەسی تر توانای ئەو ڕاوەستانەی نەبوو. پاشان باسی ئەو پەروەردە قوڵ و باوەڕپتە و زانستە لە بن نەهاتووی و قوتابیەتی لەسەر دەستی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم و سەربازیەتی و گوێڕایەڵی و بڕینی هەنگاوەکانی بە هاوڕێتی سەرکردەی مەزن دەکەین لە ئاڵلقەکانی داهاتوودا. خوا پشتیوان بێ. هەرکە بوو بە جێنشینی پێغەمبەر و سەرکردەی گەلی مسلمان توانی کەشتی ئیسلام بەرەو کەناری ئاشتی بەرێت لەگەڵ ئەو هەموو گەردەلوول و شەپۆلە یاخیەکان و ئاشوبە تاریکەکاندا. خۆشەویستانم بەشێکی دیکە باسی وەفاتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. سەقیفەی بەنی ساعیدە سوپاکەی ئوسامە کە لێرەدا ئەوەندەی دەرفەت بێ باسی وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکەین. هەموو گیانێکی خاوێن و شەفاف هەندێک شتی شاراوەی لە پشت پەردەی غەیبەوە بە یارمەتی خوا هەست پێ دەکات. دڵە خاوێن و دڵنیاکان جار بەجار خاوەنەکانیان لە هەواڵی داهاتوو ئاگادار دەکەن. عەقڵ و مێشکە زیندووە بە نووری باوەڕ و ڕووناکەکان ئاماژە و مەبەست و دەستەواژەکان تێدەگەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پشکی شێری هەبوو لەم ڕەوشتانەی سەرەوەدا و ئەو چڵە پۆپەیە لەو بوارەدا و کەس پێی ناگات و لەو باشتر نابێت. هەندێک لە ئاەتەکانی قورئان ئەوە دووپات دەکەنەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئادەمیزادە وەک هەموو ئادەمیزادێکی تر شەڕابی مردن دەنۆشێت و ئازاری گیانکێشانی دەبێت هەروەک برایانی لە پێغەمبەرانی پێشوو چەشتویانە. لەو ئاەتانەی قورئانەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم تێگەیشت مردنی نزیک بۆتەوە و هەندێک لەو ئاەتانە ڕاستەوخۆ باسی مردنی پێغەمبەریان دەکرد و هەندێکی تریان بە ناڕاستەوخۆ ئەو مانایەیان دەگەیان و تاکوتەرای هاوڵان هەستیان پێدەکرد بە تایبەتی هاوڵانی مەزنی وەکو ئەبوبەکر و عەباس و مەعاز خوا لەیان ڕازی. خاڵی یەکەم نەخۆشکەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەرەتای ئازارەکانی. لە مانجی ذیلحیجەدا پێغەمبەری خوا لە حەجی ماڵ ئاوایی گەڕایەوە و ڕۆژەکانی تری لە مەدینەدا بەسەر برد. پاش مانجی محەڕەم و سەفەر دەستی کرد بە ئامادەکردن و بەڕێکردنی سوپای ئوسامەی کوڕی زەیدی کوڕی حارسە. فەرمانی پێدرا کە بەرەو فەڵەستین و بەڵقان بەڕێبکەوێت و خەڵکیش لە کۆچەریان و پشتیوانان هەموو خۆیان ئامادە کرد. لەو کاتەدا ئوسامە لە هەڕەتی لاوێتی و گەنجێتیدا بوو، لە تەمەنی 18 ساڵیدا بوو. هەندێک ڕەخنەیان لەوە هەبوو کە هەروەک کۆیلە و مەوالی بوو، تەمەنیشی منداڵ بوو، لەگەڵ ئەوەدا کرابوو بەسەرکردە لە ناو ئەو هەموو پیاوەی ناو کۆچەریان و پشتیوانان. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم ڕەخنەکەی دەربارەی ئوسامە لێ قبوڵ نەکردن. فەرمووی ئەگەر تانەی سەرکردەی ئوسامە بدەن ئەوە ڕەخنەشیان لە باوشی گرتووە کاتی خۆی. ئەگەر باوشی خۆشەویستترین کەسی من بوو بێت ئەوە کوڕەکەشی خۆشەویستترین کەسە لە لای من. لەو کاتەدا کە خەڵکی خۆیان ساز دەکرد بۆ بەشداری جیهاد لە سوپاکەی ئوسامەدا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی کرد بە هاواری ئازاری ئەو نەخۆشەی کە دوجار بەهۆیەوە گیانی پاچی سپارد و گەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار. لە نێوان نەخۆشکەوتن و مردنەکەیدا هەندێک ڕوودا و ڕوویان داوە. لەوانە سەردانی شەهیدانی ئوحودی کرد و نوێژی لەسەرکردن، ڕوخسەت وەرگرتن لە خێزانەکانی کە ڕێی پێ بدەن لە ماڵی عایشەدا بمێنێتەوە.
ئازاری زۆری نەخۆشیەکەی و وەسیەتی کرد کە بتپەرستی نەهێڵن لە کەنداودا بژین و مۆڵەتی ناردنی وەفد و نەیهێش گۆڕەکەی کە دوای خۆی بیکەن بە مزگەوت و وەسیەتی پێکردن بەوەی گومانی چاکە بەخوابەرن و ئاگاتان لە نوێژەکانتان و ژێردەستەکانتان بێت. ئەوەشی بۆ ڕوونکردنەوە کە مژدەی پێغەمبەران تەواو بووە تەنها خەوبینینی ڕاست و دروست نەبێت و وەسیەتی کرد بە مسلمانان لەگەڵ پشتیواناندا چاک بن. لە نەخۆشیەکەیدا وتارێکی دا و فەرمووی خوای گەورە بەندەیەکی سەرپش کرد بەمانەوە لە دنیا یان گەیشتن بە ناز و نیعمەتی خوا، ئەویش گەیشتن بە ناز و نیعمەتی خوای هەڵبژار. لەوێدا ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەستی کرد بە گریان. ئەبوو سەعیدی خودری ڕەزای خوای لێبێ دەڵێ سەرسام بووین لەوەی هەرکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەو بەندەی بۆ کردین کە سەرپەشت کرابوو، یەکسەر ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەستی کرد بە گریان، کەچی ئەبوو بەکر لە هەمومان زیرەکتر بوو، بەندەکە پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کەسێ هاوڕێیەتی و سامانەکەیم بەهی خۆم زانی بێ ئەبوو بەکرە، ئەگەر بێجگە لە خوا کەسێکی ترم بە دۆست بگرتپایە ئەبوو بەکر دەبوو. هەموو دەرگای ماڵەکانی سەر مزگەوت دابخەن بێجگە لە دەرگای ماڵی ئەبوو بەکر. حافظ ئیبن حەجەر دەڵێ ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەو دەستەواژەیە تێگەیشت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بۆ ناوی ئەبوو بەکر کرد لە کاتی نەخۆشی و مردنەکەیدا و تێگەیشت مەبەستی ئەمە بۆیە دەستی کرد بە گریان. کاتێک کاتی نوێش هاتە پێشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئازارەکەی زۆری بۆ هێنا، بۆیە بە بیلالی فەرموو مڕوا ئەبا بەکرە فەلیوسەلی بالناس، واتە فەرمان بە ئەبوو بەکر بکەن با پێشنوێژیتان بۆ بکات. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو بەکر زۆر دڵی ناسکە و خۆی پێناگیرێ و دەگریا، ناتوانێت لەو جێی تۆدا پێشنوێژی بۆ مسلمانان بکە. ئەویش عەلەیه السەڵات وەسەلام دیسان دووبارەی کردەوە و ئەوانیش دووبارەیان کردەوە. لە جاری سێمدا فەرمووی ئینەکونە سەواحب یوسف مڕوا ئەبا بەکرە فەلیوسەلی بالناس، واتای عایشە ئەم قسانە مەکەن ئەڵەی برادەرانی یوسفن، دەبە ئەبوو بەکر بڵێن با پێشنوێژی خەڵکەکە بکات. ئەبوو بەکر لە ماڵ دەرچوو، بەڵام بینی پێغەمبەری خوا کەمێک ئازاری سووک بووە و دوو کەس چوونە ژێرباڵی و سەیری قاچەکانیم دەکرد، خۆیان پێ نەدەگیراوە لە تاو ئێش و ئازار. ئەبوو بەکر ویسی لە مینبەرەکە بڕواتە دواوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی بۆ کرد کە لە شوێنی خۆی بمێنێتەوە و پاشان خۆشی لە پاڵیشیدا دانیشێت. بە ئەعمەشیان گوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی دابەست لە دوای ئەبوو بەکرەوە، خەڵکیش نوێژیان دابەست لە دواوە. بەسەر ئاماژەی کرد کە بەڵێ ئیتر لەو ڕۆژە بەدواوە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێش نوێژی مسلمانانی دەکرد تا ئەو ڕۆژە کە ڕۆژی دووشەممە بوو لە نوێژی بەیانیدا بوون. پێغەمبەری خوا پەردەی ژوورەکەی لادا و سەیرێکی مسلمانانی کرد کە چۆن لە بەردەم خوای خۆیان داوەستاون و چۆن داری بانگەوازی جیهادەکەی هاتوۆتە بەر. گەلێک هاتوونەتە کایەوە کە بەردەوامن لەسەر بەجێهێنانی نوێژ، پێغەمبەرەکەیان بمێنێت و نەمێنێت ئەوان هەردەیکەن و نوێژ نافەوتێنن. چاو دڵی بەودی منە ڕۆشن بۆەوە بەم سەرکەوتنەی کە تا ئێستا هیچ پێغەمبەر و هیچ بانگەوازت کارێک پێی نەگەیشتووە. لەوە دڵنیا بوو کە پەیوەندی ئەم ئومەتە پەیوەندێکی بەردەوامە بە خوای خۆیان و بەندایەتی کردنە بۆی و بە مردنی پێغەمبەرەکەیان ئەو پەیوەندیە ناپچڕێ. ئەو دیمەنە مەگەر خوا بزانێت چەندە دڵخۆشی پێغەمبەری کردبێ و لەو کاتە ناڕەحەتیەیدا ڕووی وەکو مانگی چواردە گەشتبەوە و پڕشنجی دەدا. هاوڵان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ دەڵێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەردەی ژوورەکەی عایشەی لادا و هەستا بۆیە سەرپێ و سەیری دەکردین و دەموچاوی دەتگوت پەڕەی کتێبە و پاشان زەردەخەنەیەک گرتی و پێکەنی. نیازمان بوو لە خۆشیاندا نوێژەکانمان ببڕین و وامانزانی بۆ نوێژ دێتە دەرەوە. ئاماژەی بۆ کردین کە لەسەر نوێژی خۆتان بەردەوام بن. چۆیەوە ژوورەکەی و پەردەکەی دادایەوە. تاوای لێهات هەندێک لە هاوڵان دڵنیا بوون لە تەندروستی پێغەمبەرەکەیان و چوون بەدەم ئیش و کاری خۆیانەوە. ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هات بۆ لای عایشەی کچی و پێی گوت دەبینم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئازارەکەی نەماوە، ئەمڕۆژ دەبێت لە ماڵی کچی خاریجە بم کە خێزانی بوو لە ناوچە شاخاویەکانی سەرووی مەدینەدا. ماڵەکەی لەوێ بوو
کە ناوچەی سونەحیان پێدەگوت. سواری وڵاخەکەی بوو بەرەو ماڵەکەی کەوتەڕێ. ئازاری سەرمەرگ زۆری بۆ پێغەمبەرە خۆشەویست و ئازیزەکەمان هێنا و ئوسامە چۆ ژوورەوە بۆ لای و دەبینێت دەمی بەستراوە و ناتوانێت قسە بکات. دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان و دەیهێنا بەسەری ئوسامەدا بۆی دەرکەوت کە دوعای خێری بۆ دەکات و عایشەش خوا لێی ڕازی بێت هاتە ژوورەوە و باوەشی پێدا کرد و سەری نا بە سنگی خۆیەوە و عەبدوڕەحمانی کوڕی ئەبوبەکر هاتە ژوورەوە و سیواکێکی بەدەستەوە بۆ پێغەمبەری خوا هەر بۆ سیواکەکەی دەڕوانی. عایشە وتی سیواکت بۆ بکەم ئاماژەی کرد بە بەڵێ. ئەمیش سیواکەکەی لە براکەی سەند و جوان نەرمی کردەوە و دایە دەستی و ئەویش زۆر بە جوانی سیواکی پێکرد و بەردەوامیش دەیفەرموو فی الرەفیق الأعلا، واتە بۆ لای دۆستی بەرز و بڵندم کە خوای گەورە بوو. لە لای پێغەمبەردا لە جامۆڵکەیەکدا ئاودان ڕابوو دەستی پێدا دەکرد و دەیهێنا بە دەم و چاوی خۆیدا و دەیفەرموو لا ئیلاهە ئیلا الله ئین للمەوتی سەکرات، واتە لا ئیلاهە ئیلا الله بەڕاستی گیان چێشانیش ئازاری هەیە. هەردوو دەستی کردەوە و دەیگوت فی الرەفیق الأعلا هەتا گیانی پیرۆزی دەرچوو دەستەکانی شل بوون. لە ڕیوایەتێکی تردا هاتووە کە فەرموویەتی اللهم ئاعینی عەلا سەکەراتی المەوت، واتە ئەی خودایە یارمەتیم بدە لە کاتی ئازاری گیان چێشاندا. لە ڕیوایەتێکی تردا عایشە دەڵێ گوێم شل بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش ئەوەی گیانی دەربچێت ڕاکشا بوو دەیگوت اللهم اغفر لي وارحمني والحقني بالرفيق الاعلى، واتە خوا لێم خۆش بە و بەزەیت بێتەوە پێمدا و بمگەێنە بۆ لای هاوڕێی بەرز و بڵندم. و فاتیمەش خوا لێی ڕازی بێ لەو کاتەدا خۆی کرد بە ژووردا وتی ئای لەو نەهامەتیە باوکە گیان. ئەویش پێی فەرموو لەیسە عەلا ئەبیکە کەربون بعد اليوم، واتە دوای ئەمڕۆ ئیتر باوکت نەهامەتی نابینێ. هەرکە گیانی پاچی دەرچوو فاتیمە هاواری کرد باوکە گیان چوو بەدەم پەروەردگارەوە کە بانگی کرد و ئەمیش چوو بەدەمیەوە. باوکە گیان بەهەشتی فیردەوسە جێگات. باوکە گیان سەرخۆشی لە جوبرائیل دەکەین. کاتێک کە ئەسپاردەی خاچیان کرد فاتمە خوای لێ ڕازی بێت بە ئەنەسی گوت یا ئەنەس کەیفە طابت ئەنفوسکم ئەن تەحثوا عەلا رەسوول الله التراب، واتە ئەی ئەنەس ئەوە چۆن دڵتان هات خۆڵ بکەن بەسەر لاشەی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دنیا دەرچوو کە فەرمانڕەوایی کەنداوی عەرەبی دەکرد و سەرجەم پاشاکانی زەوی لێی دەترسان و هاوڵە بەڕێزەکانیشی بە گیان و ماڵ و منداڵیانەوە خۆیان دەکرد بە قوربانی و لە پاش خۆشی نەدینار و نەدرهەم و نەخزمەتکار و کەنیزەکی بەجێ نەهێشت. تەنها شتێک بەجێ هێشت بێت ئەسپەسپیەکەی و شمشێرەکەی و پارچە زەویەک کە کردبووی بەخێر بۆ ڕێبوار و غەریبان. کاتێک کە لە دنیا دەرچوو قەلغانەکەی لە لای جوولەکەیەک بوو لە باتی 30 ئەندازە ساع جۆ کەلەی وەرگرتە بوو بە قەرز. ڕۆژی دووشەممەی مانگی ڕەبیع الئەوەلی ساڵی 11 کۆچی و پاش نوێژی نیوەڕۆ فاتی فەرموو لە تەمەنی 63 ساڵیدا کە ئەو ڕۆژە ڕەشترین ڕۆژ بوو کە تێپەڕی بەسەر مسڵماناندا. نەهامەتێکی مەزنیش بوو بۆ هەموو مرۆڤایەتی، هەروەک چۆن ڕۆژی لە دایکبوونەکەی بەختەوەرترین ڕۆژ بوو کە خۆری لەسەر هەڵهات بێ. ئەنەس دەڵێت ئەو ڕۆژەی کە پێغەمبەری خوا پای خستە نێو شاری مەدینەوە هەموو شتێک ڕووناک بۆوە. ئەو ڕۆژەش کە کۆچی دوایی کرد هەموو شتێک تاریک هەڵگەڕا. ئەیمەن دەستی کرد بە گریان، لێیان پرسی بۆچی دەگری بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەویش فەرمووی من هەردەمزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک دەمرێت، بەڵام بۆ ئەوە دەگریم کە ئیتر وەحی تەواو دەبێت و نایەتە خوارەوە. ئازیزانم، دیارە لە کاتێکی ئاوادا بەڕاستی هەڵوێستی دەوێ و خۆڕاگری دەوێت بتوانێت بەرگەی ئەو نەهامەتیە بگرێت. بۆیە من پێم خۆشە لە ئەڵقەی ئەمڕۆدا باسی هەڵوێستی ئەبوبەکر بکەین خوا لێی ڕازی بێت لە کاتی ئەو نەهامەتیە گەورەیەدا. ئیبن ڕەجەب دەڵێ کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد مسڵمانان شڵەژان، هەندێکیان هەرتێک چوون و هەندێکی تریان کەوتن و نەیانتوانی جارێکی تر هەڵبستنەوە و هەندێکی تریان زمانیان بەسترا و قسەی بۆ نەدەهات، هەندێکی تریان مرنەکەیان ڕەت دەکردەوە و بە درۆیان دەزانی. قورتوبی دەربارەی گەورەی کۆسکەوتنەکە و ئەو شتانەشی بەهۆیەوە ڕوویدا دەڵێ گەورەترین نەهامەتیە کە تووشی ئاینی مرۆڤ بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إذا أصاب أحدكم مصيبة فليذكر مصابه به فإن أعظم المصائب،
واتە هەر کاتێک یەکێک لە ئێوە تووشی کارەساتێک هات با کارەساتی لە دنیا دەرچوونی منتان بیر بکەوێتەوە چونکە ئەوە گەورەترین کارەساتە. بەڕاستی وایە ڕاستی فەرمۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە کارەساتە کە بەسەر موسڵماناندا هاتبێت هەتا ڕۆژی قیامەت وەحی کۆتایی هات پێغەمبەرایەتی تەواو بوو. یەکەمین خراپە سەری هەڵدا کە لە ئاین پاشدەستبوونەوە ڕوویدا لە هەندێک هۆزی عەرەبی ناوچەکە و هەندێکشتی تریش ڕوویدا. ابن ئیسحاق دەڵێ کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد نەهامەتێکی زەبەلاح ڕووی لە مسڵمانان کرد. وەک پێم گەیشتووە عایشە دایکی ئیمانداران خوا لێ ڕازی بێ وتوویەتی کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد عەرەب لە ئیسلام هەڵگەڕانەوە و جوولەکە و گاورەکان دڵیان ئاوی خواردەوە و دووڕووی سەری هەڵدا. مسڵمانەکان وەک ڕانێکیان بەسەر هات کە لە شەوێکی زستانی باراناویدا سەری لێ تێکچوو بە مردنی پێغەمبەرەکەیان صلی الله عليه وسلم. قازی ئەبوو بەکر ئیبن العەرەبی دەڵێ حاڵی خەڵکی تێکچوو مردنی پێغەمبەری صلی الله عليه وسلم پشکێم بوو کارەساتی تەمەن بوو. عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ماڵی فاتیمەدا خۆی شاردەوە و عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بێدەم و زمان کەوتبوو. عومەری کوڕی خەتاب هاواری دەکرد پێغەمبەری خوا نەمردووە بۆ سەردانی خوا ڕۆیشتووە هەروەک چۆن موسا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەگەڕێتەوە. دەست و قاچی کەسانێک دەبڕێت لەسەر ئەم مەسەلەیە بەڵام هەرکە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەواڵەکەی زانی خێرا لە سونحەوە سواری وڵاخەکەی بوو هاتەوە و دابەزی و قسەی لەگەڵ کەس نەکرد و بەرەو ژوورەکەی عایشە کەوتە ڕێ و بەرەو لای لاشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوتە ڕێ کە بە قوماشێکی حیبرەدا پۆشرا بوو. سەری لادا و خۆیدا بەسەریدا و دەستی کرد بە گریان و پاشان وتی دایک و باوکم بە قوربانت بێ سوێند بەخوا دوو مردنت بەسەردا نایەت وا مردنی یەکەمت بەسەردا هات. پاشان ئەبوو بەکر و عومەر چوونە دەرەوە بۆ لای خەڵکەکە و عومەر بە تووڕەیەکی لە ڕادە بە دەرەوە قسەی دەکرد و ئەبوو بەکر پێی گوت عومەر دانیشە. ئەو هەر بەردەوام بوو. ئیتر ئەبوو بەکر هەستایە سەر پێ و دەستی کرد بە وتاردان و سەرەتا سوپاس و ستایشی خوای کرد و گوتی پاشان هەر کەسێک محەممەدی ئەپەرست محەممەد مرد هەر کەسێک خوای ئەپەرست خوا زیندووە و نامرێ. پاشان ئەم ئاەتەی قورئانی خوێندەوە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز و لە سوورەتی ئالی عیمران لە ئاەتی 144 دا فەرموویەتی وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا وسيجزي الله الشاكرين. خەڵکی دەستیان کرد بەناڵە و گریان. عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ سوێند بەخوا هەرکە گوێم لە ئەبوو بەکر بووە و ئاەتەی دەخوێندەوە قاچەکانم خۆیان پێڕانەگیرا و کەوتمە سەر زەوی. لەوێدا زانیم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی ماڵ ئاوایی لێ کردوین و کۆچی دوایی کردووە. قورتوبی دەڵێ ئەم ئاەتە گەورەترین بەڵگەیە لەسەر ئازایەتی و غیرەتی ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چونکە ئازایەتی و غیرەتمەندی ئەوەیە لە کاتی کارەسات و نەهامەتیدا دڵی خۆگر و ڕاوەستاو بێت. کارەساتیش نییە لە مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەتر بێت و غیرەتیەکەی ئاشکرا بوو. خەڵکی دەیگوت پێغەمبەر نەمردووە یەکێک لەوانە عومەر بوو. عوسمانیش زمانی بەسترا و عەلیش خۆی شاردەوە و کاروبارەکان تێک چوون. سدیقی ڕازگۆش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەرکە لە سونەیح گەڕایەوە کارەکانی گەڕاندەوە شوێنی خۆی. بە موشەکەمانە و بە بەڵگەهێنانەوەی ئاەتێکی قورئانی پیرۆز توانی خەڵکی لەو تێکچوون و شپرزەیە ڕزگار بکات و بە گەڕانەوەیەکی جوان بیان گەڕێنێتەوە بۆ سەر تێگەیشتنی ڕاست و دروست. خوای گەورە بەس خۆی هەمیشە زیندووە و نامرێت. هەر ئەویشە شایانی پەرستنە و ئیسلام بەردەوام دوای مردنی پێغەمبەریش دەمێنێ هەروەک چۆن لە ڕیوایەتی وتەی سدیقدا هاتووە کە دەڵێت ئاینی خوا بەرپایە وشەی خوا تێر و تەواوە و خوش سەری دەخات هەر کەسێک ئاینەکەی ئەو سەر بخات ئاینەکەی سەربەرز بکات. قورئانەکەی خوامان لەناودایە کە ڕووناچی و چارەسەرە و بەهۆی ئەوەوە خوا پێغەمبەرەکەی هیدایەتدا و حەڵاڵ و حەرامی خوای گەورەی تێدا کۆبۆتەوە و سوێن بەخوا گوێ بە هیچ کەسێک نادەین بێتە ڕێگەمان. شمشێری خوا هەر تیژە و هێشتا دامان نەناوە و جیهادیش دەکەین دژی هەموو ئەوانەی بەرامبەرمان دەوەستن هەروەک چۆن جاران لە پشت پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم کردومانە و کەسیش ستەم ناکات لە خۆی نەبێت. مردنی پێغەمبەر
درود و سڵاوی خوای لەسەر بێ کارە ساتێکی گەورە بوو بەڵاو تاقیکردنەوەیەکی قورس بوو لەو کاتەدا و پاش ئەو کاتەش گەورەی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەرکەوت وەک سەرکردەیەکی ئومەتی ئیسلامی بێوێنە و بێهاوتا تا ئەو پەڕی سنوور دڵی پڕ لە یەقین و دڵنیایی بوو ئەمەش لە پتەوی تێگەیشتنی لە ڕاستیەکان کە تێیدا لە هەستی بەندایەتی و پێغەمبەراتی و مردن زۆر جوان تێگەیشتە بوو لەو ساتە وەختە دژوارەدا ژیری ئەبوبەکری سدیق دەرکەوت و خەڵکی بەرەو یەکتا پەرستی بردەوە هەر کەسێک خوای پەرست خوا هەمیشە زیندووە و نامرێ یەکتا پەرستی لە ناو دڵیاندا ڕەجی داکوتا بوو هەر کە یادخستنەوەکەی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێیان بیست خێرا گەڕانەوە بۆ لای ڕاستی عایشەی دایشی ئیمانداران خوا لێ ڕازی بێ دەڵێ سوێن بەخوا خەڵکەکە وایان دەزانی ئەو ئاەتەیان نەبیستوە ئەو ساتە نەبێ کە لە ئەبوبەکریان بیست ئەو جازانیان خوای گەورە ئەوها ئاەتێکی ناردۆتە خوارەوە و هەموو خەڵکی لەوەوە وەریان گرتووە و هەر کەسێک گوێی لێبوو بەدەم خۆیەوە ئاەتەکەی دەوتەوە خاڵێکی تر سەقیفەی بەنی ساعیدە هەر ئەو ڕۆژەی هاوڵان زانیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتی کردووە هەموو پشتیوانان لە سەقیفەی بەنی ساعیدە کۆبوونەوە تا کەسێک دیاری بکەن بە جێنشینی ئەو پشتیوانان قسەیان کرد بە یەکێک و لە دەوری سەرکردەیان سەعیدی کوڕی عوبادە کۆبوونەوە هەر کە هەواڵی کۆبوونەوەکەی پشتیوانان گەیشتە کۆچەریان لەگەڵ ئەبوبەکردا کۆبوونەوە بە مەبەستی دانانی جێنشین کۆچەریەکان بە خۆیان گوت با بڕۆین بۆ لای برا پشتیوانەکانمان و ئەوانیش مافیان هەیە لە دەستنیشانکردنیدا عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ دەڵێت دەرچوین بۆ لایان کاتێک لێیان نزیک بووینەوە دوو پیاوی چاچیان گەیشتن پێمان و باسی ئەو ڕێکەوتنەی پشتیوانانیان بۆ کردین وتی بۆ کوێ دەچن ئەی کۆچەریان وتیان ئەڕۆین بۆ لای برا پشتیوانەکانمان وتیان پێویست ناکا بڕۆن بۆ لایەن ئێوە ئیشی خۆتان بکەن و وتم سوێن بەخوا دەڕۆین بۆ لایەن و کەوتینە ڕێ بەرەو سەقیفەی بەنی ساعیدە دەبینین هەمویان لەوێ کۆبوونەتەوە و دەنجیان کردووە بە یەک لەسەر پیاوێک کە سەر و ملی داپۆشراو بوو لە ناویاندا وتم ئەمە چێیە وتیان سەعدی کوڕی عوبادەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وتم چیەتی وتیان گەرمایەتی کاتێک دانیشتین وتاربێژیان هەستایە سەر پێ و سوپاس و ستایشی خوای گەورەی کرد بە جۆرێک کە شایانی بێ پاشان وتی پاشان ئێمە پشتیوانی خوا و دەستەی ئیسلام و ئێوەش ئەی کۆچەریان کۆمەڵێکن لە ئێمە و لەلایەن گەلەکەتانەوە دەرکراون کە چیوا خەریکە ئێمە لە بناغە دەردەهێن و لە ئیشوکاری خەلافەت دوورمان دەخەنەوە کاتێک بێدەنگ بوو ویستم قسە بکەم چونکە پێشتر وتارێکم ئامادە کرد بوو لە مێشکی خۆمدا گەڵاڵەم کرد بوو دەمویست لە خزمەتی ئەبوبەکردا پێشکەشی بکەم و بەدەم خۆمەوە لێم دەوتەوە و ویستم قسە بکەم ئەبوبەکر وتی پەلەمەکە منیش پێم خۆش نەبوو تووڕێی بکەم ئەو دەستی بە قسە کرد ئەو لە من نەرمونیانتر و لە من بەڕێز و وقارتر بوو سوێن بەخوا تەنها وشەیەکی بۆ نەهێشتم لە ناو وتارەکەمدا دەمویست بیڵێم کەچی ئەویان وەکو ئەو یان لەو جوانتری وت بۆیە من بێدەنگ بووم وتی ئەو شتە چاکانەی ئێوە باستان کرد هەمووی لە ئێوەدا هەیە و ئێوە شایستەی ئەوەن ئەم مەسەلەیە بۆ ئەم هۆزەی قوڕەیش نەژادیان مامناوەندە لە ناو هەموو عەرەبدا و من ئەم پیاوەم بەدڵە جا هەر کامیانتان پێ باشترە بەیعەتی پێ بدەن لەوێدا دەستی من و ئەبوو عوبەیدەی گرت و ئەو لە نێوان هەردووکماندا دانیشتە بوو من پێم ناخۆش نەبوو هیچ کام لە وتەکانی بەڵام سوێن بەخوا بیان بردمایەوە سەریان ببڕیمایە پێم خۆشتر بوو لەوەی کە ببمە گەورەی گەلێک کە ئەبوبەکریان تێدا بێ مەگەر لەسەر مەرگدا شتێک بێت بە خەیاڵمدا کە ئێستا وانییە یەکێک لە پشتیوانەکان وتی من داری پشت خوڕێنم و بنچی دار خوڕما و با لە ئێمە ئەمیرێک و لە ئێوەش ئەمیرێک واتە بەسەرە ئەی قوڕەیشەکان دەنگ بەرز بۆیەوە و گاڵەگاڵ دروست بوو تاوای لێها زۆر ترسام لە دووبەرەچی بۆیە وتم ئەی ئەبوبەکر دەستت بێنە دەستی هێنا من بەیعەتی خۆمم پێدا و کۆچەریەکانیش بە دوای مندا و پاشان پشتیوانەکانیش هەستان و یەک بەیەک بەیعەتیان بە ئەبوبەکردا لە ڕیوایەتی ئیمامی ئەحمەددا هاتووە ئەبوبەکر دەستی کرد بە وتار و هەرچی ئاەتێک لەسەر پشتیوانان هات بێتە خوارەوە هەرچی فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەریان فەرموو بێتی خستیەوە یادیان وتی ئێوە باش دەزان کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لەو سەلەکە الناس واديا وسلك الأنصار واديا لسلكت وادي الأنصار واتە ئەگەر هەموو خەڵکی بە دۆڵێکدا بڕۆن و پشتیوانانیش بە دۆڵێکدا بڕۆن ئەوە من بە دۆڵەکەی پشتیواناندا دەڕۆم
و تۆش ئەی سەعەد خۆت دانیشتە بووی کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی قوڕەیش سەرکردەیی و پێشەوایی هی خۆتانە، چاکەکان شوێنی چاکەکانیان دەکەون و خراپەکارانی شوێنی خراپەکارانیان دەکەون. دەڵێت سەعەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەوێدا وتی ڕاز دەکەی لە ئێوە ئەمیران و لە ئێمەش وەزیران. خۆشەویستانم، توانایی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە هەڵسوکەوتی جوان و توانایی ڕازیکردن و قایلکردنی خەڵکیدا کەموێ نەبووە. لە ڕیوایەتێکی ئەحمەددا دەردەکەوێت کە چۆن توانیوێتی بچێتە ناودڵی پشتیوانەکان و ڕازیان بکات بەوەی کە ئەو بەڕاستی دەزانێت بەبێ ئەوەی موسڵمان بەرەو ئاشوب و دووبەرەچی بەرێ بە جوانی لەسەر پشتیوانان دوا و هەموو ئەو ئاەت و فەرمودانەی باسی چاچیان دەکات خستیەوە یادیان. ئەمەش پرۆگرامێکی ئیسلامیە کە لە سەرەتاوە باسی چاچی و لێهاتووی نەیاران بکرێت تا دەربکەوێت کە تۆ لەگەڵیدا بە ویژدانیت و هەروەک هەڵمژین و دامرکانەوەی تووڕەیی بەرامبەر و دەرهێنانی ڕەجی خۆخۆی و منمنۆچێکردن لە دەرونیدا تا ئامادەی بکەی بۆ قبولکردنی حەق کاتێک بۆی ڕوومبەوە لە ناو ڕێنمونیەکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لەم بارەیەوە نمونە زۆرە. لەوە ئەبوو بەکر گەیشتە جوانترین ڕا، هەرچەندە زۆر قورس و گەورە بوو لەسەر ئەوان چونکە ئەوەی دەگەیان کە جێنشینی بۆ ئەوان نییە. ئەمەش لەبەر ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەق فەرموویەتی کە قوڕەیش لەم مەسەلەیەدا لە پێش خەڵکانی ترەوەن. ئیبن عەرەبی المالیشی باسی ئەوەی کردووە کە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوەی ڕوون کردەوە کە قوڕەی شایانی خەلافەتە بەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگاداری ئەوە دەکات کە لەگەڵ پشتیواناندا چاک بن و چاکەی چاکەکاران وەربگرن و لە خراپەی خراپەکارانیان ببورن. هەروەها بە بەڵگەی ئەوەی کەوتی خوای گەورە لە قورئاندا ئێمەی بەڕازگۆیان صادقين ايوي برزگار بوان مصلحين ناو بردوا لآية للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم يبتغون فضلا من الله ورضوانا وينصرون الله ورسوله أولئك هم الصادقون والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون. خواي گەورەش ئەمەی فەرمووە کە دەبێت هەمووان لەگەڵ صادقین دابن وەک دەفەرمێ يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين سورة التوبة آية 119. ئەمە و چەندان بەڵگەی بەهێز و بەپێزی تر کە توانی وابکات لە پشتیوانان مل بدەن بۆ بڕیارەکەی ئەبوو بەکر. لەو تارەکەشیدا سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوەی ڕوون کردەوە کە هەرچی ئەو هۆزەی خۆی دەپاڵێوێت بۆ پۆستی جێنشینی دەبێت سەرجەم عەرەب ڕازی بن بە سەرکردایەتیان و دانیان پێدا بنێن تا خەڵکانی تر نێنە سەر حکم و ئاشوب هەڵبگیرسێت. ڕوونیشی کردەوە بۆیان کە عەرەب تەنها دان بە مسلمانانی قوڕەیشدا دەنێن چونکە لە تیرەی پێغەمبەرم صلی الله عليه وسلم هەموو عەرەبیش بە کۆی دەنگ لەسەر ئەوەن کە گەورەی و سەرکردایەتی و ڕێز شایانی ئەوانە. بەم وشە پرشنگدارانەوە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ توانی قەناعەت بە پشتیوانان بکات کە بن بە وەزیر و سەربازی دڵسۆز و ئەمەکدار هەروەک چۆن لە سەردەمی پێغەمبەری خوادا وابوون و بەو جۆرە توانی ڕیزەکانی مسلمانان بکاتەوە بە یەک دوو. خۆلادانی عومەر و ئەبوو بەکر لە کورسی جێنشینی و مەبەستی هەمووان لە پاراستنی یەکڕیزی مسلمانان. ئەوە بۆ ئەبوو بەکر پاشەوەی قسەکانی تەواو کرد عومەر و ئەبوو عوبەیدەی جەڕاحی دەستنیشان کرد بەڵام عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمەی پێ ناخۆش بوو بۆیە دواتر وتی قسەکانی تری ئەبوو بەکرم پێ ناخۆش نەبوو بەڵام سوێن بەخوا بیاندایە لە ملم و سەریان لە لاشەم جیا بکرد بایەتەوە پێم خۆشتر بوو لەوەی ببم بە جێنشین و سەرکردەی گەلێک ئەبوو بەکری تێدا بێ. بەم قەناعەتەی عومەرەوە ئەبوو بەکر شایانترە ببێتە جێنشینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە پێی گوت دەستت بێنە ئەی ئەبوو بەکر. ئەویش دەستی هێنا و دەڵێت من بەیعەتم پێدا و پاشان کۆچەریەکان و پاش ئەوانیش پشتیوانەکان. لە ڕیوایەتێکی دیکەدا هاتووە کە عومەر وتی ئەی کۆمەڵی پشتیوانان ئایا نازانن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانیدا بە ئەبوو بەکر کە لە باتی خۆی پێشنهێژی مسلمانان بکات دەی ئایا کامتان قبوڵی ئەوە دەکەن کە پێشی ئەبوو بەکر بکەون؟ پشتیوانان وتیان پەنا بەخوا لەوەی پێش ئەبوو بەکر بکەوین.
ئەمەش تێبینیەکی گرنگ بوو کە عومەر دەرچی پێکرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی نەخۆشی سەرمەرگدا سوور بوو لەسەرەوەی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێشنوێژی بکات. ئەمەش وەکو ئاماژەیەک وایە بۆ ئەوەی ئەو لە هەمووان شایانترە بە پێشەوایەتی. وەقسەکانی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو پەڕی بێفیزی و نەفس شکاندن و ڕەوشبەرزی دەنوێنێ. پلەپایەنەویستی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو کاتە دەرکەوت کە وتاری دا و تێیدا داوای لێبوردنی کرد لە قبولکردنی خلافەت. وتی سوێند بەخوا هیچ ڕۆژێک هیچ شەوێک سوور نەبووم لەسەر دەستکەوتنی پێشەوای و هەرگیز حەزم لێ نەکردووە و هیچ کاتێکیش داوام لە خوای گەورە نەکردووە کە دەستمی بخات، نە بە نهێنی و نە بە ئاشکرا. بەڵام لە ئاشوب و دووبەرەکی ترسام و من حەوانەوە و خۆشی لە سەرکردایەتیدا نابینم. بەڵام کارێکی زۆر گەورەم گرتە ئەستۆ و لە توانا وزەی مندا نییە ئەگەر هاوکاری خوای گەورەم لەگەڵدا نەبێت و ئاواتە خواز بووم کەسێک لەو جێیەدا بوایە بە تواناترین کەس بوایە بەسەریدا. لە جێیەکی تردا دەڵێ ئاواتە خواز بووم لە ڕۆژی سەقیفەی بەنی ساعیدەدا ئەم کارم بکردایەتە ملی یەکێک لەو دوو پیاوە عومەر و ئەبوو عوبەیدا و منیش بووبم بە وەزیر و هاوکاریە. لە زۆر جێگەی تر وتارەکانی ئەبوبەکردا داوای لێبوردنی کردووە لەسەر وەرگرتنی خلافەت و داوای کردووە لە کۆڵی ببنەوە و دەڵێ ئەی خەڵچینە ئەم کارەی من وەرم گرتووە تایبەتە بە ئێوە و چێتان پێی خۆشە بیخەنە شوێنی من و من وەکو یەکێک وەکو ئێوە دەبم. بەڵێ من وەکو یەکێکی وەکو ئێوە دەبم. خەڵکەکە وەڵامیان دایەوە هەموو بە تۆ ڕازی بووین، تۆ دووەم کەسەکەی ئەشکەوتی لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم و داوای کرد لە مسلمانان کە چێ پێی ڕازی نییە و سوێندی دان کە بیڵێن تاواز لە کورسی دەسەڵات بهێنێت وتی ئەی خەڵشینە چێ پەشیمانە لەو بەیعەتەی بەمنی داوە با هەڵسێتە سەر پێ. علی کوڕی ئەبوو تالیب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەستایە سەر پێ و شمشێرەکەی دەرهێنا و ئەوەندە لێی نزیک بۆیەوە کە پێی خستە سەر تەختەی منبەرەکە و قاچەکەی تری لەسەر زەوی بوو. وتی وەڵڵاهی سوێند بەخوا نەلات دەبەین و نەداواشت لێ دەکەین لاسی، تۆ پێغەمبەری خوا پشتی خستووی چێ دەتوانێت دوات بخات. خۆ ئەبوبەکر تەنها نەبوو لە پلە و پایە نەویستن بەڵکو هەموو کەسەکانی ئەو سەردەمە قورئانیە وابوون. لەو دەقانەی پێشتر باسمان کرد بۆمان دەردەکەوێت و دەتوانین بڵین ئەو توێژانەی لە سەقیفەی بەنی ساعیدە ڕوویدا لەم ڕێڕەوە دەرناچێت، بەڵکو دڵسۆزی و قوربانیدانی بەردەوام لەو پێناوەدا سووربوونی پشتیوانان دەردەخات لەسەر پاراستنی دواڕۆژی بانگەوازی ئیسلامی و ئامادەیان بۆ قوربانیدانی بەردەوام لەو پێناوەدا. هەر کە لەوە دڵنیا بوون خێرا پەلاماری بەیعەتیاندا بە ئەبوبەکر کە ئەو لەبەر ئەو هۆیانەی سەرەوە قبوڵی کردبوو و ئەگەر نا تێڕوانینی هاوڵان بۆ پلەپایە زۆر جیاوازە لە بۆ چوون و ڕای ئەوانەی دوای ئەوان هاتن و بەبێ هیچ بنەمایەکی زانستانە دەمیان کوتایە ئەو باسە، بەبێ ئەوەی بابەتیانە بڕوانە مەسەلەکانی ئەو سەردەمە و بەبێ ئەوەی گوێ بدەنە گیانی تێڕوانین و ئاواتی هاوڵانی پێغەمبەر ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت و بەڵکو زۆر بە پێچەوانەی ئەوانەوە دەمیان کوتا. ئەگەر کۆبوونەوەی سەقیفەی بەنی ساعیدە ڕیزەکانی مسلمانانی ترازان دەبوو وەک هەندێک لەو قەڵەم بەدەستانە بۆی دەچن، ئەی بۆچی کە پشتیوانان کە شاری خۆیان بوو، سوپای خۆیان بوو، کەرەستەی خۆیان بوو، کەچی قبوڵی ئەنجامەکەیان کرد و ملیاندا بە جێنشینی ئەبوبەکر و بوونە سەربازی سوپاکانی و بەرەو خۆرهەڵات و خۆرئاوا دەستیاندایە جیهاد و گیان فیدایی چۆن وا دەبوون ئەگەر زۆر سوور و گەرم و گوڕ نەبوونایە لەسەری. ڕاستیەکەی لەوەدا دەردەکەوێت کە پشتیوانان زۆر سوور بوون لەسەر جێبەجێکردنی سیاسەتەکانی خەلیفە و هەوڵدان بۆ جەنگ دژی هەڵگەڕاوەکان و یەک کەس لە بەیعەتی ئەبوبەکر دوانەکەوت لە پشتیوانان و مسلمانانی تر. برایەتی نێوان کۆچەریان و پشتیوانان زۆر لەوە گەورەترە کە چینەبازان لە نووسینەکانیاندا ویستویانە تۆوی دووبەرەکی لە نێوانیاندا بچێنن. خاڵی سێم ئازیزانم سعدی کوڕی عوبادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و هەڵوێستی لە خەلافەتی ئەبوبەکر. سعدی کوڕی عوبادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە دوای ئەو گفتوگۆ و توێژانەی لە سەقیفەی بەنی ساعیدە ڕوویدا بەیعەتیدا بە ئەبوبەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەو پلەپایی بەرزەی خۆی دابەزی کە داوای خەلافەت بوو، دانینا بە خەلافەتی سەدیقدا و کوڕی مامەکەی کە ناوی بەشیری کوڕی سعدی ئەنساری بوو یەکەمین کەسە کە بەیعەتیدا بە ئەبوبەکر و هیچ کێشە و نیزاعێک ڕووی نەداوە کە لە ڕێگەیەکی ڕاست و دروستەوە پێمان گەیشت بێ، نە بچووک نە گەورە و ترسناک نە هیچ درزێک و دووبەرەشێک نەکەوتە نێوان ئەوانەی دەیانویست خەلافەت لە ئەوان بێت و وەک چۆن هەندێک لە مێژوونووسەکان
بە هەڵە بۆی چوون. خۆشەویستانم، بەڵام برایەتی موسڵمانەتی وەکو خۆی ماوەتەوە و بەڵکو وەکو لە نووسراوە بڕوا پێکراوەکاندا هاتووە و بەهێزتریش بووە. هیچ شتێکی باوەڕپێکراو لە بەردەستدا نییە کە پیلان و ڕێکەوتنێکی پێشوەخت لە نێوان ئەبوبەکر و عومەر و ئەبوو عوبەیدەدا ڕوویدا بێت بۆ دەستگرتن بەسەر کورسی دەسەڵاتدا پاش وەفاتی پێغەمبەری خۆشەویست و ئازیز صلی الله عليه وسلم، چونکە ئەوان زۆر لەوە لە خواترستر و چاکتر بوون کە ئەو جۆرە کاران و پیلانە بجێڕن. هەندێک نووسەری مێژ و نووس و ئەوانەی بە ئارەزووی خۆیان شت دەنووسن و دوور لە بابەتیانە دەست دەدەنە پێنووس، وایان لە سەعدی کوڕی عوبادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کردووە کە گوایە بربەرەکانەی کۆچەریانی کردووە بە شێوەیەکی زۆر دژوار. پیلانی بۆ دروست دەکرد، بۆ گەیشتن بەو مەبەستە هەموو هۆکارێکی دووبەرەکی و دروستکردنی بەکاردەهێنا. کەچی ئەم پیاوە ئەگەر سەیرێکی ژیان و بەسەرهاتی بکەین چەندین هەڵوێستی وای بووە لە خزمەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم کە دەیباتە ڕیزی هاوڵە هەڵبژاردە چاکەکان، ئەوانەی کە دنیا پەرستیان مەبەست نەبووە و بە زانایی خۆیان نەیان نازیوە. یەشێک بۆ لە نەقیبەکانی شاری مەدینە تاوای لە بێباوەڕانی مەکە کرد کە بۆی دابنیشن و لە بۆسەیەکدا گرتیان و دەستیان بەست بە ملیەوە و بەدیلکراوی بردیانەوە بۆ مەکە تا جوبەیری کوڕی مطعیمی کوڕی عەدی ڕزگاری کرد لە دەستیان و ناردێەوە، چونکە ئەو لە مەدینەدا ئەوانی پاراستە بوو کاتی خۆی. یەکێک بوو لەو کەسانی کە بەشداری جەنگی بەدری کردووە، لەو مەقامی ئەهلی بەدری بەدەست هێناوە، لە خانەوادەیەکی دەرماڵدار و بەخشندە بووە. پێغەمبەری خوا شایانی ئەو ڕاستی بۆ دەدات و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاش خوا پشتی بە ئەو سەعدی کوڕی مەعاز بەست، وەک لە غەزای خەندەقدا ڕاوێژی پێکرد بەوەی کە یەک لە سەرسەی بەرووبوومی شاری مەدینە بیدەن بە عوەینەی کوڕی حوسنی کوڕی فەزار لە باتی ئەوەی بتپەرستەکان بەربدات و بڕواتەوە. و وەڵامی هەردوو سەعد ئەوەندە جوان بوو بەڵگەیە لەسەر قوڵی باوەڕ و ئەو پڕی ئامادەی قوربانیدانیان. خۆشەویستەکانم، هەڵوێستەکانی سەعد لە خزمەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم زانرا و مەشهورن. ئەم هاوڵە ئازیزە خوا لێی ڕازێ بێ خاوەنی سەروەری گەورە لە پێناو خزمەت بە ئیسلام و هاوڕێیەتی پاک و ڕاستەقینەی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ناچێتە عەقڵەوە شتی وا نەبووە کە بیەوێت دەمارگیری سەردەمی نەفامی زیندوو بکاتەوە و لە کۆنگرەی سەقیفەدا و لە ڕێگەی دووبەرەچینانەوەدا بیەوێت خەلافەت وەربگرێت و بچێتە سەر کورسی دەسەڵات. هەروەک لە کتێبە ڕاست و دروست و باوەڕپێکراوەکاندا نەهاتووە ئەوەی کە هەندێک لەسەر چاوە گومان لێکراوەکان نەقلی کردووە کە گوایە لە دوای بەیعەت بە ئەبوبەکر نوێژی لە پشتەوە نەکردووە و لەگەڵ ئەواندا حەجی نەکردووە، وەک بڵێ لە کۆمەڵی موسڵمانان خۆیدا بڕیوە کە ئەمە ئەو پەڕی ناڕەوا و هەڵبەستراوە، چونکە لە ڕیوایەتە ڕاست و دروستەکاندا هاتووە کە سەعد بەیعەتی داوە بە ئەبوبەکر و لەو کاتەدا ئەبوبەکر لە سەقیفەدا وتاری دەدا بە پشتیوانانی وت بێگومان هەمووتان دەزانن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەگەر خەڵکی بە دۆڵێکدا بڕۆن و پشتیوانانیش بە دۆڵێکی تردا بڕۆن ئەوە من بە دۆڵەکەی پشتیواناندا دەڕۆم. و پاشان شتێکی وە بیر سەعد هێنایەوە کە بەڵگەیەکی ئاشکرای حاشا هەڵنەگرە و پێی گوت ئەی سەعد، بێگومان دەزانیت کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی و تۆ دانیشتبووی کاری پێشەوایی تایبەتمەندی قوڕەیشە و چاک لەگەڵ چاکیاندایە و خراپیش لەگەڵ خراپیاندایە. سەعدیش وتی ڕاست دەکەی، ئێمە وەزیر و ئێوەش ئەمیرن و خەڵکەکەش بەیعەتیاندا و سەعدیش بەیعەتی خۆی پێدا. بەمە دەسەلمێ کە سەعدی کوڕی عوبادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەیعەتی خۆی داوە بە ئەبوبەکر و بەوەش واتە هەموو پشتیوانان بە کۆی دەنگیان بە ئەبوبەکردا. ئیتر هیچ مانایەک نامێنێتەوە بۆ ڕیوایەتە ناڕەوا و درۆ دەلەسەکان و ئەوەش پێچەوانەی ڕاستی و واقعە و تۆمەتێکی گەورە و ترسناکە دەدرێتە پاڵ گەورە و سەرداری پشتیوانەکان کە گوایە ڕیزی موسڵمانان بەهۆی ئەوە دەرزی تێکەوتووە و بێوەفاییە بەرامبەر ئەو هەموو جیهاد و هەوڵ و تێکۆشان و قوربانیدان و خۆنەویستەی لە بەردەم کۆچەریاندا ئەمەش تانەیەکی گەورەیە لە موسڵمانەتیەکەی دەدەن کە گوایە حاشا بۆ خوا پەنا بەخوا وتوێتی بەیعەتتان پێنادەم تا هەرچی تیرم پێ تێتان نەگرم، سەری ڕمەکەم بە خوێن سوور نەکەم و بە شمشێرەکەم لێتان نەدەم و ئەو لەگەڵ ئەوان نوێژی نەدەکرد و لەگەڵ ئەوان فەوتاوی نەدەجێڕایەوە و ئەرکەکانی حەجی لەگەڵ نەدەکردن. ئەم ڕیوایەتانەی کە تانە لە یەک ڕیزی کۆچەریان و پشتیوانەکان دەدەن و ئەوانەشی باوەڕیان پێدەکەن ڕیوایەتێکی ناڕەوا و بێبایەخن،
چونکە جێڕەرەوە واتە ڕاوی هەوا و ئارەزوو پەرستە و هەواڵ نووسەرێکی بێنرخە و متمانەی پێ ناکرێت بەتایبەت لەم مەسەلە پڕجیاوازیەکاندا. زەهەبی دەربارەی ئەم ڕیوایەتە دەڵێ سەنەدەکانی وەکو دەردەکەوێت لەو پەڕی لاوازیدایە و کۆتاییەکەشی پێچەوانەی ژیانی سەعدی کوڕی عوبادەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دژە بەو بەیعەتەی کە لە گەردنی دابووە بە گوێڕایاڵی و گوێگرتن ئەگەر وابوایە ئەو هەموو چاکەیان لێ نەدەجێڕایەوە. خۆشەویستانم، دێنە سەر خاڵێکی تر، خاڵی چوارەم ئەو شتانەی دەربارەی جیاوازی نێوان عومەر و حەبابی کوڕی مونزیر گوتراوە. دەربارەی چێشمەچێشمی سەقیفەی بەنی ساعیدە لە نێوان عومەر و حەبابی کوڕی مونزیری سەلەمی ئەنساری ڕای بەهێز ئەوەیە کە درۆیە و ڕاز نییە و عومەر هیچ کات حەبابی تووڕە نەکردووە لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. لە عومەرەوە دەجێڕنەوە کە گوتوویەتی حەبابی کوڕی مونزیر وەڵامی قسەکانی منی داوەتەوە و من تەنها وشەیە قسەم لەگەڵ نەکردووە، چونکە زووتر لە سەردەمی ژیانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم شتێک کەوتبووە نێوانمان و پێغەمبەر بەرگری لێکردم کە هەرگیز تەنها وشەیەشی لەگەڵدا نەڵێم کە پێی ناخۆش بێت. هەروەک ئەوەی گوایە لەم چێشمە چێشمەدا لە حەباب دەجێڕنەوە زۆر جیاوازە لە کارە جوان و شیاوەکانی کە بە ناوی پرس و ڕادار نازناوی دەرکردبوو لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. جێگای پرس و ڕای پێغەمبەر بوو، چ لە جەنگی بەدر و چ لە خەیبەر. بەڵام وشەکانی حەبابی کوڕی مونزیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمیرێک لە ئێمە و ئەمیرێک لە ئێوە بەوە پاساویدا و وا ڕوونی کردەوە کە مەبەستی گەیشتن بە ئەمیری نەبووە و دەڵێت سوێند بەخوا ئێمە بۆ بربەرەکانی ئێوە ئەمەمان نەکردو و نایکەین، بەڵام لەوە ترساوین کە ئەم کارە بکەوێتە دەستی کەسانێک کە ئێمە و باوک و براکانمانیان کوشتووە. کۆسەریەکانیش قسەیان لێ وەرگرت و بیانوەکەیان قبول کرد لە کاتێکدا کە هەردوو لایەن پێکەوە دەستیان هەبووە لە کوشتنی بتپەرستەکاندا. خاڵێکی تر ئازیزانم، خاڵی پێنجەم فەرمودەی پێشەوایان لە قوڕەیش دەبن و هەڵوێستی پشتیوانان لێ. فەرمودەی پێشەوایان لە قوڕەیش دەبن لە هەردوو سەحیحی بوخاری و موسلیمدا و لە کتێبەکانی تری حەدیثدا هاتووە و بە وشەی جیاجیا لە سەحیحی بوخاریدا لە معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەڵێ ئەمری پێشەوایی و ئەمیر لە ناو قوڕەیشدا دەبێت و هیچ کەس دژایەتیان ناکات. خوای گەورە بەڕوودا بەناو ئاگری دۆزەخدا بەدەمدا نەیان خشێنێت تا ئەوەندەی قوڕەیش ئاینی خوا بەرپا بکەن. واتە هیچ کەسێک مافی نییە داوای ئەو پلە و پایە بکات لە ئەهلی قوڕەیش مادام ئەهلی قوڕەیش دەستیان بە دینی خوای پەروەردگارەوە گرتووە. لە سەحیحی موسلیمیشدا هاتووە بەردەوام ئیسلام لە گەشە و سەرکەوتندا دەبێت، کۆمەڵە جێنشینێک هەمویان لە قوڕەیشن. لە عەبدوڵای کوڕی عومەرەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی خلافەت و جێنشینی لە ناو قوڕەیشدا دەبێت تا دوو کەسیان بمێنن و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خەڵکی شوێن قوڕەیش دەکەون، موسڵمانان شوێن موسڵمانان و بێباوەڕیشیان شوێن بێباوەڕیان دەکەون. لە بەکیری کوڕی وەهەبی جەزەری دەڵێ ئەنەسی کوڕی مالیشی ئەنساری پێی گوتم قسەیەکت بۆ دەکەم بۆ هەموو کەسی ناڵێم. لە ماڵێکی ئەنساریدا دانیشت بووین، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات و دەستی گرتبوو بەمبەر و بەوبەری دەرگاکەوە فەرمووی پێشەوایان لە قوڕەیش دەبن، مافیان بەسەرتانەوە هەیە، هەروەک ئێوەش مافتان بەسەریانەوە هەیە تا داوای بەزەییتان لێ دەکرێت و بە بەزەیی بن و پەیمانیان پێ بدەن و پەیمانیان لەگەڵ بەرنە سەر و فەرمانڕەواییان کرد دادپەروەر بن لەگەڵتاندا. لە فەتح الباریشدا ئیبن حەجەر فەرمودەی زۆری هێناوە لەژێر ناوی ئەلئومەراء من القوڕەیش وەگەڕاندونیەوە بۆ کتێبەکانی سونەت و مەسانید و موسەنەفات. لەمبارەیەوە فەرمودە ئەوەندە زۆرە کە کتێبێک نابینێت خاڵی بێت لێ، هەر یەکە بە شێوازێک ڕیوایەت کراوە، بەڵام هەمویان لە یەکەوە نزیکن و بە هەمویان ئەوە دەسەلمێنن کە کاری پێشەوایەتی و جێنشینی تایبەتە بە قوڕەیش، واتان تەنها خلافەت و ئەجینا هەموو پۆستەکانی تری هەمووی تیادا لە مسلماناندا یەکسان دەبن، لە هەر تیرە و هۆزێک بن. بەڵام فەرمودەکان مەرجیان لەسەر قوڕەیش داناوە بەبێ ئەو مەرجانە شوێنکەوتنی تا ئیسلام بەرپاکەن، وەک لە فەرمودەکەی معاویەدا باسمان کرد، و هەتا بەزەیی و خاوەن پەیمان و دادپەروەر بن لەگەڵ مسلمانان، وەک لە فەرمودەکەی ئەنەسدا هاتووە. ئەوانەیان ئەم سێ مەرجانەیان تێدا نەبێت، ئەوە بەر نەفرەتی خوا و فریشتەکان و هەموو خەڵکی دەکەون با قوڕەیشیش بن. ئابەم شێوەیە فەرمودەکان ئاگاداری ئەوەیان کردووە کە ئەگەر قوڕەیش لە فەرمانڕەواییاندا کار بە قورئانی پیرۆز نەکەن و جێبەجێی نەکەن،
ئیتر جێگەی مەترسین بۆ هەموو ئومەتی ئیسلامی ئاگاداری کردوونەتەوە کە گوێڕاڵیان مەبن و پشتیان مەگرن چونکە پشتگیریان گەورەترین مەترسیە بۆ ئیسلام و ئومەتی ئیسلامی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ناوچوونی ئومەتەکەم یان خراپبوونیان لەوەدا دەبێت هەندێک منداڵ و مەزنی نەفامی قوڕەیش کاروبار بگرنە دەست پرسیاریان لێکرد ئەی ئەو کاتە چی بکەین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی باش وایە خەڵکەکە دوورە پەرێز بن لێیان لەم دەقانەوە مەسەلەی پێشەواییان لە قوڕەیش دەبن ڕوون دەبێتەوە لەسەر ئەم بچینە و بناغەیە پشتیوانان ڕازی بوون و بەگوێ ڕایاڵی قوڕەیش و ئەمەشیان لە سەرجەم بەیعەتەکانیاندا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دووپات دەکردەوە کە بیستن و گوێ ڕایاڵی و خۆگری لە کاتی خۆنەویستیدا و چێشمە چێشم لەگەڵ خاوەنی هەقدا نەکەن مەگەر کوفر و بێباوەڕی بە ئاشکرا ببینن لەلایەن خواوە ڕاستیەکەیان لێ ئاشکرا بێت پشتیوانان بە تەواوی لە مەسەلەی پێشەوایی لە قوڕەیش تێگەیشتە بوون وە شتێکی نەزانراو نەبوو لەلایەن فەرمودەکانی ئەلئەئیمەة من قوڕەیش زۆری لە پشتیوانان جێڕاورەتەوە واتە ئەوانەی کە ئەو فەرمودانەیان جێڕاوەتەوە کە باسی پێشەوایەتی قوڕەیش دەکەن خلافەت بۆ قوڕەیش دەجێڕنەوە بەشی زۆری فەرمودەکان لە خەڵکانێک لە پشتیوانەکان لە ئەنساڕەکان جێڕدراوەتەوە ئەوانەشیان کە نەیان بیستە بوو بێدەنگ بوون کاتێک ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ڕاستیەکەی بۆ ڕوونکردنەوە لەبەرەوە هیچ کام لە پشتیوانان نەگەڕایەوە تا بزانێت شتی وا هەیە یان نییە کاری جێنشینی بەڕاوێژ و پرس و ڕا وەگەڕانەوە بۆ لای دەقەکانی قورئان و فەرمودە و بەڵگەی ژیری سەلمێنرا کە ئەوە مافی قوڕەیشە و لە هیچ یەکێک لە پشتیوانان نەبیستراوە کە دوای بەیعەتی سەقیفە داوای خلافەتی بۆ خۆی کردبێت ئەوەش ئەوە دووپات دەکاتەوە کە پشتیوانان باوەڕیان بە ئەنجامەکانی گفتوگۆیەکەی سەقیفە کردبوو لەبەر ئەمەیە کە بۆ خۆی دەڵێت و لێی وەرناگیرێت و هەر کەسێک گوتی فەرمودەی پێشەوایان لە قوڕەیش شیعارێک بۆ قوڕەیشەکان هەڵیان گرت تا خلافەتی پێ بپچڕن لە پشتیوانان بۆ خۆیان یان ئەوە ڕاوبۆچوونی ئەبوبەکر بووە و فەرمودە نەبووە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەڵکە بیرێکی سیاسی قوڕەیشەکان بووە لەو سەردەمەدا بڵاو بووە کە ڕەنگدانەوەی کۆمەلگەی عەرەبی ئەو سەردەمە بووە بۆیە ئەم فەرمودانەی پێشوو بدرێنە پاڵ ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یان بڵێن شیاوی قوڕەیشەکان بووە شێوەیەکە لە شێوەکانی شێواندنی مێژووی سەردەمی خەلیفە ڕاشیدیەکان و سەردەمی یەکەمی ئیسلام کە لەسەر بناغەی هەوڵ و تێکۆشانی کۆچەریان و پشتیوانان و ئەوانەی دوای خۆیان هاتەکایەوە و لەسەر بنەمای برایەتی موسڵمانەتی نێوان ئەو دووچینە بەڕێزە دروست بوو وەکو ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەبارەی پشتیوانانەوە دەڵێت ئێمە و پشتیوانان وەکو یەکین خۆشەویستانم جێخۆیەتی لێرەدا ئاماژە بۆ ئەو ئاەتە پیرۆزانە بکەین کە لە قورئانی پیرۆز وەکو ئاماژەیەک بۆ جێنشینی ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەلایەن زانایانەوە تەفسیر کراون هەندێک ئاەتی قورئانی پیرۆز ئاماژە بۆ ئەوە دەکەن کە ئەبوبەکری سیدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ شایانترین کەسی ئومەتی ئیسلامە کە ببێتە جێنشینی سەرداری مرۆڤایەتی حەزرەتی محەممەد الموستەفا صلى الله عليه وآله وسلم ئەو ئاەتانەش ئەگەر ئاماژەیان پێ بکەین دەکرێت بڵێین بریتین لەمانەی خوارەوە یەکەم وتەی خوای گەورە کە دەفەرموێ اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين سورة الفاتحة آياتي 6 هەتا 7 بەڵگەکەشی ئەوەیە کە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەیەکێکە لەوانەی کە خوای گەورە فەرمانی داوە کە بەندەکانی داوای لێ بکەن ڕێنمونیان بکات بۆ ڕێگای ڕاست و بیان خاتە سەر ڕێگای ئەوانەی کە بەخششی خۆی ڕژاندۆ بەسەریاندا و لەوانە سدیقەکان لە وتەکانی خوای گەورەدا ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەواڵی داوە بە ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەو یەکێکە لە ئەسدیقین ئەمەش بەڵگەیە لەسەرەوەی کە ئەو یەکێکە لەوانە و بەڵکو یەکێکی زۆر گرنگە لەوانە ئەگەر ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێک بێت لەوانەی کە لەسەر ڕێگای ڕاستن ئیتر گومان لەوەدا نامێنێت لە لای هیچ ژیرمەندێک کە شایانترین کەسی ئومەتە بە جێگەی محەممەد صلی الله عليه وسلم محەممەدی کوڕی ڕازی
خدا لي ببي الرازي ضلي آيتي اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين لسورة الفاتحة بلغي لسر بيشواتي أبو بكر رضا ورحمة خواه لبي چونك وكو أووايا بليت خواه رينموني همو من بك بو سر رقي أواني نعمتي خوتت باراندو بسريان دا أوانج لآياتي تردا روني كردو توكچين فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وقمانشي تيدانية كسردار الراز قويان أبو بكر رضا ورحمة خواه لبيه مانای ئاەتەکە ئەوە دەگەیەنێت کە خوای گەورە ڕێنمونیمان بکە بۆ سەر ئەو ڕێگایی کە سدیقین لەسەرەکە ئەبوو بەکریش یەکێک بووە لەوانە چونکە ئەگەر پەنا بەخوا ئەبوو بەکر بە گومڕا بوایە دروست نەبوو شوێن پێی هەڵبگری کەواتە ئاەتەکە کە ئیمامەت و پێشەوایەتی ئەبوو بەکر دەگەیەنێت مەبەست لێرەدا ئەبوو بەکرە محەممەد ئەمین شەنقیتی دەڵێ لەم ئاەتە پیرۆزەوە ڕاستی و دروستی ئیمامەتی ئەبوو بەکرمان بۆ دەردەکەوێت ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چونکە یەکێک لەوانە دەبێت لە نوێژدا هەموو ڕۆژێک داوا لە خوای گەورە بکەین بمان خاتە سەر ڕێگەی ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و ڕوونی دەکاتەوە ڕێگای ئەوان ڕێگای ڕاستە وەک دەفەرمێ اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم لناو ئەوانەدا کە بەخششی خوایان بەسەردا ڕژاوە سدیقینن بەدی دەکەین کە پێویستە داوا لە خوا بکەین بمان خاتە سەر ڕێگای ئەوان کە ئەمەش گومان لەوەدا ناهێڵێت ئەبوو بەکر لەسەر سیراط المستقیم بووە و شایانی جێنشین بووە ئاەتێکی تر خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ يا أيها الذين آمنوا من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم يحبهم ويحبونه أذلة على المؤمنين أعزة على الكافرين يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم ذلك فضل الله يؤتيه من يشاء والله واسع عليم لو روشتاني لم آتدا باسكراوا كسانێکن خوایان خۆش دەوێ و خوای پەروەردگاریش ئەوانی خۆش دەوێ و لەگەڵ موسڵماناندا نەرمونیانن و لەگەڵ کافراندا توند و تیژ و ڕەقن ئەبوو بەکری سدیق یەکەمین کەسە کە ڕەوشتەکانی ئەم ئاەتە دەیگرێتەوە سوپاکەشی لە هاوڵانی بەڕێز کە دژی هەڵگەڕاوەکان جەنگان و خوا بە جوانترین و تەواوترین ڕەوشت وەسفی کردوون بەڵگەی ئاەتەکەش لەسەر جێنشینی سدیق لەوەدایە کە لە زانستی خودادا هەبووە کە دوای وەفاتی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسسەلام کۆمەڵێک لە ئیسلام هەڵدەگەڕێنەوە و خواش پەیمانی داوە کە باوەڕدارانێکی وا دێنەکایەوە کە خوایان خۆش بوێت و خوش ئەوانی خۆش بوێت لەگەڵ بڕواداراندا نەرمن و لەگەڵ بێ باوەڕاندا توند و تیژن و لە پێناوی خوادا دەجەنگن و گوێ بە لۆمەی لۆمەکاران نادەن هەرکە ئەوەی لە عیلمی خوادا بوو پاش مردنی پێغەمبەرەکەی هاتە دی و ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەستی کرد بە چەند دژی ئەو هەڵگەڕاوانە و لەگەڵ پاڵەوانانی هاوڵاندا دای بەسەریاندا و گوێی بۆ لۆمەی لۆمەکاران نەدا تا خوای گەورە حەقی سەرخست و ناڕەوای تێکشکاند و پەیمانەکەی بردەسەر دوای وەفاتی پێغەمبەرە خۆشەویستەکەی صلی الله علیه وسلم بۆ هەموو جیهان و بوو بە بەڵگەیەکیش لەسەر شایانیەتی جێنشینی ئەبوو بەکری سەدیق خوا لێ ڕازی بێ لە ئاەتێکی تردا خوای پەروەردگار دەفەرمێ إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا فأنزل الله سكينته عليه وأيده بجنود لم تروها وجعل كلمة الذين كفروا السفلى وكلمة الله هي العليا والله عزيز حكيم سورة التوبة آتي أبو عبد الله قرطبي دڵێ هەندێک لە زانایان دەربارەی ئاەتی ثانیە اثنین إذ هما في الغار دەڵێن بەڵگەیە لەسەر ئەوەی جێنشینی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای خۆی ئەبوو بەکری سدیق و ڕازگۆیە چونکە جێگر و ثان هەمیشە جێگری یەکەمە و بیستومە لە مامۆستایان ئەبوو عەباس ئەحمەد بن عومەر دەڵێ لەبەر ئەوەی شایانی خۆیەتی پێی بوترێت ثانیە اثنینی چونکە لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکر هەمان کاری یەکەمی پێغەمبەری توش بۆوە کە ئەویش پاشگەزبوونەوەی هەموو عەرەب بوو چونکە ئیسلام تەنها لە مەدینە و یەک لادەی بچووکدا مایەوە بە ناوی جاسا لە بەحرەین
ئەبوو بەکر سەر لە نوێ بانگی کردنەوە بۆ لای ئیسلام و جەنگا لەگەڵیاندا تا گەڕانەوە ناو بازنەی ئیسلامەتی. هەروەک چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردی، لەو لایەنەوە حەقی خۆیەتی پێی بوترێت دووەم کەسەکە ثانیە اثنین. آيتي تر عزيزانم خواي قورد فرمي والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم بإحسان رضي الله عنهم ورضوا عنه وأعد لهم جنات تجري تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم. سورة التوبة آيات بالصدر. بەڵگەیم ئاەتە لەسەرەوەی کە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێشایانی پێشەوایەتی بووە دوای وەفاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوەیە کە کۆچکردن کارێکی قورس و گرانە لەسەر دەرونی و پێچەوانەی سروشتە و هەر کەسێک پێی هەستێت ئەوە دەبێت پێشەنگ بێ بۆ خەڵکانی تریش لەو گوێڕایەڵیەدا کە ئەمەش هۆکارێکی چاک بۆ بەهێزکردنی دڵی پێغەمبەر و دوورخستنەوەی مەترسیەکان لەسەری، هەروەک چۆن دەست پێشخەری لە پشتیوانیکردندا و گومانی تێدا نییە ئەوانەی سەرەتا پشتیوانی و یارمەتی خۆیان پێشکەش کرد سەرکەوتن و بردیانەوە بە پلێشی بەرز. گردان بەوەدانرا ئەوە ئەبوو بەکرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە خزمەت پێغەمبەردا بووە و هەموو کاتێک لەبەر ئەوە لە هەموو هاوڵان زیاتر لە کۆچەریانە و لە هەمووشیان باشترە و ئەگەر واش بێت دەبێت مافێکی سروشتی بێت کە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ببێتە ئیمام و دواتر ئەم ئاەتە بەڵگەیەکی ڕوونە لەسەرەوەی کە ئەبوو بەکر و عومەر خوا لەیان ڕازی بێت گەورەیان زیاترە و پێشەوایەتیەکەیان ڕاست و دروستە و لە شوێنی خۆیدا بووە. خۆشەویستەکانم، خوای گەورە لە ئاەتێکی تری قورئانی پیرۆز لە سوورەتی النور لە ئاەتی 55 دا دەفەرمێت وعد الله الذين آمنوا منكم وعملوا الصالحات ليستخلفنهم في الأرض كما استخلف الذين من قبلهم وليمكنن لهم دينهم الذي ارتضى لهم وليبدلنهم من بعد خوفهم أمنا يعبدونني لا يشركون بي شيئا ومن كفر بعد ذلك فأولئك هم الفاسقون. أم آيات قرى وقر بسر خلافتي أبو بكر الصديق دار رضا ورحمة خوالي بزيد بيت چونك أو وصفاني خواي قورا لآياتك دا باسي دكال لزينشين كردنو دا صلاة بيدان لإيش وكارو زينشيني أبو بكر وعمر وعثمان وعلي خوالي الرازي بيت بدي دكريتو دبيت بلغج لسر راسي ودروستي ما في زينشيني خيا. حافظ ابن كثير دڵێ هەندێ لە سەلەف وتویانە جێنشینی ئەبوو بەکر و عومەر ڕاستە و مافێکی سروشتی خۆیانە و پاشان بەڵگەی ئەم ئاەتەشیان هێناوەتەوە. خاڵێکی تر ئازیزانم لە ئاەتێکی تری قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار لە سوورەتی الفتح لە ئاەتی 16 دەفەرمێت قل للمخلفين من الأعراب ستدعون إلى قوم أولي بأس شديد تقاتلونهم أو يسلمون فإن تطيعوا يؤتيكم الله أجرا حسنا وإن تتولوا كما توليتم من قبل يعذبكم عذابا أليما. أبو الحسن أشعري رحمة إخوائي لسر بيضلي أم آياتا بيشواتي أبو بكر دا سلمينت كلا سورة براءة دا هاتوا كبدانجتوكان أواني جهاديان نكرد فرمي فإن رجعك الله إلى طائفة منهم فاستأذنوك للخروج فقل لن تخرجوا معي أبدا ولن تقاتلوا معي عدوا إنكم رضيتم بالقعود أول مرة فاقعدوا مع الخالفين. سورة توبة آيات 86. لسورة جتر دفرمي سيقول المخلفون إذا انطلقتم إلى مغانم لتأخذوها ذرونا نتبعكم يريدون أن يبدلوا كلام الله قل لن تتبعونا كذلكم قال الله من قبل فسيقولون بل تحسدوننا بل كانوا لا يفقهون إلا قليلا. پاشان خوای گەورە فەرمووی كذلكم قال الله من قبل فسيقولون بل تحسدوننا بل كانوا لا يفقهون إلا قليلا. ولا شوينش تردع دفرمي قل للمخلفين من الأعراب ستدعون إلى قوم أولي بأس شديد تقاتلونهم أو يسلمون فإن تطيعوا يؤتيكم الله أجرا حسنا وإن تتولوا وتأجر جوينذن بهاواري أوي بانتان دكات بوزنتان كما توليتم من قبل يعذبكم عذابا أليما. أوي بانتان دكا بوزيهاتو
جەنگ کەسێکی ترە جگە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە ئەو خوا پێی فەرمووە کە بڵێت هەرگیز لەگەڵم نێن بۆ جەنگ و دوژمنانم بۆ مەکوژن نامەوێت کەواتە ئەو کەسەی بانجان دەکات بۆ جیهاد جێنشینی دوای پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئولی بەئس شەدید فارس و ڕۆمەکان وەکو حەسەن البەسری دەڵێت و عەتاش دەڵێ فارسەکان هەندێکی تر دەڵێن بەنو حەنیفەیە لە یەمامە کە موسەیلەمەی کەذاب لەوان بووە. خاڵێکی تر ئازیزانم خوای گەورە دەفەرمێ للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم يبتغون فضلا من الله ورضوانا وينصرون الله ورسوله أولئك هم الصادقون. بەڵگەی ئەو ئاەتە لەسەر خلافەتی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوەیە خوای گەورە ناوی لێناوە ئەسسادیقون ئەو کەسەی خواوەند ناوی لێ بنێت ئەسسدیق هەرگیز درۆی لێناوەشێتەوە و درۆ ناکات بە ڕەوشتی خۆی لە هیچ حاڵەتێکدا. ئەو کەسانەی کە خوای گەورە بە ڕەوشتی سەدیق ناویان دەبات بە کۆی دەنگ ئەبوو بەکریان ناونا جێنشینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئالەم ڕوانگەیەوە ئاەتەکە بەڵگەیە لەسەر شایانێتی خەلافەت بۆ ئەبوو بەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئازیزانم ئەوەی تا ئێرە باسکرا چەند ئاەتێک بوو لەسەر ڕای بەشێکی زۆر لە زانایان کە دەلالەتە لەسەر جێنشینیەتی ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە دوای پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام. بابەشێک لەو فەرمودانەش بەپێی ئەو دەرفەتەی هەمانە باس بکەین. ئەو فەرمودانەی ئاماژە بۆ خلافەتی ئەبوو بەکر دەکەن زۆرن و مەشهورن و متەواترن و باشکراش ئەو مانایە دەگەێنن ئیتر یان ناڕاستە و خۆ یان بە ئاماژەی ئەوە دەگەێنن لەبەر مەشهوربوونی دەماودەم پێکردنیان واتە تەواتر وای لێ هاتووە لە ئیسلامدا دەبێت هەمومان بیزانین و ئەهلی بیدعەتیان ناتوانن ملەت زڕەی لە ڕاستدا بکەن. یەک لە جوبەیری کوڕی مطعەمەوە خوا لێ ڕازی بێ دەڵێت ئافرەتێک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەریش پێی فەرموو سەرم لێ بدەرەوە. ئافرەتە گوتی ئەی ئەگەر هاتمەوە و تۆم نەبینیەوە چی بکەم؟ فەرمووی ئەگەر منت نەدۆزیەوە وەرە بۆ لای ئەبوو بەکر. ابن حەجەر دەڵێ لەو فەرمودەیەدا دەڵێ بەڵێن و پەیمانەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر خەلیفەکەی دوای خۆیەتی کە ئەمەش بەرپەرزدانەوەی شیعەی تێدایە کە دەڵێن گویا پێغەمبەر وەسیەتی کردووە بۆ عەلی و عەباس خوا لێیان ڕازی بێ. لە حوزەیفەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەجێڕنەوە دەڵێ لە لای پێغەمبەر دانیشتە بووین فەرمووی من نازانم چەندێکی تر لە ناوتاندا دەمێنمەوە شوێن پێی ئەو دوو کەسە هەڵبگرن دوای خۆم. ئاماژەی بۆ ئەبوو بەکر و عومەر کرد و پەیمانی عەمار بەرنەسەر و ئیبن مەسعودیش هەرچی بۆی جێڕانەوە باوەڕی پێ بکەن. لە فەرمودەکەدا مەبەست لە ئەو دوانە ئەبوو بەکر و عومەر خوا لەیان ڕازی بێت کە دوای خۆم جێنشینم دەبن و هانی خەڵکیدا تا شوێنیان بکەون لەبەر ڕەوشتی بەرزیان و پاچیان و نهێنیان. لە فەرمودەکەشدا بە ناڕاستەوخۆ ئاماژەی تێدایە بۆ خلافەت و جێنشینی ئەبوو بەکر و عومەر لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک بە دوای یەکدا. لە فەرمودەیەکی تردا کە ئەبوو هوڕەیرە دەیجێڕێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لە خەومدا بینیم وا لەسەر حەوزەکەم و ئاوی لێ هەڵدەگۆزم یان ئاوی لێ هەڵدەهێنجم دەیبەخشم بە خەڵکی ئەبوو بەکر دۆڵکەیەکی پێ لێی وەرگرتم تا ئەو هەڵی هێنجێ و من بەحەوێنەوە من ئیسراحەتێک بکەم و پشوو بدەم. دوو دۆڵکەی دەرهێنا بەڵام کەمی و لاوازی پێوە دیار بوو خوا لێی خۆش بێت. پاشان عومەری کوڕی خەتاب هات ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دۆڵکەکەی لێ وەرگرت و نەمدیەوە لە ئاو هەڵگۆزیندا لە ئاو هەڵێنجاندا وێنەی ئەو لە بەهێزیدا تا خەڵکەکە ڕۆشتن و حەوزەکە هەر پڕ بوو خەریک بوو دەتەقی. پێشەوا شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ خەونی پێغەمبەران نیگا و وەحیە مەبەست لە کەلامی لاوازی پێوە دیار بوو واتا کەم فەرمان ڕەوایی دەکات و زوو دەمرێت و خەریکبوونی بەجەنگ و کوشتاری هەڵگەڕاوەکانەوە لەو جەنگە ڕزگاری خوازیەکان دوای خستکە لە سەردەمی دوور و درێژی عومەردا بە ئەنجام گێنرا. عایشەی دایکی ئیمانداران خوا لێ ڕازی بێت دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی نەخۆشیەکەیدا ڕوحم بە قوربانی بێ پێی وتم ئەبوو بەکری باوکت و براکەتم بۆ بانکە با وەسیەتنامەیەکیان بۆ بنووسم بۆ دوای خۆم چونکە من دەترسم کەسێک ئاوات بخوازێت ببێتە جێنشین یان کەسێک بڵێ من شایانترم پێی و مسڵمانان و خوای گەورەش بە ئەبوو بەکر نەبێت ڕازی نابن.
ئەمەش بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایە لەسەر چاچی ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بەو شێوەیە هەواڵیدا چی ڕوودەدات پاشخۆی و مسلمانان پەیمانی خلافەت بە ئەبوو بەکر نەبێ بە کەسێکی تر نادەن و لە فەرمودەکەدا ئاماژەی ئەوەشی تێدایە کە دووبەرەکی دروست دەبێت و کتومت هەرواش بوو. لە سەقیفە دەمەقاڵە دروست بوو، پاشان لەسەر ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پێکهاتن. خاڵشی تر ئازیزەکانم، عوبەیدوڵڵای کوڕی عەبدوڵڵا دەڵێت چوون بۆ سەردانی دایکی ئیمانداران عایشە خوا لێ ڕازی بێ و پێم گوت باسی نەخۆشیەکەی پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم بۆ ناکەی؟ وتی بەڵێ. پێغەمبەر درود و سڵاوی خوای لەسەر بێ حاڵی زۆر خراپ بوو. فەرمووی خەڵکەکە نوێژیان کرد، وتمان نە، ئەوان هەموو چاوەڕوانی تۆ دەکەن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمووی لە تەشتێکدا ئاوم بۆ بێنن، ئێمەش بۆمان هێنا و دەستنوێژی گرت و ویستی هەڵسێتە سەر پێ، کەوت و لە هۆش خۆی چوو. پاش ماوەیەک بەهۆش هاتەوە، فەرمووی خەڵکەکە نوێژیان کرد، وتمان نە، ئەوان چاوەڕوانی تۆ دەکەن ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دیسان فەرمووی تەشتێک ئاوم بۆ بێن و بۆمان هێنا و دیسان دەستنوێژی گرتەوە و ویستی هەستێتە سەر پێ، نەیتوانی و لە هۆش خۆی چۆوە. پاشان بەهۆشی خۆی هاتەوە و پرسی خەڵکەکە نوێژیان کرد، وتمان نەخێر ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هێشتا هەر چاوەڕوانی ئێوەن. عایشە دەڵێ خەڵکی لە مزگەوتەکە مابوونەوە تا عیشایەکی درەنگ هەر چاوەڕوانی نوێژی بە کۆمەڵیان دەکرد و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناردی بە دوای ئەبوو بەکردا تا بەرنوێژی خەڵکەکە بکات. کاتێک پێیان وت پێغەمبەری خوا فەرمانی پێکردووی پێشنوێژی خەڵکەکە بکەی، ئەبوو بەکر کەسێکی دڵناسک و بە گریان بوو لە نوێژدا، وی بە عومەری گوت تۆ نوێژیان بۆ بکە. ئەویش پێی وت تۆ شایانتری بەو کارە و بەو جۆرە ئەبوو بەکر چەند ڕۆژێک پێشنوێژی مسلمانانی کرد. پاژماوەیەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەستی کرد کەمێک باش بۆتەوە، چوە ژێرباڵی دوو پیاو کە یەکێکیان عەباس بوو، هات بۆ مزگەوت و بۆ نوێژی نیوەڕۆ. لەو کاتەدا ئەبوو بەکر پێشنوێژی دەکرد بۆ مسلمانان صلی الله علیه وسلم. کاتێک پێغەمبەری بینی کشایە دواوە. پێغەمبەری خوار صلی الله علیه وسلم ئاماژەی بۆ کرد لە جێی خۆی بمێنێتەوە و نێتە دواوە و بە دوای نێتە دواوە و نوێژەکە تەواو بکە. لە تەنیش ئەبوو بەکر دادەنیشێت، بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەی کرد کە لە تەنیش ئەبوو بەکر داینیشێنن و ئەوانیش و ئەبوو بەکر بە نوێژی پێغەمبەر نوێژی دەکرد و مسلمانانیش بە نوێژی ئەبوو بەکر نوێژەکەیان دەکرد و پێغەمبەر بە دانیشتنەوە بوو، لە لای ئەبوو بەکر دانیشتە بوو. عوبەیدوڵڵا دەڵێ چوون بۆ لای عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت. پێم گوت با لە لاکدا بیجێڕمەوە ئەوەی عایشە بۆی باسکردم سەبارەت بە نەخۆشیەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەویش وتی فەرموو باسی بکە. منیش بۆم جێڕاوە، ملە جڕەی لە هیچی نەکرد، بەڵکو هەر ئەوەندەی گوت ناوی پیاوەکەی تری هێنا کە چوو بۆ ژێرباڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم. وتم نە، وتی ئەوە عەلی بوو. ئەم فەرمودەیە کۆمەڵێک سوودی گەورەی لە خۆی گرتووە، لەوانە گەورەی و پیاوچاکی ئەبوو بەکر و سەنجینی ئەو بەسەر هەموو هاوڵاندا خوا لێیان ڕازی بێت. ئاماژەشە بۆ ئەوەی ئەو شایانی خەلافەتە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. و ئەوەشی تێدا کە ئیمان بۆی هەیە کەسێکی تر لە باتی خۆی دابنێ بۆ پێشنوێژی ئەگەر خۆی بیانوویەکی بۆ دروست ببێت و تێشیدا گەورەی عومەر ئاشکرا دەبێت پاش ئەبوو بەکر، چونکە ئەبوو بەکر جگە لەو بە کەسی تری نەگوت پێشنوێژی بۆ مسلمانان بکە. خۆشەویستانم، عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی دوایی کرد، پشتیوانان گوتیان ئەمیرێک لە ئێمە و ئەمیرێک لە ئێوە. عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ پێی گوتن ئەی کۆمەڵی پشتیوانان، ئایا نازانن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو بەکری کردە پێشنوێژ لە جیاتی خۆی؟ کامتان حەز دەکەن پێش ئەبوو بەکر بکەون؟ پشتیوانان هەموو وتیان پەنا بەخوا لەوەی پێش ئەبوو بەکر بکەوین. ابن سعد بسندی خوی لحسنەوە دەجێڕێتەوە کە دەڵێ علی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێت کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گیانی سپارد، ئێمە سەیرمان کرد بزانین چێ بکەینە پێشەوامان. دەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو بەکری لە نوێژدا کردە پێشەوامان و ئێمەش ڕازی بووین کەسێک بکەین بە پێشەوای دینمان کە پێغەمبەری خوا پێی ڕازی بووە و بیکات بە پێشەوای دینمان و بۆیە ئەبوو بەکرمان پێش خۆمان خستووە. ابن الحسن ئەشعەری لەسەر مەسەلەی پێشخستنی پێغەمبەری خوا بۆ ئەبوو بەکر لە نوێژدا گوتوویەتی ئەوەی کە کردوویەتی بە بەرنوێژ لە ژیانی خۆیدا لە باتی خۆیدا ئەوە شتێکە هەموو مسلمانێک لە ئیسلامدا ئەوە دەزانێت.
دەڵێت ئەم پێشخستنەش بەڵگەیە لەسەر ئەوەی لە هەموو هاوڵان زیاتر خوێندەوار بووە، چونکە لە فەرمودەی صحیح و دروستدا لە ناو هەموو زانایاندا هەیە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێت با کەسانێک پێشنوێژیتان بۆ بکەن شارەزاترینتان بن لە قورئان خوێندندا و ئەگەر لەوەشدا وەکو یەک بوون با زاناترینتان بە قورئان و فەرمودە بێ، ئەگەر لەوەشدا یەکسان بوون با بە تەمەنترینتان ئەگەر لە تەمەنیشدا وەک یەک بوون ئەو کەسەیان زووتر کە هاتۆتە ناو ئیسلام. ابن كثير دەڵێ ئەم قسەی ئەشعەریە کە پێویستە بە ئاوی ئاڵتون بنووسرێتەوە و ئەم مەرج و وەسفانەی پێشوو هەمویان لە ئەبوو بەکردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕەنجی دابۆ و هاتبۆ دی خوای گەورە لێ ڕازی بێت و ڕازیشی بکات. ئەو ئەهلی سونەش لەسەر ئیمامی ئەبوو بەکر دوو ڕایان هەیە کە لەسەر ئەوەی ئایا دەقەکان ڕاستەوخۆ ئەوە دەسەلمێنن یان ناڕاستەوخۆ لە ڕێگای ئاماژە و تێگەیشتن لە دەقە پیرۆزەکان. ڕای یەکەم دەڵێن لە ناو دەقەکاندا ناڕاستەوخۆ ئەوەمان بۆ دەردەکەوێت و ئەم ڕایش دەڵێن ڕای حەسەنی بەسڕیە و دەستێک لە زانایانی فەرمودەیە. لە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلیشەوە دەجێڕنەوە بەڵگەکانیشان ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نوێژدا پێشی خستووە تەنها دەرگایەکی ئەبوو بەکری هێشتەوە لەسەر مزگەوت. ڕای دووەمیش دەڵێن خلافەتی ئەبوو بەکر بە دەقی ڕوون و ئاشکرا باسی لێوە کراوە و ئەمەش وتەی کۆمەڵێکی ترە لە ئەهلی فەرمودا و محەممەدی کوڕی حەزم زاهیریش وا دەڵێت و ئەم تاقمە بەڵگەی ئەو فەرمودەیە دێهێنەوە کە بە پێغەمبەری خوای وت ئەگەر هاتمەوە و تۆم نەدی و چی بکەم پێی فەرموو ئەگەر منت نەدیەوە خۆت بگەێنە لای ئەبوو بەکر و بە بەڵگەی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ عایشە خوا لێ ڕازی بێت ئەبوو بەکری باوکت و براکەشتم بۆ بانگ بکە تا شتێکتان بۆ بنووسم چونکە ترسی ئەوەم هەیە ئاواتە خوازێک ئاوات بخوازێ و کەسێک بڵێت من شایانترم خوای گەورە و مسلمانانیش بە ئەبوو بەکر نەبێت بە کەس ڕازی نابن. ئازیزانم، هەر بە فەرمودەی خەونەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە خەویدا لەسەر حەوزەکەی بووە و ئاوی هەڵدەهێنجا و دەیدا بە خەڵکی و ئەبوو بەکر هات و دۆلکەکەی لێ وەرگرت و بۆ ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماندوو نەبێ و بۆ خۆی ئاوی دەرهێنا بۆ خەڵکەکەی. مامۆستا دکتۆر عەلی سەڵابی لە نووسینەکەیدا دەڵێ ئەوەی کە من بۆی دەچم لە لێکۆڵینەوەکەمدا پێیگەیشتوم ئەوەیە کە پێغەمبەری خوا فەرمانی نەداوە کە دوای خۆی ئەبوو بەکر بکەن بەجێنشین، بەڵکو شتێکی لە ئەوەوە بۆ ڕوون کردوونەتەوە کە خوای گەورە پێی گوتووە کە مسلمانان لە پاشە ڕۆژدا هەڵی دەبژێرن و دەیکەن بە گەورەی خۆیان، ئەوەش لەبەر کۆمەڵی پیاوچاچی و لێ هاتوویە بەرزانەی کە لە قورئان و فەرمودەدا هاتووە و تیایدا بەسەر هەموو ئومەتی محەممەد بەرز و بڵندی کردوێتەوە. خوای گەورە لێ ڕازی بێت و ڕازیشی بکات. پێشەوا ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەسەر بێ دەڵێ ڕاستیەکەی ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێی خۆش کردووە بۆ مسلمانان کە ئەبوو بەکر هەڵبژێرن دوای خۆی و ڕێنمونی کردوون لە زۆر شتدا چ بەکردەوە چ بە وتەکانی و هەواڵی داوە کە دەبێتە جێنشین و پێی خۆش بووە و پێی ڕازی بووە و نیازی کرد کە شتێک بنووسێت بۆ مسلمانان کە پاش خۆی ئەبوو بەکر بکەن بە سەرداری خۆیان، بەڵام بە نووسین نەینووسی و هەر بە دەربڕینی ئەو نیازەوازی هێناوە و ئەگەر بیزانایە کە ئومەت تێناگات و حاڵی نەبۆ چێ بکرێت بە خەلیفە ئەوە ڕوونی دەکردەوە و دیاریشی دەکرد. بەڵام چەندان بەڵگە و نیشانەی بۆ دیاری کردوون کە بزانن مەبەستی ئەوەیە ئەبوو بەکر هەڵبژێرن و ئامانجەکەشی هاتە دی. لەبەر ئەو هۆیش بۆ عومەری کوڕی خەتاب خوا لێی ڕازی بێ لە وتارەکەیدا لە بەردەمی سەرجەم کۆچەریان و پشتیوانان داوتی کەستان لە ناودانیە وەکو ئەبوو بەکر خەڵکی لابکەنەوە بۆ لای و هەتاوتی جێنشینی ئەبوو بەکر دەقەکانی قورئان و فەرمودە سەلماندویانە و ڕەزامەندی خوا و پێغەمبەری لەسەرە بۆ ئەو کارەی مسلمانان هەڵیان بژار. لەبەر ئەو هەموو دەقانەی باسی پیاوچاچی و پتەوی باوەڕەکەی دەکات کە چ بە دەقەکان و چ بە کۆی دەنگ سەلمێنراوە. دەقەکان بەڵگەن کە خوا و پێغەمبەری خوا بەو هەڵبژارنە ڕازین و بە حەقی دەزانن و خوای گەورە فەرمانی پێداوە و هەواڵیشی داوە کە مسلمانان هەڵی دەبژێرن و ئەمەش زۆر لەوە بەهێزترە کە بە دەقێک دیاری بکردرابایە، چونکە ئەو کاتە تەنها بەو دەقە مسلمانان بە شایستەیان دەزانی.
هەر بەوەی مسلمانان بە بێبوونی نووسینی پەیمانێک خۆیان هەڵیان بژارد و چەندان دەقیشەیە کە وەسفی ئەو هەڵبژاردنیان دەکات و بە چاچی لە قەڵەم دەدات و ڕەزامەندی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری گەورەترین بەڵگەیە کە مسلمانان لەبەر خاتری ئەو هەمووە چاچی و زۆرەی سدیق بووە کە هەڵیان بژاردووە و لە هیچ کەسێکی تردا نەبووە و ئەوەش بەڵگەیە لەسەر ئەوەی مافێکی سروشتی خۆی بووە بۆیە هیچ پێویستی بەوە نەکردووە کە دەقێکی ئاەتیان فەرموودا ڕاستەوخۆ دیاری بکرابە. خاڵی هەشتم بوونی هاودەنگ لەسەر خەلافەتی ئەبوبەکر ئازیزەکانم. ئەهلی سوننە و جەماعە بەگشتی لەسەر ئەوەن کە شایانترین کەس بە جێگیری پێغەمبەری خوا دوای مردنی ئەبوبەکری سدیقە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەمەش لەبەر پیاوچاکی و پێشینەیی و پێشخستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی لە پێشنوێژیکردن لە ناو هەموو هاوڵاندا و هاوڵانیش چاک تێگەیشتن مەبەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوەی کە لە ناو هەموویاندا ئەوی هەڵبژارد بۆ پێشنوێژی ئەوانیش بۆ خەلافەت هەڵیان بژارد و شوێنی کەوتن. خۆشەویستەکانم، یەک کەس لە هاوڵان ناڕەزان نەبوو وەخوای گەورەش ئومەتی ئیسلام لەسەر گومڕایی هەرگیز کۆ ناکاتەوە و بە خۆشی خۆیان بەیعەتیان پێدا و لە هەموو دڵیانەوە گوێڕایەڵی بوون و کەسیش خۆی لەو بە پێشتر نەزانی. پرسیاریان لە سەعیدی کوڕی زەید کرد کەی ئەبوبەکر هەڵبژێردرا بە خەلیفە؟ وتی ئەو ڕۆژەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆچی دوایی کرد و هاوڵان پێیان خۆش نەبوو بۆ چەند کاتێکیش بێ کۆمەڵ و بێسەرکردە نەبن. هەندێک لە زانایان و هەڵگرانی مەشخەڵی زانست لە پیاوانی بڕواپێکرا و بوونی هاودەنجی هاوڵان واتە ئیجماعی سەحابە باز دەکەن و کەسانی دوای ئەوانیش لە ئەهلی سوننە و جەماعەت لەسەر ئەوە هاودەنگن کە ئەبوبەکر لە هەموو ئومەتی ئیسلام شایانتر بووە بۆ خەلافەت و جێگرتنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەمەش هەندێک لە وتەی ئەو زانایانەیە کە باس لەو بارەیەوە دەکا. خەتیبی بەغدادی ڕەحمەتی خوای لەسەر بێ دەڵێ کۆچەریەکان و پشتیوانان سەرجەم بە خەلافەتی ئەبوبەکر ڕازی بوون و پێیان گوت ئەی خەلیفەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. کەسیش دوای ئەو پێی نەوتراوە خەلیفە. دەڵێن کاتێک پێغەمبەری خوا درود و سڵاوی خوای لەسەر بێت لە دنیا دەرچوو 3000 کەسی بەجێهێشت کە هەمویان بە ئەبوبەکریان دەگوت ئەی جێنشینی پێغەمبەری خوا و لێشی ڕازی بوون. ئەبولحەسەنی ئەشعەری دەڵێ خوای گەورە وەسف و سەنای کۆچەریان و پشتیوانانی کردووە و لە زۆر جێگای قورئاندا ناویانی بە چاکە هێناوە و سەناخوانی ئەو کەسانەیە کە لە پەیمانی ڕیضواندا بەشداریان کردووە وەک دەفەرموێ لەقەد ڕەضی الله عن المؤمنین إذ يبايعونك تحت الشجرة واتە خوا لەسەر هەموو ئەو کەسانە ڕازی بوو کە لە ژێر درەختەکەدا دەستیان خستە ناو دەستت پەیمانیان پێدای. دەی هەموو ئەو کەسانە کە خوا ئاوا بە چاکە و سەناخوانی باسییان دەکات هاودەنگ بوون لەسەر ئیمامەتی ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و ناویان نا خەلیفەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بەیعەتیان پێدا و گوێڕایەڵی بوون و دانیان بە شایستیەکەیدا ناکە لە هەمویان چاکترە و لەو لایەنانەوە کە دەبێت لە ئیمامدا هەبێت وەک زانایی و دنیانەویستی و ڕاو بۆچوونی بەهێز بێت و ڕامیاری ئومەت بێت و هەتا دوایی. عەبدوڵای جوەینی دەڵێت پێشەوایەتی ئەبوبەکر بە کۆی دەنجی هەموو هاوڵان بوو. ئەوەی کە لە هەندێک لە ڕافزیەکانی شیعە هەڵدەوەرن و دەڵێن عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە توندی نەیاری ئاشکرای کردووە بەیعەتی نەداوە درۆیەکی ئاشکرایە. بەڵێ عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەو کاتەدا لە سەقیفە نەبوو لە تاو خەفەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری خۆی هەڵگرتە بوو بەڵام پاشان لە ڕاپرسی و بەیعەتداندا لە بەیعەتدانە جەماوەریەکەدا بەشداری کرد و پەیمانیدا بە ئەبوبەکر بە بەرچاوی هەموو خەڵکەوە. شێخ ئەبوبەکری باقلانی دەربارەی ئەوەی کە هاوڵان هەر هەمویان بە کۆدەنجی بە خەلافەتی ئەبوبەکر ڕازی بوون ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و ئەبوبەکر گوێڕایەڵی و پێشەوایەتی و ملشۆڕی فەرمانەکانیان دەربڕی تەنانەت ئەمیر المؤمنین عەلی کوڕی ئەبوو تالیب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وەڵامی ئەبوبەکری دایەوە کە لە پەیمانە ئاشکراکەدا وتی من لابەرن لە خەلیفاتی چونکە من باشترین کەستان نیم. وتی نەخێر هەرگیز لاد نابین و ناژبێت لابچی. پێغەمبەری خوا لە ئیش و کاری ئایندا
پێشی خستی دەی ئایا ئێمە بۆ ئیش و کاری دنیایی ڕازی نەبین پێت مەبەستی لەوە بوو کاتی خۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جێی خۆی کردی بە پێشنوێژی مسلمانان و خۆشی ئامادە بوو و لە کاری حەجیشدا سەرگەورەی پێسپاردیت بەسەرمانەوە ئەبوبەکر چاکترین کەسی ئیسلام بوو باوەڕشی لە هەمووانیان قرس و پتەوتر بوو و لەوان تێگەیشتوتر و زاناتر بوو. خۆشەویستەکانم با باسێک لە پلە و پایەی خەلیفە و خەلیفایەتی بکەین. جێنیشینی ئیسلام ڕێبازێک کە ئومەتی ئیسلام بۆ خۆی هەڵی بژاردووە هەموو لەسەر ئەو ڕێگایە کۆبوونەتەوە وەکو شێوازێکی حکومڕانی بۆ بەڕێوەبردنی کارەکان و بەدیهێنانی بەرژەوەندیەکانی یاسای جێنشینی لەو کاتەدا هاتەکایەوە کە پێویستی کرد بە یاسایەکی لەو شێوەیە هەستن قەناعەتیان بە چاچیەکەی کرد پاشانیش بۆیە مسلمانان پەلەیان کرد لە دانانی جێنشین بۆ پێغەمبەرەکان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئیمام ئەبولحەسەنی ماوەردی دەڵێ گەورەی خوا لەوەدا بوو کە پیاوێکی وای هەڵخست شوێنی پێغەمبەرەکەی بگرێتەوە و گەلی مسلمانی لەسەری پێک بێن و کاروباری سیاسی درایە دەست تا ئیشەکان بە جوانی بەڕێوە بەرێت لەژێر ڕۆشنایی ئاینێکی ڕەوا خەڵکیش لەسەر ڕایەکی وەرگیرا و کۆکاتەوە تاوای لێهات جێنشینی بوو بە بنەمایەکی سەرەکی و کاروباری لە وڵاتی لەسەردام مزرا و بەرژەوەندی گشتی لەسەر ڕێکخرا و کاروبارەکانی گشتی لەسەر بەرقەرار بوو لەوێشەوە دیاریکردنی فەرمانڕەواییە تایبەتیەکان هاتەکایەوە. ئومەتی ئیسلامی دەبوو ڕوبەڕووی ناڕەحەتی و تاڵاوی زۆر ببوایەوە پاش کۆچی دوایی پێغەمبەری خوا بۆ حزوری پەروەردگار و دەبوایە زۆر بە ژیرانە و خێرا کارەکانی یەکلایی بکردایەتەوە بواری نەدابایە کە دووبەرەچی و لەدبوون کە گومانی خراپی دەبردە دڵی کەسەکانەوە یان لاوەزکردن و داڕمان ڕوو لە ئەو وڵاتە بکات کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مشەقەت و ناڕەحەتی و بە ئێش و ئازار بنیادی نابوو. زانانی ئیسلام دەربارەی بنەماکانی خلافەتی ئیسلامی گوتویانە ڕاوێژ و بەیعەتدان کە دوو بنچینەن و لە قورئاندا ئاماژەیان بۆ کراوە وشەی خلافە هەندێک جار بە مانای ئیمارەت یان ئیمامەت دێت و هەموو مسلمانان لەسەر ئەوەن کە بوونی خەلیفە واجب و پێویستە و دیاریکردنی خەلیفە فەرزە لەسەر مسلمانان کە بتوانێت چاودێری کاروبارەکانی میلەت بکا و حدود و یاساکانی شەرع بەرپا بکات و کۆشش بکات لە پێناو بڵاوکردنەوەی بانگەوازدا و پاراستنی ئاین و گەل و جیهاد و هەستێت بە جێبەجێکردنی شەریعەت و پاراستنی مافی تاکەکان و نەهێشتنی ستەم و هێنانەدی پێداویستەکانی هەموو تاکەکانی کۆمەلگا ئەمەش بە ئاەتی قورئان و سنەتی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم و هاودەنجی زانایان واتە ئیجماع. خوای گەورە دەفەرمێ يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم واتای باوەڕداران گوێڕاڵی خوا و پێغەمبەر و کاربەدەستەکانتان بکەن. لە شوێنێکی تردا دەفەرمێ یا داود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله إن الذين يضلون عن سبيل الله لهم عذاب شديد بما نسوا يوم الحساب. واتا أي داود إما تومان كردو بزيانشين لسرزويدا تاب راسي حكم كيد لناو خلشي داو شوين آرزوكان نكويد چۆن ئەوانەی شوێن هەوا و ئارەزوەکانیان دەکەون ڕێگای خوا گوم دەکەن و ئەوانەشی ڕێگای خۆیان ون کردووە سزای سەختیان بۆ هەیە چونکە ڕۆژی قیامەتیان فەرامۆش کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەوەی خۆی لە گوێڕایەڵی ئەمیر مەرەخەس بکات ڕۆژی دوایی لە لای خوای گەورە بەڵگەی ڕزگاری پێ نییە و ئەو کەسەی بمرێت و بەبێ بەیعەتدان بە خەلیفەی مسلمانان ئەوە بە نەفامی مردووە. بەڵام بۆ مەسەلەی هاودەنجی لەسەر پێویستی بوونی خەلیفە ئەوە بوو کە هاوڵان نەیانێش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بنێژرێت هەتا کۆبوونەوە لەسەر دیاریکردنی ئیمام یان خەلیفە. و ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هۆی قبوڵکردنی خەلیفایەتی دەجێڕێتەوە بۆ ترسان لە هەڵگیرسانی ئاشوب ئەگەر مسلمانان پێشەوایەک بۆ خۆیان دیاری نەکەن. شارستانی لەسەر ئەوەیە دەڵێ نە بەدڵی ئەبوبەکر و نە بەدڵی هیچ کەسێکدا هاتووە کە قەید ناکات سەر زەوی بێ پێشەوا بێت. بەمەدا دەردەکەوێت کە هاوڵان کە جیلی یەکەمی ئەم ئیسلامە لەسەر ئەوە کۆک بوون کە دەبێت ئیمام هەبێت ئەوەش کە بەو کۆدەنجەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە بوونی خەلیفە و ئیمام واجب و پێویستە. ئەوەش کە داغ لە دڵانی ئیسم ڕەوازی پێدەدەن و بڵاوی دەکەنەوە کە گوایە خەڵکی لە پێناو بەدەستێنانی پلە و پایە و دەسەڵاتی ناشتنی پێغەمبەریان لەبیر چۆیەوە
ئەمە و ئیبن خەلدونیش پێناسەی خلافە دەکات و دەڵێ هەڵگرتنی هەموو شتێکە و لەژێر ڕۆشنایی تێڕوانینەکانی شەرعدایە لە پاراستنی بەرژەوەندیەکانی دنیا و ئاخیرەتە، چونکە هەموو شتێکی دنیا لە لای خوا پەیوەندە بە بەرژەوەندی قیامەتەوە لە ڕاستیدا جێنشینی خاوەن شەرع کە خوا و پێغەمبەرەکەیەتی صلى الله عليه وسلم لە پێناو پاراستنی ئاینی ئیسلام و بەڕێوەبردنی کاروبارەکانی دنیادا پێی. ئەبولحەسەنی نەدەوی دەربارەی مەرج و پێداویستیەکانی خلافەت قسە دەکات و بە کۆمەڵێک بەڵگە لە ناو ژیاننامەی ئەبوبەکردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەری دەهێنێت کە هەموو مەرجەکانی خلافەتی تێدا بووە، دەی ئێمەش بە کورتی لەسەر ئەو مەرجانت دەدوێین بەبێ باسی نمونەی ژیانی، چونکە لە ناو دووتوێی ئەم بەرنامەیەدا هەموو باس کراوە و گرنگترینی ئەو مەرجانەش دەکرێت بڵین ئەمانن. یەکەم بەوە جیا دەکرێتەوە کە بە درێژایی ژیانی جێگای متمانەی پێغەمبەری خوا بووە و شاهدیشی بۆ داوە، وەک لە ژیانیدا کردوویەتی بەجێنشینی خۆی لە هەندێک پایی سەرەکی ئیسلامدا وەکو نوێژ و حەج و لە کارە گرنگەکاندا و هاوڕێتیکردنی لە بۆنە و جێگا پڕمەترسیەکاندا کە کەس بە هاوڕێ ناگیرێت لەو حاڵەتانەدا مەگەر کەسێکی زۆر جێگەی متمانە و بتوانرێت بە تەواوەتی پشتی پێ ببەسترێت. خاڵێکی تر خۆشەویستانم کە ئەبوبەکر ئەوەندە شیرن بووە، ئەوەندە لە دڵی پێغەمبەردا صلی الله عليه وسلم جێخۆی کردوتەوە. ئەبوبەکر بەوە لە هاوڕێیەتی جیا دەکرێتەوە کە خۆگر و دڵقایم بۆ لە بەردەم ڕێهێڵە و گەردەلوولێکدا کە خەریک بۆ ئاین لە بناغە بێنێت و لە ڕیشە دەریپێنێت و هەموو هەوڵەکانی خاوەن پەیام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێهیوا بێت، خەریک و کەسانێک کە باوەڕی پتە و هاوڕێیەتی و دوور و درێژیان هەبوو دڵیان دەربێت، بەڵام ئەو وەک شێوە سەرکەشەکان خۆی گرت و زەڕێک نەلەخشا، توانی ڕۆڵی جێنشینی پێغەمبەران ببینێت بە ڕازگۆیی دامەزراویەوە، پەردە لەسەر چاوەکان لابات و تۆز و گەردی سەر کاکڵەی ئاین و بیر و باوەڕە ڕاست و دروستەکەی لا ببات. خاڵێکی تر ئەبوبەکر بەوەش زیاد دەکرێتەوە لە هاوڵانی کە تێگەیشتنێکی قوڵ و دووری هەبوو بۆ ئیسلام و ژیانی لە خزمەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بە هەموو شێوە و ڕەنجێکەوە لە کاتی ئاشتی و لە کاتی جەنگدا و لە کاتی ترس و لە کاتی دڵنیاییدا، لە تەنیایی و لە ناو کۆمەڵدا و لە خۆشی و لە ناخۆشیدا. خاڵێکی تر بەوەش زیاد دەکرێتەوە کە زۆر مەبەستی بۆ ئیسلام وەک سەرچاوە ڕۆشنەکەی خۆی بمێنێتەوە، وەک چۆن لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ئەم غیرەیەشی بۆ دین لە غیرەی پیاوانێک زیاترە کە لە ناموس و کەرامەتی خزانەکانیان کچ و دایک و خوشکەکانیاندا بن، و نەترس و نەتەماداری و نەتەویل و نەپێناخۆشبوونی کەسانێکی نزیک و خۆشەویستی نەیانتوانیوە لە جۆش و خرۆشی بۆ دین لای بدەن. ئازیزەکانم، ئەبوبەکر زۆر ورد بووە و زۆریش سوور بووە لەسەرەوەی کە حەز و ئاواتەکانی پێغەمبەری خوا بێنێتە دی. پاش وەفاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەبوبەکر بەموو لەوە لای نەداوە کە کەسی تر نەیتوانیوە لای بدات و لە لۆمەی لۆمەکارانیش نەترساوە. هەروەها بەوەش جیا دەکرێتەوە کە دنیا نەویست بۆ و حەزی بە ڕابواردنی دنیا نەکردووە بە شێوەیەک کە کەسی پێ نەگەیشتووە مەگەر پێشەوا و ڕێنماکارەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز نەهاتۆ بە خەیاڵیدا گرتنە دەستی خلافەت و وڵات بەڕێوەبردن و گەورەکردنی لە بەرژەوەندی هۆز و بنەماڵەکەی بێ، هەروەک چۆن دەسەڵاتدار حکومڕایانی ناوچەکە دەیان کرد کە فارس و ڕۆمەکان بوون لەو کاتەدا و هەموو خزم و کەس و کارە نزیکەکانی خۆیان لە کۆشک و دەسەڵاتدا کۆ دەکردەوە. ئەم ڕەوشتە بەرز و مەرجە پێویستانە هەمووی لە گەورەمان ئەبوبەکر هاتە دی، هەروەک لە ژیانی پێغەمبەردا و لە دوای کۆچی پێغەمبەری ژواتە خلافەت و تا مردن هەر بەو جۆرە ژیاوە بە جۆرێک کە کەس ناتوانێت گومان یان ملە جەڕی لە ڕاستی ئەم مەسەلەیەدا بکات، چونکە لە ڕێگای بەڵگەی حاشا هەڵنەگرەوە بە تەواتر پێمان گەیشتووە. ئەمەش ئەهلی حەل و عەقد لە قسە ڕۆیشتووە گەورە پیاوان لە سەقیفەی بەنی ساعیدەدا بەیعەتیان پێدا، بە تایبەتی و لە ڕۆژی داهاتووشدا بەیعەتی گشتی پێدرا لە مزگەوتەکەی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. ئەوەی لە سەقیفەدا ڕوویدا کۆمەڵێک بنەمای جێگیر کرد، لەوانەش یەکەم سەرکردایەتی کردنی ئومەتی ئیسلام بە ڕەزامەندی و هەڵبژاردن نەبێت نابێت. دوو، بەیعەتدان یەکێک لە بنچینەکانی هەڵبژاردن و شەرعیەت پێدانی سەرکردە. سێ، نابێت خلافەت وەربگیرێت مەگەر کەسانێکی زۆر دیندار و شایستە نەبن بۆ بەڕێوەبردنی.
خاڵێکی تر هەڵبژارنی خەلیفە دەبێت لەسەر بنەمای ئیسلام و کەسایەتی و ڕەوشتی بێت و مەسەلەی خەلافەت لە ڕێگای پشتاوپشت و خێڵەکایەتیەوە نابێت. ناوهێنانی قوڕیش لە سەقیفەی بەنی ساعیدەدا لەبەر ئەوە بوو کە واقیعێکی ئەو سەردەمە بوو دەبوایە کاری لەگەڵدا بکردرابایە و بە زۆر شتی هاوێنەی ئیشکراوە کە مادام دژ و پێچەوانە نیە لەگەڵ بنەماکانی ئیسلامدا و ئەو گفتوگوانەی لە سەقیفەی بەنی ساعیدەدا ڕوویدا لەسەر بنەمای دەروونسافی و ئاسایشی دەرونی بەرپابوو لە ناو مسلمانەکاندا و دوور بوو لە هەموو هەلەج و مەلەج و بە درۆخستنەوە و پیلانجێڕان و پەیمان شکاندن بەڵکو و ملکەچکردن بوو بۆ دەقە شەرعیەکان بە جۆرێک لە گفتوگۆکاندا سەرکەوتن بۆ کەس نەبوو بەڵکو دانان بوو بە دەقە شەرعیەکاندا. دکتۆر تۆفیق شاوی هەندێک بەڵگە بە نمونە دەهێنێتەوە لەسەر ڕاوێژی گشتی لە سەردەمی خەلیفە ڕاشیدیەکاندا لە سەقیفەی بەنی ساعیدەدا. ئەو دەڵێ یەکەم بڕیاری ڕۆژی سەقیفە ئەوەی سەلمان کە یاسای حکومڕانی و دەستوری وڵات لە ڕێگای ڕاوێژ و شوراوە دەبێت و جێبەجێکردنی فەرمانی قورئانی پیرۆزە کە فەرمان بە شورا دەدات. هەر لەبەر ئەوەش بووە کە ئەم بنەمایە جێگای یەکدەنجیان بووە و پاڵپشتی ئەم یەکدەنجە دەقە قورئانیەکان بوو کە شورایان بە پێویست و فەرز داناوە. خۆشەویستەکانم بەواتایەکی تر ئەم یەکدەنجە بنەمایەکی بنەڕەتی شەرعی جێگیری کرد کە دەری خست کە یاسای حکومڕانی لە ئیسلامدا لەسەر بناغەی پرس و ڕاوێژی کارپێکرا و داڕێژراوە. ئەمەش یەکەمین بنەمایەکی دەستوری بووە کە بە کۆی دەنگ لەسەری پێک بێن پاش وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پاشانیش ئەم یەکدەنجێ و پشتگیر و جێبەجێکاری دەقەکانی قورئان و فەرموودە بوو کە شورایان بە واجب داناوە. هەروەها لە ڕۆژی سەقیفەی بەنی ساعیدەدا بڕیاری ئەوە درا کە هەڵبژاردننی خەلیفە و دیاریکردنی سنووری کارەکانی دەبێت لە ڕێگای شوراوە بێت واتا بەیعەت پێدانی سربەست کە مافی ئەوەی پێ ببەخشێت کە سەرۆکاتی وڵات کات بە چەند مەرج و بەندێک لەسەر ئەو بنەمایە کە خەڵکەکە مەبەستیانە دەنجی خۆیان داوە و ئەمەش دووەمینی بنەمای دەستوری بوو کە بە کۆی دەنگ جێگیر بوو. ئەوەش بڕیارێکی هەمەجی بوو وەک بڕیارەکەی پێشوو. وەک کارکردنێک لەسەر ئەو دوو بنەمایی پێشوو ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەڵبژێردرا تا ببێتە یەکەمین خەلیفەی دەوڵەتی ئیسلامی. ئەو دەوڵەتەی بە ئارەق و خوێنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە یارە ئازیز و خۆشەویستەکانی گەشەی کرد و نەشر و نمای کرد و پێگەیشت. ئەم مافەی بۆ یەکلایی نەبوویەوە تا لە ڕۆژی داهاتووشدا و لە دەنگدانی گشتی بەیعەت العامەدا جێگیر کراوە تا ڕەزامەندی جەماوەری مسلمانان لە مزگەوتەکەی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم پاشان قبولکردنی لەسەر ئەو مەرجانەی لە وتارەکەیدا باسی کرد. خۆشەویستانم ئینشاءالله لە ئاڵلقەکانی داهاتووشدا دێنە سەر باسی وتارەکەی ئەبوو بەکر کاتێک کە وتارەکەی پێشکەش بە خەڵکی مەدینە و ئامادەبوانی ناو مزگەوتەکەی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم. لە ئەڵلقەی ئەم بۆدا باسی دەنگدانی گشتی و بەڕێوەبردننی کاروباری ناوخۆی مسلمانان دەکەین. یەکەم دەنگدانی گشتی واتە بەیعەتی عامە. دوای ئەوەی لە دەنگدانی تایبەتی و نهێنیدا لە سەقیفەی بەنی ساعیدەدا ئەبوو بەکر بە خەلیفە هەڵبژێردرا. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەڵوێستێکی نواند لە ڕۆژی داهاتوودا دەربارەی پشتگیریکردن لەو هەڵبژارنەی ئەبوو بەکر کرا کاتێک سەرجەم مسلمانان کۆبوونەوە بۆ دەنگدانی گشتی. ئەنەسی کوڕی مالیک دەڵێ پاش ئەوەی ئەبوو بەکر لە سەقیفەدا هەڵبژێردرا و لە ڕۆژی داهاتوودا ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەسەر مینبەرەکەدا دانیشت بوو. عومەر هەستایە سەر پێش ئەبوو بەکر دەستی کرد بە وتاردان و پاش سوپاسکردنی خوای گەورە بەو جۆرەی شایانی بوو وتی من دوێنێ شتێکم عەرزی ئێوە کرد کە لە ڕاستیدا لە قورئاندا ئایەتی لەسەر نییە و هەروەک وەسیەتی پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم نەبوو. هەرچەندە من وام ئەزانی پێغەمبەری خوا لە ژیاندا ئەمەمان بۆ دیاری دەکات. خوای گەورە کتێبەکەی خۆی لە ناوتاندا جێهێشتووە کە بەهۆیەوە ڕێنمایی کردووە و پێغەمبەرەکەشی بوو صلی الله عليه وسلم. ئەگەر دەستی پێوە بگرن خوا ڕێنماییتان دەکات هەروەک ڕێنمایی پێغەمبەرەکەی کرد. خوا کۆدەنجی کردوون لەسەر چاکترین کەستان هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دووەم کەسەکەی ناو ئەشکەوتەکە و دەی هەستن دەنجی خۆتانی پێ بدەن و خەڵکەکەش هەموو هەستان و بەیعەتیان پێدا و پاش بەیعەتی سەقیفە. پاشان ئەبوو بەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەستایەوە سەر پێ و پاش ئەوەی سوپاس و حەمد و سەنای خوای کرد بەو شێوەی کە شایانیەتی لە پاشانداوتی وا بووم بە برا گەورەتان و لە کەسیشتان باشتر نیم. ئەگەر باشم کرد کۆمەچیم بکەن ئەگەر خراپم کرد ڕاستم کەنەوە.
ڕازگۆیی ڕاستپاردەیە، درۆکردنیش ناپاچیە. لە لای من لاوازتان بەهێزتانە ئینشاءالله تۆڵەی بۆ دەکەمەوە و بەهێزیشتان لاوازە لەلام تا ئینشاءالله تۆڵەی لێدەسەنم. و هیچ گەلێک جیهاد و گیان فیدایی لە پێناوی خوادا واز لێ ناهێنێت مەگەر خوا سەرشۆڕیان دەکا و بەدڕەوشتیش لە ناو هەر گەلێکدا ئاشکرا ببێت خوای گەورە بەڵای سەرتاسەرتان بۆ دەنێرێت. تا گوێڕایەڵی خودام گوێڕایەڵم بن، ئەگەر سەرپێچیم کرد بۆتان نییە بە گوێم بکەن، دەیفەرمون هەستن بۆ نوێژەکانتان ڕەحمەتی خواتان لێبێ. عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو ڕۆژە بە ئەبوبەکری وت سەرکەوە سەر مینبەرەکە، ئەوەندە پێی وتەوە هەتا سەرکەوتە سەر مینبەرەکە و خەڵکەکەش بەیعەتیان پێدا. ئازیزانم، ئەم وتارە جوانەی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ کورتیەکەشیدا بە چاوی وتارە ئیسلامیەکان مەزەندە دەکرێت. تێیدا ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بنەماکانی داد و بەزەی نواندنی دەسەڵاتداری دیاری کردووە بەرامبەر بەژێردەستەکان. تیشکی خستە سەر ئەوەی کە گوێڕایەڵی کاربەدەستان پابەندە بە گوێڕایەڵی خوای گەورە و پێغەمبەرەکەیەتی. جیهادی لە پێناو بەرزی وشەی ئەڵڵاهو ئەکبەر دووپات کردەوە و گرنگیەکەی ڕوون کردەوە کە سەربەرزی ئومەتی تێدایە. باسی دوورکەوتنەوەی کرد لە خراپەکاری، گرنگیەکەشی بەوە وابەستە کرد کە پاراستنی کۆمەڵگەی تێدایە لە فەوتان و تێدا چوون. لەو وتارە و لەو ڕووداوانەشی کە دوای کۆچی دوایی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم ڕوویدا، لێکۆڵەرەوان ئەتوانن ڕواڵەتی یاسای حکومڕانیان بۆ دەربکەوێت لە سەردەمی خەلافەتی ڕاشیدەدا. گرنگترین نیشان یەکەم زاراوەی بەیعەت. زانایان پێناسەی بەیعەتیان کردووە بە وشەی جیاجیا، لەوانە پێناسەکەی ئیبن خەلدون کە دەڵێ پەیماندانە بەدەسەڵاتداران بە گوێڕایەڵیکردنیان، و هەندێکی تر وا پێناسەی دەکەن بەیعەتدانە لەسەر پابەندبوون لەسەر ئیسلامەتی. هەروەها پێناسەش کراوە بەوەی کە بەڵێندان و پەیمان بەستن و گرێبەستیەکە لەسەر زیندووکردنەوەی هەموو ئەو شتانی قورئان و سونەت بە زیندوو ڕایان گرتبوو، بەرپاکردنی هەموو ئەو شتانەی ئەوان بەرپایان کردبوو. مسلمانان هەر کاتێک بەیعەتیان بە ئەمیر بدابایە دەستیان دەخستە ناو دەستی و وەک دووباتکردنەوەیەکی بەڵێن و ملکەچیە، وەک هاوشێوەی کڕین و فرۆشتن و بەم کردارەش دەڵێن بەیعەتدان. لە بەیعەتدانەکەی گەلی مسلمانەوە لە سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوە فێر دەبین کە دەسەڵاتدار لە دەوڵەتی ئیسلامیدا هەر کە گەیشتە سەر کورسی حکم لە لاڕێگەی ئەهلی حەل و عەقدەوە کە زانایان و سیاسەتداران و ڕیشسپیانی ئومەت و پاشان خەڵکانی تریش بە گشتی دەنجی خۆیان پێدا و مەرجەکانی تێدا هاتە دی، ئەو کاتە پێویستە و واجبە لەسەر سەرجەم مسلمانان بەیعەتی پێ بدەن و لەسەری پێک بێن و پشتی بگرن و دژی ئەو کەسانەی لە دژی دەوەسن. ئەمەش لەبەر یەکڕیزی گەل و ڕاوەستانی بنیاتی ئومەتە دژی دوژمنانی دەوڵەتی ئیسلامی چ لە ناوخۆی بن یاخود لە دەرەچی. ئازیزانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من مات وليس في عنقه بيعة مات ميتة جاهلية. واتە هەر کەسێک بمرێت و بەیعەتی بە کەس نەدابێت ئەوە بە شێوازی نەفامی دەمرێت. لەم فەرمودەیەدا هانی تێدایە بۆ بەیعەتدان و هەڕەشەشی تێدایە لەسەر واسێنانی. ئەوەی بمرێت و دەنجی خۆی بە کەس نەدابێت ئەوە لەسەر گومڕایی دەژیت و بە گومڕاییش دەمرێت. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جێگەیەکی تردا دەفەرمێ هەر کەسێک بەیعەتی بە ئیمامێکدا و دەستی خستە ناو دەستی و دڵی خۆی پێشکەش کرد با چەندێک بۆی دەکرێت بە گوێی بکات. ئەگەر کەسێکی تر هات و شانەخڕەی ئیمامەتی کرد لەگەڵیدا ئەوا بدات لە ملی ئەمەی دوایی. سەیرەکە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمانی کوشتنی ئەو کەسەی داوە کە لەسەر کردەی مسلمانان هەڵدەگەڕێتەوە. ئەمەش بەڵگەیە لەسەر نادروستی ئەو کردەوەیە، چونکە داوای بەیعەتێکی تر دەکات پاش بەیعەتەکەی یەکەم کە فەرزە و پێویستە لەسەر مسلمانان. ئەم بەیعەتەش لە پایتەختی ئیسلامدا بۆ ئیمام ئەنجام دەدرێت و دەبێتە خەلیفە، بەڵام لە هەرێمەکاندا ئیمام دیاری دەکات و یان جێگیرەکانی ئیمام دیاری دەکەن. هەروەک چۆن لە بەیعەتەکەی سەدیقدا ڕوویدا شاری مەکە و تایف جێگری خەلیفە ئەمیری بۆ دیاریکردن، ئەوانەی ئیمام یان خەلیفە بۆ مسلمانان دیاری دەکەن پێیان دەڵێن ئەهلی حەل و عەقد، واتا کەسانی قسە ڕۆیشت و لە زاناکانی ئیسلام و سەرکردە سیاسیەکان و ئەنجومەنی شورا و ئەمیری شارەکان. ئیتر خەڵکانی گشتی دەتوانن بێنە ژێر ڕکێفی بەیعەتەکەی ئیمامەوە و ڕێگریەکیش نییە ئەگەر بیانەوێت بە خۆشیان دەنگ بدەن. و هەندێک لە زانایان دەڵێن دەبێت بەیعەتی گشتیش بدرێت بە خەلیفە،
بە بەڵگەی ئەوەی کە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاری خەلافەتی وەرنەگرت تا خەڵکانی گشتیش دەنجیان بۆ نەدا. بەیعەت بەم مانایە تایبەتی کە بۆ ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێدرا تایبەتە بە خەلیفە و لە دەوڵەتی ئیسلامیدا و نادرێت بە کەسانی تایبەت ئیتر لەژێر سایەی دەوڵەتی ئیسلامیدا بێت یان لە کاتی نەبوونی دەوڵەتی ئیسلامیدا بێت، چونکە ئەم بەیعەتە کۆمەڵێک حکم و شتی بە دوادا دێ. بیسەرانی خۆشەویست، پوختەی ئەم وتانە ئەوەیە بەیعەت بە مانا تایبەتیەکەی واتە ملکەچی و گوێڕایەڵی و دۆستایەتی خۆت بۆ خەلیفە دەردەخات بەرامبەر بەوەی کە ئەویش حکم بە قورئان بکات کە لە ناوکرۆک و لە ژێرەوە گرێبەستێکە لە نێوان دوو لایەندا. ئیمام لایەنی یەکەمە لەلایەکەوە، ئومەتی ئیسلامیش لایەنی دۆمە لە لایەکی ترەوە. ئیمام دەنجی پێدەدرێت بەرامبەر بەوەی کە حکم بە فەرمانەکانی قورئان و سونەت بکات و ملکەتی تەواوی شەریعەتی ئیسلام بێت بە بیر و باوەڕ، شەریعەت و یاسای ژیان و ئومەتیش لە بەرامبەردا بەڵێنی ئەوە دەدات کە ملکەت و گوێڕایەڵ و جێبەجێکار بێت بۆ ئەو ئیمامە لە سنووری شەرعدا. بەیعەت یەکێکە لە تایبەتمەندیەکانی یاسای حکومڕانی ئیسلامی و لەو بوارەدا تاکانە یاسایە لە ناو هەموو یاساکانی کۆن و نوێدا. مانای وایە ئیمامیش و ئومەتیش دەبێت وابەستە و پابەندن بە هەموو فەرمانەکانی ئیسلامەوە. بۆ کەسیان نییە چ حاکم بێت یان ئەهلی حەل و عەقد کە لە سنووری شەریعەتی ئیسلام بڕۆنە دەرەوە، یان کۆمەڵە یاسایەکدا بنێن کە پێچەوانەی قورئان و سونەت بێ یان پێچەوانەی بنەماگشتیەکانی شەریعەت بێ. ئەو کردەوەیەش بە لە ئیسلام دەرچووندا دەندرێت و بەڵکو بە ئاشکرا بانگەشەی دەنگە دژی یاسای دەوڵەتی ئیسلامی، بەڵکو لەوەش دوورتر قورئانی پیرۆز بە دوور لە ئیمان و بێباوەڕ ناویان دەبات. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجد في أنفسهم حرجا مما قضيت ويسلم تسليما. سورة نساء آية 65. بەمانای سوێن بەخوای تو ئەی محەممەد باوەڕیان نەهێناوە تا تۆ نەکەن بە حەکەم لە هەموو کێشەیەکدا لە ناویاندا ڕوو ئەدات و پاشانش ئەگەر ڕازیش نەبن بە حکومڕانیەکەت و ملکەتی نەبن بە تەواوەتی. ئەمەیە تێگەیشتن لە زاراوەی بەیعەت لە سەردەمی خەلیفەی یەکەمی ئیسلامدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. خاڵێکی تر ئازیزانم، سەرچاوەی یاسادانان لە دەوڵەتی سدیقدا ئەبوو بەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە خەڵکەکەی گوت بەگوێم بکەن تا بەگوێی خوا و پێغەمبەرەکەی دەکەم و ئەگەر سەرپێچی خوا و پێغەمبەرەکەیم کرد گوێڕایەڵیکردنم لەسەرتان پێویست نییە. کەواتە سەرچاوەکانی یاسادانان لە لای ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەمانن. یەکەم قورئانی پیرۆز، خوای گەورە دەفەرمێ إنا أنزلنا إليك الكتاب بالحق لتحكم بين الناس بما أراك الله ولا تكن للخائنين خصيما. قورئان سەرچاوەی یەکەمە کە هەموو حکمێکی شەرعیان لەخۆ گرتووە لە ئیش و کارەکانی ژیاندا، هەروەک کۆمەڵێک بنەما و ئەحکامی یەکلاکەرەوەی لەخۆ گرتووە کە هەموو بەشێک بە بەشەکانی ژیان چاکسازی دەکات. وە قورئانی پیرۆز هەموو پێداویستیەکانی دروستکردنی دەوڵەتی بۆ مسلمانان ڕوون کردوێتەوە. دووەم سونەتی پاک و خاوێن و بێگەردی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەرچاوەی دووەم ئەژمار دەکرێت کە دەستوری ئیسلام پێک دەهێنێت لەو ڕوانگە پاکەوە شێوازی پراکتیزەکردن و جێبەجێکردنی فەرمانەکانی قورئان. ئەو دەوڵەتەی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دایمەزران شەریعەت تێیدا سەروەر بووە، فەرمانڕەوایی شەریعەتی ئیسلام لە سەروی هەموو یاسا و یاسادارانێکەوە بوو. وێنەیەکی پڕشنگداری دەوڵەتی ئیسلامی نیشان دەدات کە شەریعەت باڵا دەست بوو کە تێیدا هەموو دەستگاکانی ژێرباری شەریعەت بوون و حکمیش تێیدا پابەندی شەریعەت بوو بەبێ دواکەوتن و پێشکەوتن لێی. دەوڵەتی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو دەوڵەتە بوو کۆمەڵگەیەکیش هاوەڵان شەریعەتی سەروەری هەمووانە، فەرمانڕەوا و ژێردەستە پێکەوە گوێڕایەڵی شەریعەت بوون. هەر لەبەر ئەوە بوو کە ئەبوو بەکر گوێڕایەڵی هاوڵانی بۆی بەستەوە بە ئەندازەی گوێڕایەڵی ئەم بۆ خوا و پێغەمبەرەکەی، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا طاعة في معصية الخالق إنما الطاعة في المعروف. واتا گوێڕایەڵی نییە لە سەرپێچیدا بەڵکو گوێڕایەڵی لە چاکەدا دەبێت. خاڵێکی تر مافی میلەت لە چاودێریکردنی فەرمانڕەوا و لێپرسینەوەی. ئەبوو بەکری ڕازگۆ زانی ئەگەر چاکەم کرد هاوکاریم کەن و ئەگەر خراپم کرد ڕاستم کەنەوە. ئەمەش ئەبوو بەکرە دان بەو مافەدا دەنێت بۆ میلەت کە مافی چاودێریکردنی کارەکانی و لێپرسینەوەیان هەیە، بەڵکو لە دەستگریشی بن لە هەموو کارێکی خراپە و
ناڕەوا هەوڵ بدەن پابەند بێت بە هەموو ڕێڕەوێکی ڕاست و دروستەوە. سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەر لە یەکەمین وتاریدا ئەوەی ڕوون کردەوە کە فەرمانڕەوایان دەکەونە هەڵەوە و ڕوبەڕووی لێپرسینەوە دەبن. ئەو دەسەڵاتەشی کەشتێکی تاکە کەسیە وەرنەگرتووە تا خۆی لە خەڵکانی تر بەرزتر بگرێت، چونکە سەردەمی پەیام و پەیامبەرانی بێگوناه تەواو بوو. ئەوە دوایین پێغەمبەرەی کە لەلایەن خواوە نیگای بۆ دەهات ئەوە بینیمان گەڕایەوە بۆ لای خوای خۆی. دەسەڵاتێکی ئاینی هەبوو لەو بێگوناهیەوە وەریگرتە بوو کە لە پێغەمبەرایەتەکەی پێی درابوو. هەروەک بۆ مەسەلەی نێردراویەکەی پێویستە چونکە لە ئاسمانەوە فەرمانی بۆ دێتە خوارەوە، بەڵام ئەم بێگوناهیە بە مردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆتایی هاتوو. پاش ئەو ئیتر خەلافەت و دەسەڵات لە ڕێگەی بەیعەت پێدان و ڕەزامەندی میلەتەوە دەبێت. میلەت لە فیکر و تێگەیشتنی ئەبوبەکردا خاوەنی ئیدارەیەکی زیندووە بەهۆشەوە توانای کۆمەچی و ئامۆژگاری و چاودێری و ڕاستکردنەوەی ئەمیری هەیە. لەسەر ژێردەستەکان پێویستە پشتگیری خەلیفە بکەن و دەست بدەنە باڵی لە کاروباری ئاین و جیهاددا. یەکێک لە سەرخستنەکانی پێشەوا ئەوەیە کە بە چاوی سوک سیر نەکرێت و بەرز ڕابژیرێت تا ڕێزی لێ بگیرێت، چونکە گەورەی کردنی میلەت و سەرکردایەتیکردن بۆ بەرزی وشەی خوا ئەوە پێویست دەکات کە بە ڕێز و گەورە و شایستە سیر بکرێت. ئەمەش وەکو ڕێزێکە بۆ ئەو شەرعی خوا کە ئەم بەرز ڕای دەگرێت و بەرگری لێ دەکات. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ڕێزگرتنی خوای گەورە ڕێزگرتنی ئەوانەی لە ناو موسڵمانێتیدا پیر بوون، هەڵگرانی قورئان، ئەوانەی زۆر ڕۆچونتیایدا و نە زۆریش پشتی لێ هەڵدەکەن وشکی بنوێنێت بەرامبەری و دەسەڵاتدارانی دادپەروەر. میلەت لە ئیسلامدا دەبێت ڕاوێژی جوان و ئامۆژگاری بە نرخ پێشکەشی دەسەڵاتداران بکات و پێغەمبەری خوار صلی الله علیه وسلم دەفەرموێ الدین النصیحة. هاوڵان وتیان بۆچی ئەی پێغەمبەری خوا؟ فەرمووی لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين عامتهم، واتە بۆ خوا و قورئانەکەی و پێغەمبەرەکەی و پێشەوایانی مسلمانان و خەڵکانی گشتی. لەبیری هاوڵان ئەوە جێگیر بوو کە ڕاوەستاوی گەل بە ڕاوەستاوی کار بەدەستانەوەیە، بۆیە ئەرچی سەرشانی میلەتە ئامۆژگاریان بکەن و ڕاستیان بکەنەوە. دەوڵەتە نوێیەکەی سەدیق ئەم سیاسەتە سەرکەوتووەی ئەبوبەکری بە ئاشکرا تێدا بەدی دەکرا. لیژنەی تایبەتمەندی و ئەنجومەنی ڕاوێژکاری دروست کرد کە نەخشە و پلانی بۆ حاکم دیاری دەکرد و زانیاری پێدەدا و هەر شتێک باش بواە پیشانی دەدا. ئەوەی کە جێگای داخە کە زۆرێک لە وڵاتانی موسڵمان ئەمڕۆ پشتیان لەم بەرنامە ژیرانەیە هەڵکردووە. نەخۆشی و نەهامەتیەکانی گەورە بووە بەوەی کە دەسەڵاتداران بە ئارەزووی خۆیان و بە زۆر حکمی میلەت دەکەن. ئەم دواکەوتنەش کە ئەمڕۆ دەیبینین لە زۆرێک لە وڵاتاندا لە ئەنجامی ئەم زۆرە ملێیەیە کە دیکتاتۆریەتی نەفرەت لێکراوە کە گیانی ئامۆژگاریکردن و ئازایەتی لە ناوگەلدا کوشتووە و تۆوی ترس و تۆقاندنی تێدا چێنراوە مەگەر کەسێک خوا ڕەحمی پێکرد بێت، بەڵام ئەو گەلەی ڕۆڵی ڕاستەقینەی خۆی دەزانێت کە چاودێریکردنی دەسەڵات و ئامۆژگاریکردنیەتی کە ئەویش دەبێتە هۆی سەرکەوتن و جێگیربوونی لە سەرزەویدا. لەوێشەوە بەرەو دنیای پان و بەرین بانگەوازی خوا بڵاو دەکەنەوە. ئازیزانم، جێگیرکردنی بەرنامەی داد و یەکسانی لە ناو خەڵکدا یەکێکە لە بنەماکانی دەسەڵاتی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەبوبەکر وتی لاواستان لەلام بەهێزتانە تا مافەکەی بۆ وەردەگرمەوە ئینشاءالله، بەهێزیشتان لەلام لاواستانە تا حەقی لێدەسەنمەوە ئینشاءالله. یەکێک لە ئامانجەکانی حکمی ئیسلام سووربوونە لەسەر بەرپاکردنی بنەماکانی یاسا و ڕێسای ئیسلام کە کاری بەرپاکردنی کۆمەڵگەیەکی موسڵمان لە ئەستۆ دەگرێت. لەو بنەمایانەوە ڕاوێژکردن، دادپەروەری، یەکسانی و سربەستیەکان وەک لە وتارەکەی سەدیقدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دانی بەو بنەمایەدانا و شورا لە شێوازی هەڵبژاردن و بەیعەتدانی و لە مزگەوتی گەورەی مەدینەدا دەرکەوت و ئامادەبوونی کۆمەڵێکی زۆر لە موسڵمانان لەو بەیعەتدانە. دادپەروەریش لە ناوەڕۆکی وتارەکەیدا بەدی دەکرێت و گومانی تێدانێ کە دادپەروەری لە فکری سەدیقدا ئەو دادپەروەریە ئیسلامیەیە کە دەبێتە کۆڵەکەیەکی سەرەکی دامەزراندنی کۆمەڵگەی ئیسلامی و
حکمی ئیسلامیش هیچ بوونێکی نابێت کە لە کۆمەڵگەیەکدا دوور بێت لە دادپەروەری و دوور دەورە درابێت بە ستەمکاری. بەرپاکردنی دادپەروەری لە ناو تاک و لە ناو کۆمەڵ وڵاتدا لەو کارە خۆبەخشانە نییە کە بە ئارەزووی حاکم بێت چ کاتێک پێی خۆش بێت پێی هەسێت، بەڵکو لە ئیسلامدا یەکێکە لە پیرۆزترین فەرمانەکان و گرنگترینیانە. هەموو ئومەتی ئیسلام لەسەر ئەوەن کە دادپەروەری پێویست و واجبە. وەک فەخری ڕازی دەڵێ هەموو لەسەر ئەوە کۆکن کە دەبێت حاکم و کاربەدەست دادپەروەر بێت و بە دادپەروەریش حکمی خەڵک بکات. ئەم فەرمانەش ئاەتی قورئان و فەرموودە پاڵپشتی دەکات کە لە ئامانجەکانی دەوڵەتی ئیسلامی بەرپاکردنی کۆمەڵگەیەکە کە داد و یەکسانی باڵ بچێشێت بەسەریدا و لە ناوبردننی ستەم و ستەمکاری بە هەموو شێوەکانیەوە دەبێت بوار بڕەخسێنێت بۆ هەموو تاکێک کە داوای مافی خۆی بکات بە ئاسانترین و خێراترین شێوە و پێویست بە سەرفکردنی سامان و ماندووبوون نەکات و ڕێگەش بگرێت لە هەموو ئەو هۆکارانەی کە ڕێگر دەبن لە گەیشتنی خاوەن ماف بە مافەکانی. ئیسلام بە پێویست و واجبی داناوە لەسەر دەسەڵاتداران کە دادپەروەری لە ناو خەڵکدا بەرپا بکەن بەبێ گوێدانە زمان و وڵات و نەژاد و باری کۆمەڵایەتیان و ئەو داد بەرپا دەکات لە نێوان هەردوو ناکۆکدا و فەرمان بە حەق و ڕاستی دەدات، ئیتر گوێش بەوە نادات کە ئەو کەسە تاوانبارە هاوڕێی بێدیان دوژمن، دەوڵەمەند بێدیان هەژار، کرێکار بێدیان خاوەنکار. خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كونوا قوامین لله شهداء بالقسط ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى واتقوا الله إن الله خبير بما تعملون. واتای باوەڕداران بۆ خوار ڕاوەستا و بنوشایانی عەدل بن و ناحەزی و نەیاریتان لەگەڵ هەندێک داواتان لێ نەکات دادپەروەری بەرپانەکەن. دادپەروەر بن ئەوە لە خواترسان نزیکتان دەکاتەوە و لە خوایش بترسن چونکە خوا بە کردەوەکانتان ئاگادارە. بەڕاستی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە دادپەروەریدا سەرمەشق بووە بە جۆرێک دڵەکانی کەمەند چێش کردووە و سەرسامی کردوون. دادپەروەری لە ڕوانگەی ئەو بانگەوازە بۆ لای ئیسلام بکردەوە و دڵی خەڵکی دەکاتەوە بۆ باوەڕهێنان. دادپەروەر بوو لە بەخشین و موچەدا و داواشی لێدەکردن هاوکاری بکەن لە بەرپاکردنی دادپەروەریدا و لە ڕووداوێکیشدا داوای کرد تۆڵە لە خۆی بکەنەوە لە بەڵگەیەکی گەورە لەسەر دادپەروەری و ترسان لە خوای گەورە. خۆشەویستانم، بەڕاستی ئەبوبەکری ڕازگۆ لە دادپەروەریدا سەرمەشق بووە، بە جۆرێک دڵەکانی کەمەند چێش کردووە سەرسامی کردوون. دادپەروەری لە ڕوانگەی ئەوە بانگەوازە بۆ لای ئیسلام بکردەوە و دڵی خەڵکی دەکاتەوە بۆ باوەڕهێنان. دادپەروەر بوو لە بەخشین و موچەدا، داواشی لێدەکردن هاوکاری بکەن لە بەرپاکردنی دادپەروەریدا و لە ڕووداوێکیشدا داوای کرد تۆڵە لە خۆی بکەنەوە لە بەڵگەیەکی گەورە لەسەر دادپەروەری و ترسان لە زاتی خوای پەروەردگار. لە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاسەوە دەجێڕنەوە کە ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێکی هەینی وتاری داوتی سبەینێ هەر هەمووتان زەکاتی حوشترەکانتانم بۆ بهێنن تا بەشی کەم لە موسڵمانان و بێپرسیش کەس خۆی نەکات بە ژووردا. ئافرەتێک بە مێردەکەی گوت ئەم ڕەشۆیە بەرە بەڵکو خوای گەورە حوشترێکمان پێ خەڵات بکات. هاتوو ئەبوبەکر و عومەری بینی لە ناو حوشترەکاندا بوون، ئەویش هاتە ژوورەوە لەگەڵیاندا و ئەبوبەکر لای کردەوە وتی بۆچی هاتوویە ژوورێ؟ پاشان ڕەشوەکەی لێوەرگرت و دانەیەکی دا بە پشتیدا، واتا بە ڕەشوەکەی بکە بەدەستی خۆیەوە بوو دای لە پشتی خاوەنەکەی. پاژەوەی لە دابەشکردنی حوشترەکان بۆوە ئەو پیاوەی بان کرد و ڕەشوەکەی دایەوە دەستی وتی فەرموو و لێم دەرەوە، تۆڵەی خۆتم لێ بکەوە. عومەریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چونکە ئەبوبەکری ئەوەندە خۆش دەویست حەزیشی نەدەکرد شان و شەوکەتی لە ناو خەڵکدا بشکێ و ڕێز و پایە و حورمەتی کەم بێتەوە. وتی سوێن بەخوا لێت ناداتەوە با ئەوە نەبێت بە با و عادەت لە ناو خەڵکیدا. ئەبوبەکریش گوتی چێ فریام دەکەوێت لە ڕۆژی قیامەتدا ئەی عومەر؟ عومەر وتی ڕازی بکە. ئەویش فەرمانیدا کە حوشترێک بە بارەکەیەوە و پارچەیەک قوماش و 5 دیناری زێڕی پێدا و کابرای ڕازی کرد. بەڵام ئازیزانم ئەو بنەمایی کە ئەبوبەکر جێگیری کرد لە ناو موسڵماناندا بە یەکێک لە بنەما گشتیەکاندا دەنرێت کە ئیسلام جێگیری کردووە و یەکێکە لەو بنەمایانەی کە کۆمەڵگەی ئیسلامی لەسەر دروست دەبێت و لەم بوارەشدا پێش هەموو یاسا و ڕێسایەکی سەردەمی ئەمڕۆ کەوتووە. قورئانی پیرۆزیش بنەمای دادپەروەری دووپات دەکاتەوە لە سوورەتی ئەلحوجوراتدا
لآياتي سيانزدا دفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. واتا أي خەڵچینە ئێمە ئێوەمان لە تاقە نێرومەیەک دروست کردووە و پاشان کردومانن بەگەل و هۆس تا یەکتری جوان بناسن و بەڕێزترینیشتان لە لای خوا لە خواترسترینتانە و خوش زانا و بە ئاگایە. خەڵکی لە ڕوانگەی ئیسلامەوە هەموو وەکو یەکن، ئیتر حاکم بێت یان میلەت، ژن بێت یان پیاو، عەرەب یان عەجەم، سپی بێت یان ڕەش. ئیسلام هەموو ئەم جیاوازیانەی سڕیەوە کە پێشتر بە بۆنەی ڕەنگ و ڕەگەز و چین و نەژادەوە لە ناو کۆمەلگادا باو بوو. فەرمانڕەوا و ژێردەستەکان لە ڕوانگەی شەرعەوە وەکو یەکن. پراکتیزەکردنەکانی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ماوەی خەلافەتیدا باشترین شاهێدی ئەم ڕاستیەن کە دەڵێت بووم بە گەورەتان بەڵام لە هیچتان باشتر نیم و ئەگەر باشم کرد کۆمەکم بن و ئەگەر خراپەم کرد دەستم بگرن و ڕاستم بکەنەوە. بەهێزتان لەلام لاوازە هەتا تۆڵەی لێ دەکەمەوە و لاوازتان لەلام بەهێزە تا تۆڵەی بۆ دەستێنم. ئازیزانم، لە خەزێنەی موسڵمانانی دەبەخشی و بەبێ جیاوازی دابەشی دەکرد. ئیبن سعد و کەسانی تریش جێڕاویانەتەوە کە ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سونەح ماڵێکی هەبوو، هەر لەو ماڵەشدا بەیتولمالیشی دروست کردبوو کە پاسەوانیشی بۆ دانە نابوو. پێیان گوت بۆچی پاسەوانێکی بۆ دانانەی؟ وتی ترسی نییە. وتیان چۆن؟ وتی قوفڵی پێوەیە و پاشانیش هەمووی دەبەخشی و هیچی تێدا نەدەهێشتەوە. کاتێک ماڵیشی باری کردبوو بۆ مەدینە، بەیتولمالەکەشی گواستەوە بۆ ماڵەکەی خۆی. لە هۆزی جوهەینەوە کانزایەکی زۆر نێردرا بوو بۆ بەیتولمال و هەر لە سەردەمی ئەویشدا کانزای بەنی سەلیم دۆزرایەوە و زەکاتیان لێ دەرکرد و خستیانە بەیتولمال و ئەویش بە یەکسانی دابەشی کرد بەسەر خەڵکیدا. دای بەسەر بەست و بەندە، نێر و مێ، گەورە و بچووک وەکو یەک. عایشەی دایکی ئیمانداران خوا لێ ڕازی بێ دەڵێ یەکەم ساڵ دەیدا بە هەموو بەندە و سربەست و ژن و پیا و کەنیزەک و لە ساڵی داهاتوودا کردی بە 20 خەڵکانێک لە موسڵمانان هاتنە لای و پێیان گوت ئەی خەلیفەی پێغەمبەری خوددا، تۆ ئەم ماڵەت بە یەکسانی بەش کرد لە ناو خەڵکیدا و جیاوازیت نەخست. لە کاتێکدا خەڵکانێک هەن پێشینەی چاک و ڕێزیان هەیە و ئەگەر کەمێک زیاترت بدابایە بە خاوەن فەزڵ و پێشینەکان باشتر نەبوو. وتی ئەوەی باستان کرد لە پێشینەی چاک و ڕێزداری من چۆن بزانم؟ چونکە خوا باشی دەزانێت و دەیناسێت و پاداشتیشیان لای ئەوە، بەڵام ئەمە موچەیە و ژیانە، یەکسانی تایدا لە جیاوازیکردن باشترە. لە سەردەمی ئەودا هەمووان وەکو یەکیان وەردەگرت لە خەزێنە و بەیتولمالی موسڵمانان. عومەری فاڕوق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەو بارەیەوە قسەی لەگەڵ دەکات و پێی دەڵێت ئایا بە یەک چاو سەیری کەسێک دەکەی کە دوو کۆچی کردووە و بە هەردوو قیبلە نوێژی کردووە و کەسێک کە دوای فەتحی مەکە موسڵمان بووە؟ ئەبوبەکر وتی ئەوان بۆ خوایان کرد و پاداشتیان لەسەر خوای گەورەیە، دنیاش هۆکاری ڕێبوارە. عومەری دادپەروەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەرەتای خلافەتیدا ئەو شێوازی دابەشکردنەی گۆڕی و بە پێی پێشینەی موسڵمانەتی و جیهاد و گیان فیدایی سامانی بەسەر موسڵماناندا دابەش دەکرد. بەڵام لە دوا ساتەکانی ژیانی داگوتی ئەگەر عومر باقی بێت لە ساڵانی داهاتوو دەگەڕێمەوە سەر شێوازی دابەشکردنی ئەبوبەکر و یەکسانیم دەخستەوە ناو خەڵکی. حوشتر و وڵاخ و چەچی دەکڕی و لە پێناوی خوادا دەیبەخشی و ساڵێک قوماشی قەدیفەی کڕی لە لادێ دەچنرا و لە زستاندا دابەشی دەکرد بەسەر بێوەژنەکانی شاری مەدینە و دەوروبەریدا. سامانی خەزێنەی موسڵمانان گەیشتە 200,000 و زیاتریش و لە کاری چاکەدا هەر هەمووی دابەش کرد. ئەبوبەکر شوێن ڕێڕەوی خوایی کەوتو لە بەرقەرارکردنی دادپەروەریەکەیدا و هێنانەدی یەکسانی لە نێو خەڵکیدا ئاگاداری مافی هەژاران بوو. خۆی بەیەکێک لەو هەژار و داماوانە دەزانی و بە چاوێکی کراوە و بە ئیرادەیەکی بەهێز کە هیچ هێزێکی سەرزەوی نەیتوانی لەو ڕێڕەوە ڕاستە لای بدات و شتی بەسەردا بسەپێنێ. خۆشەویستانم، ئەمەیەت ئیسلام لە تێگەیشتنی ئەبوبەکری سدیقدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، پیاوی دەوڵەت کە ئازایانە زوڵم و ستەمی خستە ژێر پێی نەتەوەکەی و بەدادپەروەری سەری بەرزکردنەوە و بەو هۆیەوە دڵنیایی بۆ دەوڵەتەکەی و
پاراستنی ڕۆڵی خۆی فراهەم هێنا لە پاراستنی گەل و نەتەوەدا. ئەبوبەکری ڕازگۆ هەر لە یەکەم ساتی دەست بەکاربوونیەوە هەتا پراکتیزەکردنی ئەم بنەما بەرزانە چاک دەیزانی کە دادپەروەری هۆی سەربەرزی حاکم و ژێردەستەیە. لەبەر ئەمەش بوو ڕازگۆ دەستی کرد بە جێبەجێکردنی سیاسەتەکانی و بەدەم خۆیەوە ئەم ئاەتەی دەگوتەوە کە خوای پەروەردگار لە سوورەتی نەحل لە ئاەتی 9دا دەفەرموێ: إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون. واتا خوای گەورە فەرمانی دەرکردووە بە دادپەروەری و چاکەخوازی و خزمایەتی و بەرگریشی کردووە لە بەدڕەوشتی و خراپە و ستەمکاری. ئامۆژگاریتان دەکات تا بیر بکەنەوە. ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەیویست موسڵمانان لە ئاینەکەیان دڵنیا بن و سەربەستی بانگەوازیان هەبێت. ئەو کاتە دڵنیایی سەر دەچێشێت بەسەر هەموو موسڵماناندا کە ببینن فەرمانڕەوایەکەیان لەسەر بنەمای دادپەروەریەکی دوور لە ئارەزووکاری فەرمانڕەوایی دەکات. حکومڕانیش لەسەر ئەم بنەمایە ئەوە پێویست دەکات لەسەری لە هەموو شتێکی تاکە کەسی خۆی دابڕنێت و دادپەروەری و بەزەیی لە فەرمانڕەواییەکەیدا کۆب بێتەوە. تێڕوانینی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ فەرمانڕەواییکردن لەسەر بنەمای خۆلەبیرکردن دروست ببوو بە شێوەیەک خۆی بۆ خوا یەکلایی بکاتەوە، لاواز و پێداویستی کۆمەڵگە بکات و دادپەروەری خۆی بەرز ڕابگرێت لە هەموو هەوا و ئارەزوویەک. لە پێناوی خوادا خۆی و منداڵەکانی و کەسەکانی لەبیر بچێت، پاشان بە دوواداچوونی هەموو کارە بچووک و گەورەکانی دەوڵەتی بە هەموو وریایی و ئاگاداریەکەوە هەبێت. بەپێی ئەم وتانەی پێشوو دادپەروەری ئاڵای بشەچێتەوە لە ناو خەڵکیدا، لاواز دڵنیایە لە دەستکەوتنی مافی و لەوەش دڵنیایە لاوازیەکەی نامێنێت و بە چەسپاندنی دادپەروەری کەواتە بەوەوە ئازایە و کەس بۆی نییە مافی زەوت بکات یان مافی بفەوتێنێن و بەهێزیش کاتێک کەستەم دەکات و ئەو دەستی دەگرێت و ناهێڵێت تۆڵەی لە هەژاری لێدەستێنێت و ناهێڵێت و تۆڵەی لە هەژاری لێدەستێنێت و خۆی ناداتە پاڵ ناودار و فەرمانڕەوا و خزمەکانیەوە بۆ بەدەستێنانی دەست ڕۆیشتن یان پلەپایە. ئەمەش ئەو پەڕی سەر بڵندیە و جێگیربوونی حکومڕانیە لەسەر زەوی. ئازیزەکانم، دەبا سەیرێکی ڕۆژگاری ئەم ڕۆمان بکەین لەگەڵ ڕۆژگاری ئەبوبەکری ڕازگۆدا. ئێستا ئەوەی کە دەدزێ و دەست بە سەرسەروەت و سامانی میلەتدا دەگرێ و زوڵم و ستەم و چەوسانەوە دەکا، جگە لە خزم و نزیکەکانی کاربەدەستەکان چێن؟ ئەوانەی ئەمڕۆ قەسر و باڵەخانەکانیان لە پایتەخت و لە شارەکانی دیکە بەرز دەبێتەوە، جگە لە خزمە نزیکەکانی سەرکردە و سەرۆکی وڵات چێن؟ بێگومان ئێمە دەزانین هەر کار بەدەستێک کە تۆزێک سێبەری خۆی دەبینێ دەکەوێتە ستەم و ناڕەواییە و زوڵم لە موسڵمانان دەکا و زوڵم لە خەڵکی هەژار دەکات. ئەوانن کە لە سەرکردە و دەسەڵاتدار و دەستڕۆیشتوەکانی وڵاتەوە نزیکن. کەسێکی ڕەشۆکی و هەژار کە لە لادەیەک یان لە سوچێکی شارێکدا کەوتووە لە دوو هۆدەخانووی سەرڕزیوی داتەپیودا چۆن دەتوانێت زوڵم و ستەم بکە؟ یاسا دەتوانێت بە سووک و ئاسانی دەستگیری بکە و بیخاتە زیندانەوە. بەڵام ئێمە دەبینین و دەبیستین ڕۆژانە چەندین کار بەدەستی گەندەڵ بڕیاری دادگاییکردن و دەستگیرکردنی بۆ دەدرێ کەچی وەکو ئەوەی وایە مناڵێک گۆرانی خۆشی بۆ بڵێ. ئازیزەکانم، ئەو وشەیەی پێشەوە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێت چەند جوانە کە دەڵێ خوای گەورە دەوڵەتی دادپەروەر سەر دەخات ئیتر بابێ باوەڕیش بێت، دەوڵەتی ستەمکار سەر ناخات با موسڵمانیش بێت. بە دادپەروەری پیاوان چاکساز دەبن و سامانیش پارێزراو. خۆشەویستەکانم، ڕازگۆیی بنەمای هەڵسوکەوتە لە نێوان فەرمانڕەوا و میلەتدا. ئەبوبەکر کە بۆ خۆی ناوی ڕازگۆ بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، بۆ خۆی دەڵێ ڕازگۆیی سپاردەیە و درۆزنیش ناپاچیە. بەمەش بنەمایەکی سەرەکی ئاشکرا کرد کە دەوڵەتەکەی لەسەردا دەمەزرێت و ئەویش ئەوەیە کە ڕازگۆیی فەرمانڕەوا لەگەڵ بناغەی هەڵسوکەوتە. ئەم بنەما سیاسیە ژیرانەیەش کاریگەری گرنگی هەیە لەسەر بەهێزی گەل بە جۆرێک کە پردی متمانە دروست دەکات لە نێوان گەل و فەرمانڕەواکەیدا و ئەمەش ڕەوشتێکی سیاسیە و لە ڕوانگەی بانگەشەی ئیسلام بۆ ڕازگۆییەوە سەرچاوە دەگرێت. وەک خوای گەورە دەفەرموێت:
يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. واتا ئەی باوەڕداران لەخوا بترسن و لەگەڵ پێڕی ڕازگۆیاندا بن. هەڕەشەش کراوە لەلایەن پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم لەو کەسانەی درۆ دەکەن بە تایبەت پادشا و کاربەدەستان وەک دەفەرموێت سێ کۆمەڵ لە ڕۆژی دواییدا خوای گەورە لەگەڵیاندا نادوێت و لە گوناه پاچیان ناکاتەوە و تەنانەت سەیریشیان ناکات و سزای سەختیشی بۆ ئامادەکردوون. پیاوێک داوێن پیسی بکات فەرمانڕەوای درۆزن و هەژاری خۆبەزلزان. ئەم وشانە ڕازگۆیی سپاردەیە مانای زۆر لە خۆی دەگرێت. گیانێکە بەناو خەڵکدا دێت و دەڕوات گڕوتین دەبەخشێت هیوا دروست دەکات. بەڵام درۆ ناپاچیە بەو چەشنە ئەبوبەکر خۆی لە ماناکانی دەدات و هەر شتە و بە ناوی خۆیەوە ناوی دەنێت. فەرمانڕەوای درۆزن ئەو بریکارە ناپاکەیە کە نانی میلەت دەخوات و ئەشیان خەڵەتێنێ. چەند چارە ڕەشە ئەو فەرمانڕەوایی درۆ لەگەڵ گەلەکەیدا دەکات و بەڵام ناوی تری لێدەنێت. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە ناپاک ناوی برد و دوژمنی ژمارەیەکی گەلەکەیەتی، چونکە ئایا دوای ناپاچی ئیتر چ دوژمنایەتێک هەیە لەوە گەورەتر بێ. بەڕاستی سدیقی ڕازگۆت دەڵێت لە ناوماندا ماوە و بەم هەڵوێستە جوانەی کۆمەڵی فەرمانڕەوا بەرز ڕادەگرێت و کۆمەڵی تر دەدات بە زەویدا. دروستکردنی پیاوانی شیا و بەرزترین هونەری حکومڕانیە، چونکە ئەوانن کەرەستەی گەل و بەهای بەرز کە بەهۆیەوە گەل لە ناڕەحەتیەکانی ڕۆژان گومانی تێدانیە هەر کەسێک لە وشەکانی سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ورد بێتەوە باوەڕی پێدەکات، چونکە بەڕاستی پێشەوا بوو لەم هونەرە بەرزەدا بە تەواوەتی لەسەر ڕێڕەوی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم دەڕۆیشت. بەڕاستی گەلانی دنیا ئەمڕۆ زۆر پێویستیان بەو پرۆگرامە خوایەیە لە بواری هەڵسوکەوتی نێوان فەرمانڕەوا و میلەتدا تا بەرگری بکات لە شێوازەکانی دەستێوەردان و تەزویرکاری هەڵبژارنەکان و تۆمەت خستنە پاڵ ئەم و ئەو و بەکارهێنانی هۆیەکانی گەیاندن وەکو هۆکارێک بۆ برەودان بۆ تۆمەتبارکردنی ئەو کەسانی کە ناری دەسەڵاتن و ڕەخنە دەگرن. گەلیش پێویستە سەرپەرشتیەوە بکات کە فەرمانڕەواکان دەست بە ڕازگۆیی و ڕاستپاردەییەوە بگرن و لە ڕێگای دەستگاکانەوە کە یارمەتیان دەدات بۆ ڕازکردنەوەی فەرمانڕەواکان ئەگەردایاندا و نەهێڵن ئیرادە و ناموس و سربەستی و سامانیان بدزرێت. خاڵێکی تر ئازیزانم ڕاگەیاندنی بەردەوامی جیهاد و ئامادەکردنی گەل بۆ ئەو مەبەستە یەکێک بووە لە دروشمە بەرزەکانی ئەبوبەکری ڕازگۆ. ئەبوبەکری خۆشەویست لە وتارەکەی داوتی هەر گەلێک جیهاد و قوربانی بە ژیان واز لێبهێنێ خوای گەورە سەرشۆڕیان دەکات بە سەرشۆڕی. ئەبوبەکر وانەی پەروەردەیی جیهادی لە پێغەمبەری سەرکردەکەیەوە وەرگرتووە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەکردەوە لە گۆڕەپانی جەنجی نێوان بێ باوەڕان و باوەڕداران، گومڕایان و ڕێنمونیکاران، چاکە و خراپە. پێشتر باسی هەڵوێستەکانی سدیقمان کرد لە هەموو غەزاکانی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم. ئەبوبەکری ڕازگۆ چاک لەو فەرمودەی پێشەواکەی صلی الله عليه وسلم گەیشتە بوو کە دەفەرموێت ئەگەر خەریکی جۆرە کڕین و فرۆشتنێک و دەستان گرتبوو بە کلچی وڵاخەکانتانەوە و بە کوشت و کاڵ ڕازی بوون و جیهاد و خەباتی گیانفیداییتان واز لێهێنا خوا سەرشۆڕتان دەکات و لەسەرتان لای نابات تا نەگەڕێنەوە سەر ئاینەکەتان. ئومەت دووچاری سەرشۆڕی دەبێت ئەگەر بە هەر بەهانەیەک جیهاد واز لێبهێنێ. بەو شێوەیە سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جیهادی کرد بە یەکێک لە ڕاستیەکانی دەوڵەتەکەی، بۆیە هەموو توانای گەلی موسڵمانی خستە پێناوی بەردەوامی جیهاد تا ستەم لەسەر ستەم لێکراوان هەڵبگرێت و سربەستی بگەڕێتەوە بۆ هەموو ئەوانەی کە لە دەستیان چوو بوو، بە بانگەوازی خواوە هەموو سەرزەوی بگرێتەوە و هەموو بربەستەکان و ئەو ڕێگەیەش لا بدات. خاڵێکی تری ژیانی ئەبوبەکر خۆشەویستەکانم ڕاگەیاندنی جەنگە دژی بەدڕەوشتی. لە وتارەکەی داوتی بەدڕەوشتی لە هەر گەلێکدا بڵاو بێتەوە خوا دووچاری بەڵایان دەکات. سدیق لێرە فەرمودەکەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم دێنێتەوە یاد کە فەرموویەتی بەدڕەوشتی لە هیچ گەلێکدا سەر دەرناهێنێت تا ئاشکرا نەکرێت و ئەو کاتە تاعون و کۆمەڵێک نەخۆشی تریان تێدا بڵاو دەبێتەوە
کە لە ناو ئومەتەکانی پێش ئەواندا نەبووە. خراپەکاری داوێن پیسی نەخۆشیێکی کۆمەڵایەتی کوشندەیە و دەرمانی نییە. ڕێگایەکیشە بۆ توانەوە و لاوازکردنی کۆمەلگە و هیچ شتێک بە پیرۆزی نامێنێتەوە. کۆمەلگەی بەدڕەوشت غیرەتی تێدا نامێنێت و بێناموسی قبول دەکەن و پێی ڕازی دەبن. کۆمەلگەیەکی لاواز و بێ ئابڕوو پڕ لە نەخۆشی و دەرد و بەڵا دێتەکایەوە و حاڵی خەڵکیش لەو ڕۆژەدا باشترین شاهێدا. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مەبەستی بوو بەهای ئومەت و ڕەوشتی بەرزی بپارێزێت. لە سیاسەتەکانیاندا زۆر بەدەم خاوێن و ڕاگرتنی لەگەلی مسلمانەوە بووە. دوورخستنەوەیان لە خراپەکاری چ بە نهێنی چ بە ئاشکرا. ئابە و جۆرە مەبەستی بوو گەلێکی بەهێز بێنێتەکایەوە، ئارەزوەکانی زاڵ نەبێت بەسەریدا و شەیتان گومڕایان نەکات، تا گەلێک بێت بەرهەم بدات و چاکە ببەخشێت و پیاوەتی بداتە هەموو کەس. پەیوەندی ڕەوشت بە بەربەرەکانی کردنی دەوڵەت و دەرکەوتنی شارستانیەوە زۆر ئاشکرایە. هەر کاتێک ڕەوشت تێکچوو، دەروونەکان پیس بوون، نەتەوەکان لە ناو دەچن، خراپە و لە ڕیشە دەرهاتن ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەموو لایەک سەر دەردێنێ و ڕوو لە هەموو لایەک دەکات. ئەو کەسەی بەوردی لە ژیانی گەلانی پێشوو دەکۆڵێتەوە و بە چاوێکی وردەوە دەڕوانێتە شارستانیەتەکانی کۆن، بۆی دەردەکەوێت کە شارستانیەتەکان لەسەر بنەمای ڕەوشتی جوان و ڕاست و دروست بەرپا بوون و وەک شارستانیەتی سەردەمی داود و سولەیمان عەلەیهیم سەلام و ئەوەشی لە سەردەستی ذیلقەرنەیندا هاتەدی. زۆرێک لە گەلانی تریش کە لەسەر بنەمای ڕەوشت و بەها بەرزەکان شارستانیەتەکانیان پێکەوە ناوە، تا لەسەر ئەو بنەمایە بوون، بەهێز و بەپێز بوون. بەڵام هەر گەردێک داوێن پیسی تێبکەوێت، خۆیدا دەستی شەیتانەکان لە باتی بەخششی خوایی بێباوەڕیان نواند و خۆشیان و گەلەکانیشان لە ناو برد، هێزیان نەما و شارستانەتەکانیان لە ناو چوو. بەڕاستی ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سونەتی خوا باش حاڵی بوو لە دامەزراندنی شارستانەتەکان و لە ناوچوونیان و بەڕابواردن و خراپەکاری و سەقینە ناو زۆنگاوی ڕەوشتە لە ناوبەرەکان، وەکو خوای گەورە دەفەرمێ: وإذا أردنا أن نهلك قرية أمرنا مترفيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا. واتا هەر کاتێک بمانەوێت گەلێک لە ناو ببین، فەرمانمان دەدا بەسەریاندا و لە بەرامبەردا بە خراپە و بەدڕەوشتی هەڵسوکەوتیان دەکرد و ئێمەش لە ناومان دەبردن. واتا هەندێک فەرمانی شەرعیان دەدا بەسەریاندا، وەک کردنی هەندێک کار و نەکردنی هەندێک کاری تر، ئەوانیش سەرپێچیان دەکرد و شایانی سزا دەبوون. لە یەکێک لە خوێندنەوەکاندا هاتووە کە بە میمی شەددەدار ئەمەڕ ناواتا کردمان بەسەرکردە و ژیانی خۆشمان بۆ ڕەخساندن و بوونی ماڵ و منداڵ و سامانی زۆر یەکێکە لە هۆیەکانی سەر لێ تێکچوون. بەڵام ئەمە حاڵەتێکی دەرونیە، ئامادە نابێت خۆی بداتە دەستی پرۆگرام و بەرنامەی خوا و هەموو خۆشگوزەرانی و زیادە ڕەوی نییە. واتە هەموو لەزەت و خۆشیەک زیادە ڕۆوی نییە، چووکە خوای پەروەردگار ڕێگەی داوە بە خۆشگوزەرانی ڕێگە پێدراوە. ئەو سیاسەتەی ئەبوبەکر گرتیە بەر لە جەنگی دژی خراپەکاریدا، شایانی ئەوەی هەموو سەرکردەکانی ناو مسلمانان چاوی لێ بکەن بە گژی داوێن پیسیدا بچنەوە، چونکە فەرمانڕەوایی لە خواترس و ڕەوش بەرز دەتوانێت گەل پەروەردە بکات لەسەر ڕەوشتی بەرز. ئەو کات گەلێک دێنێتەکایەوە تامی مرۆڤەکان بچەژێت و لە ناو دەمارەکانی لەشیدا خوێنی مرۆڤانە هاتوچۆ بکە. بەڵام ئەگەر فەرمانڕەوا ڕەوشت بەرزی لێ سەنرابەوە چوو بۆ ڕێزی جێل و گەمژەکان، ئەوە خراپە و بەدڕەوشتی لە ناو گەلەکەیدا بڵاو دەکاتەوە و بگرە پارێزگاریش لێ دەکات بەهێزی دەسەڵات و یاسا، هەڵدەستێ بە دژاتیکردنی ڕەوش بەرزی و بەها بەرزەکانی گەلەکەی بەرەو زۆنگاوی داوێن پیسیان دەبات، وەک ئاژەڵێکی ونبوویان لێ دەکات و دەبن بە ئاژەڵێکی بێشوان کە بەس دەلەوەڕێن و هیچی تر نازان و بەس خۆیان قەڵە و جوان و ڕازاوە دەکەن. ئیتر پاش ئەوە دەبنە کۆڵە بنا، واتە قەزەمەکان و خواحافیزی لە پیاوەتی و ناوداری دەکەن. ئەو کاتە فەرمودەی خوایان تێدا دێتە دیکە دەفەرمێ: وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها رغدا من كل مكان
فكفرت بأنعم الله فأذاقها الله لباس الجوع والخوف بما كانوا يصنعون. واتا خوا نمونەی گەلێکتان بۆ باز دەکات کە پڕ لە ئاشتی و دڵنیایی بوو لە هەموو لایەکەوە ڕۆزیان بۆ دەهات، بەڵام لە بەرامبەر ئەو هەموو نیعمەتانە بێباوەڕیان نواند و خوش کەوڵی ترس و برسێتی کردە بەریان لە ئەنجامی کاری خۆیان. ئازیزانم، ئەبوو بەکری سدیق لە وتارەکەیدا کە پێشکەشی مسلمانانی کرد تێیدا سیاسەتی دەوڵەتی داڕشت، بەرپرسیارەتی فەرمانڕەوایی دیاری کرد و پەیوەندی نێوان ئەو بەگەلەکەیەوە و هەندێک خاڵی تریشی لەو بنەما گرنگانەی کە بینای دەوڵەت و پەروەردەکردنی گەلانی لەسەردا دەمەزرێت. بەو شێوەیە خلافەتی ئیسلامی هاتەکایەوە. پێناسەی فەرمانڕەوایی بە شێوەیەکی زانستیانە دیاری کرا. سووربوونی ئومەت لە سەردانانی خەلیفە و هەڵبژاردننی بەو شێوەیە و پەلەکردنی خەڵکی بۆ ڕەزامەندی دەربڕین بەڵگەیە لەسەرەوەی سەلماندیان کە ئەو یاسا و بەرنامەیە کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم هێنایەکایەوە دەبێت بەردەوام بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم با لە دنیاش دەرچوو بێت، خۆ ئاینێک و قورئانێکی بەجێهێشتووە تا لەسەر ڕێنمونیەکانی بڕۆن. ڕازیبوونی خەڵکی لەو ڕۆژەدا مانای ئەوەی دەگەیان کە دەیانەوێت بەردەوام بن لەو پرۆگرامەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەری بووە و پەیڕەوی لێ کردووە و لە ژیانی خۆیدا پیادەی کردووە. مسلمانان ماوەیەکی کەم شادومان بوون بەو حکوومەتەی سدیقیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ 2 ساڵ و شتێک بوو. ئەبوو بەکر سنووری دەسەڵاتی خەلیفەی لە وتارەکەیدا دیاری کرد، وتارێک لەسەر ئاستی هەموو ڕژێمەکانی حکومڕانی ئەو سەردەمە و ئەمڕۆژ جوانترین بوو. حکوومەتێکی ڕاوێژکاری بوو بە شێوەیەکی کەم هەڵدەکەوێت خوازیارانی سربەستی و دادپەروەری لە هیچ سەردەمێکدا باشتر بن لەو حکوومەتەی کە ئەبوو بەکر پەیڕەوی کرد. سەرکردەکەشی قوتابیەکی زیرەک و زانا و نەجیبی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم کە خاوەنی گەورەترین باوەڕ بوو، ئەویش پێشەوە ئەبوو بەکری پایەمەزن بوو. تا ڕادەیەک ئیمام مالیک ئەوەی ڕوون کردوتەوە کە هیچ کەس بە ئیمام ناژمێردرێت تا ئەو مەرجانە لە خۆ نەگرێت کە ئەبوو بەکری سدیق لە دووتوێی وتارەکەیدا دیاری کرد. خۆشەویستانم، دەمەوێت لە ئاڵلقەی ئەمڕۆدا لەسەر خاڵێکی تر بوەستین، ئەویش بەڕێوەبردنی کاروباری ناوخۆیە لە سەردەمی خلافەتی ئەبوو بەکردا. ئەبوو بەکری سەرڕاست، ئەبوو بەکری ڕازگۆ، ئەبوو بەکری شاگردی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ویستی ئەو سیاسەتانەی کە بۆ دەوڵەتەکەی کێشابووی جێبەجێ بکات، بۆیە لە هاوڵە بەڕێزەکان کۆمەچی یاریدەدەری بۆ خۆی هەڵبژارد تا هاوکاری بن لە ڕاپەڕاندنی ئیشوکارەکاندا. بۆ ئەو مەبەستەش ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاحی کرد بە وەزیری دارایی و لەبەر ئەوەی بەدەستپاچی ئومەتی ئیسلام ناسرا بوو کاری بەیتولمالی دایە دەست. عومەری کوڕی خەتابیشی کرد بە دادوەر واتا وەزیری داد و خۆشی لە ناو کاری دادگا کاری دەکرد. زەیدی کوڕی ثابیتی کرد بە نووسەر واتا وەزیری پۆستە و گەیاندن. هەندێک جاریش نامە و نووسراوەکانی هەندێک لە هاوڵانی تریشی پێ هەڵدەستان وەک عەلی کوڕی ئەبوو تاالب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ و عوسمانی کوڕی عەفانی لەو بارانەدا بەکاردەهێنا. هاوڵەکانی نازناوی جێنشینی پێغەمبەری خوایان لێنا و ویستیان یەکلایی بکەنەوە بۆ ئیش و کاری دەوڵەت و خلافەت، لەبەر ئەوەی ئەو پیاوێکی بازرگان بوو هەموو بەیانیەک بە مەبەستی کڕین و فرۆشتن خۆی دەگەیاندە بازاڕ. کاتێک بە خەلیفە هەڵبژێردرا هەروەک جاران قوماشی گرت بەسەر شانێەوە و بەرەو بازار کەوتە ڕێ تا بیفرۆشێ. لە ڕێگا عومەر و ئەبوو عوبەیدەی پێگەیشت و لیان پرسی بۆ کوێ دەچی؟ تۆ کە بوویتە ئەمیری مسلمانان؟ وتی ئەی بەچی ماڵ و منداڵم بژێنم؟ وتیان وەرە لەگەڵمان تا ڕۆژانەیەکت بۆ ببڕینەوە. ئەویش لەگەڵیان ڕۆیشت و ڕۆژی نیو حەیوانیان بۆ دیاری کرد. لە کتێبی ڕیاض النەظرەدا هاتووە کە ساڵانەیان بۆ بڕیەوە خۆی دەدا لە 250 دینار لە ساڵێکدا و لەگەڵ سەروپەیەکدا. ئەمەش بژێوی ژیانی بەڕێوە نەدەبرد، وتیان هەرچی هەبوو هەمووی بەخشی بۆ بەیتولمال. ئەبوو بەکر خۆی گەیاندە لای بەقیع و مامەڵەیەکی دەکرد و عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هات دەبینێ کۆمەڵێک ژن دانیشتون. وتی بۆچی دانیشتون؟ وتیان هاتوون بۆ لای خەلیفە تا حکممان بکات. عومەریش خۆی گەیاندە بازار و دەستی ئەبوو بەکری گرت وتی وەرە بۆ ئێرە. ئەیژوتی پێویستم بە ئەمیریکردنی ئێوە نییە، شتێکیان بۆ بڕیومەتەوە نەبەشی خۆم و نەبەشی ماڵ و منداڵەکەشم دەکات. عومەر وتی بۆت زیاد دەکەین. ئەبوو بەکر وتی ساڵانەکەم بۆ بکەن بە 300 دینار و مەڕێکی تەواو. عومەر وتی ناتوانم ئەمە بکەم. لەو کاتەدا عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هات و بەو شێوەیە بینی بە عومەری گوت
بۆی تەواو بکە. عومەر وتی تۆ بە باشی دەزانی؟ وتی بەڵێ. عومەر وتی بۆمان تەواو کردی. ئەبوو بەکریش ڕۆشت سەر مینبەر و خەڵکیش لێی کۆبوونەوە، ڕووی تێکردن و پێی گوتن ئەی خەڵچینە، من موچەکەم 250 دینار و سەروپێیەکی ڕۆژانەیە، بەڵام عومەر و عەلی خوالیان ڕازی بێ بۆیان زیاد کردم بۆ 300 دینار و مەڕێکی تەواو. ئایا ئێوە بەمە ڕازین؟ کۆچەریەکانی وتیان خوایە شاهێد بە هەمووی ڕازین. ئابەم شێوەیە هاوڵان تێگەیشتێکی بەرزیان هەبوو سەبارەت بە سپاردەی حکومڕانی و سەرگەورەی ئاین. ئەوان موچە بۆ سەرکۆکەیان دیاری دەکەن تا خۆی بۆ مەسەلەی خەلافەت یەکلایی بکاتەوە، چونکە ئەمیر لە کات و فیکر و هەوڵی دەگەڕێت. پاشانیش مانایەکی گەورە و جوان بە ئیسلام دەدات کە تێیدا کاروباری دارایی لە کاروباری خەلافەت بەجیا دەگرن. ئەم مانایی خەلافەت حکومڕانی ڕۆژ ئاوا لەم دوایانەدا پێیگەیشت، چونکە ماوەیەکی دوور و درێژ لە پێناو دروشمی ئەوەی بۆ قەیسەرە هی قەیسەرە دەجەنگان و خوێنیان دەڕشت و هەردەم شەکاوە بوو ئەم ئاڵایە. ئەم مانایە پڕاوپڕ لە وتەیەکی لویسی 15دا دەردەکەوێت کە بە تەواوی دارایی خستە بۆ گەردن و خزمەتی دەوڵەت و سەرۆکەکەیەوە و دەڵێت من دەوڵەتم و دەوڵەتیش منە. ئەم لویسە بازرگانێکی زۆر ناودار بووە و لەسەر ژیانی بژێوی گەلەکەی خۆی دەوڵەمەندە کرد و گەلی داماویش لە برساندا لاکەی دەهات وە کەسیش ئەمەی بە شوورەی سیر نەدەکرد. ئێوایە ئەی ئەو ڕەجی دارە و گەلیش چڵوپۆپ ئەمڕۆ مرۆڤایەتی لە چ ئاستێکدایە لە چاو ئەو هاوڵە شیرینانەدا خوا لەیان ڕازی بێت. دوای ئەوان خەزێنە کەوتە دەستی کەسانێک بە ئارەزووی خۆیان خەرجیان دەکرد، بڕژێنە و بڕژێنە سەرفیان دەکرد، هەروەک بودجەی تایبەتی لە ڕادەبەدەریان دەخرێتە بەردەست. لە سەروی ئەمانەشەوە بە لێشا و پارە دەنێرن بۆ بانکەکانی دەرەوەی وڵاتەکەیان. تاوای لێ هاتووە ئەو دەوڵەتە بێگانانە لەسەر ئەم پارانە دەژین و کاسپی پێوە دەکەن. زۆربەی زۆری خاوەنەکانیان فەرمانڕەوا و بەرپرسانی وڵاتە ژێردەستە و هەژارەکانن. هەرچەندە دەرکەوتووە هیچ سوودێک لەم سامانە نابینن و با دە ئەوەندەی تر زۆرتریش بێت بەشیان ناکات و سوودی نییە بۆ خاوەنەکەی. شای ئێران لەگەڵ زەبەلاحی سامانەکەیدا لە بانکەکانی جیهان پارچەیەک زەوی نەبوو بیگرێتە ئەستۆ. ئەمە لە دنیا لە قیامەتدا مەسەلەکە زۆر سەختتر و لە پرسیینەوەکە زۆر گەورەترە. ئازیزانم، ئێستا لە ڕۆژگاری ئێمەدا خۆشەویستەکانم با سیر بکەین لە وڵات و نیشتیمانی خۆماندا چێ هەیە بتوانێت لە بەرپرسانی ئەم دەسەڵاتی هەرێمی ئێمە بپرسێتەوە. پارە و سەروەت و سامانی ئەو میلەتە لەبەردەستی ئەوانە بە ئارزووی خۆیان تەخشان و پەخشانی دەکەن. چێ دەتوانێت بڵێ بەری چاوتان کلی پێوەیە؟ لە کاتێکدا لە دەوڵەتی ئیسلامدا و لە یەکەمین بناغی خلافەتی ئیسلامیدا سیر دەکەین خەڵک بڕیار دەدا موچەی خەلیفە و سەرۆکی وڵات چەند بێ. ئازیزانم، لەسەر فەرمانڕەواکانی موسڵمانان پێویستە چاو لەم هاوڵە مەزنە بکەن. ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە توانی دەوڵەتی ئیسلام پاش کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاگرێت و بەڕێوەی بەرێت. چەند جوانە وتەکەی کە دەڵێت گەلەکەم باش دەزانن کە من کاسبێکی وەهام هەبووە و نەمهێشتوە ماڵ و منداڵەکەم ڕوت و ڕەجاڵ بن، بەڵام من خەریک کراوم بە ئیشوکاری مسلمانانەوە. خانەوادەی ئەبوبەکر ناچارن لەم ماڵەی دەوڵەتەدا موچەیان هەبێت و من بۆ مسلمانان کار دەکەم. بەڕاستی وتەکەی سدیقی ڕازگۆ کۆمەڵێک مانای قەشەنگ دەدات بەدەستەوە. لە ئیسلامدا بەرپرسیارەتی دەستکەوت نییە. ئەو بڕەپارەیەشی وەکو مانگانە بۆی دەبڕنەوە لە باتی ئەوەیە کە خۆی یەکلایی بکاتەوە بۆ کاروباری دەوڵەت و دەستی لە هەموو کاسبیەک دەپچڕێت. بەڕاستی ئەبوبەکری ڕازگۆ و هاوڵانی بەڕێز خوا لێیان ڕازی بێت توانیان لاپەڕەیەکی پەرشنگدار بە ناوچاوی مێژووەوە بنووسێنن، بینووسن کە مرۆڤاتی لە ئەو پەڕی پێشکەوتنیدا دەیەوێت بگات پێیان کەچی لە خۆی دەبینێتەوە کە لە بەرپێیاندا بەدەمدا کەوتووە. ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بەو پەڕی توانە هەوڵیدا کۆشکی دەوڵەتی ئیسلامی ڕاگرێت و گرنگی دەدا بە پتەوکردنی ڕیزەکانی ناوخۆ. هیچ کەلێنێک یان کونێکی نەهێشتەوە کە لێەوە بتوانرێت کار لە ڕمانی ئەو کۆشکە مەزنە بکرێ کە پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم ئەندازیار و دامەزرێنەرەکەی بوو. گرنگی بە میلەت دەدا و لەم ڕوانگەیەشەوە نمونە زۆرە. گرنگی تایبەتی بە دادگا و دادپەروەری داوە. چاودێری و بە دواداچوونی ئەمیری ناوچەکانی هەبووە. لەسەر پرۆگرامی پێغەمبەر صلی الله عليه وسلم لای نەدا لە هیچ هەنگاوێکیدا. ئەمەش هەندێکە لەو سیاسەتە سەرکەوتوانەی
کە ئێستا بۆ ئێوەی خۆشەویست و بەڕێزی دەخینەڕۆ. خاڵی یەکەم ئەبوبەکر لە ناو کۆمەڵگەدا. ئەبوبەکری ڕازگۆ ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە ناو موسڵماناندا دەژیا وەک خەلیفە و هیچ هەلێکی لەدەست نەدەدا و هیچ ڕۆژێک بەسەریدا تێنەدەپەڕی کە شتێک فێری خەڵکی نەکات و فەرمان بە چاکە نەدات و ڕێگری لە خراپە نەکات و هەڵوێستەکانی تیشک و ڕووناچی دەدا بە میلەتەکەی و ڕێنمونی و باوەڕ و ڕەوشتیان زیادی دەکرد. لەو هەڵوێستانە مەڕدۆشینەکانی پیرەژنە کوێرەکە کە سەردانی ئەیمەنی کرد پێشەوەی ببێتە خەلیفەی مسلمانان مەڕی گەڕەکەکەی خۆیانی دەدۆشی. بە جێنشینی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم هەڵبژێردرا ژنێکی گەڕەک گوتی لە ئێستەوە ئیتر مەڕەکانمان بۆ نادۆشێت. ئەبوبەکر ئەم قسەی بیستەوە وتی بە تەمەنم بۆتان دەدۆشم هیوادارم ئەم کارە نوێیەی دراوە بەسرمدا لەو ڕەوشتانم نەخات کە جاران لەسەری بووم. هەر بۆی دەدۆشین هەر لە دوورەوە پێی دەگوتن جامەکەی بۆ ڕاگرم یان لای بەم بەمانەی ئەوەی هەمیشە گوانی مەڕەکانی بەدەستەوە بوو قاپەکەی بۆ ڕادەگرتن و کە پڕ دەبوو دەیدایە دەستیان. بۆ ماوەی 6 مانگ لەسەر ئەم کارەی بەردەوام بوو لە سونەح مایەوە و پاشان بە ماڵەوە باریان کرد بۆ شاری مەدینە. خۆشەویستانم لەم هەواڵەدا شتێک لە ڕەوشتی ئەبوبەکر دەردەخات ئەوەش خۆ بە بچووکزانینی گەورە پیاوێکی گەورەیە لە تەمەندا گەورە لە پلە و مەقامدا گەورە کە خەلیفەی مسلمانان بوو. زۆر هەوڵی دەدا کە ڕەوشتە جوانەکانی پێشووی هەر بەردەوام بێ ئیتر با کاتیشی لێ بگرێت و ئەو زۆر پێویستی بەو کاتەش هەبێت. ئەوەش بەڵگەیە لەسەرەوەی کە هاوڵان زۆر بە پەرۆژ بوون بۆ کۆکردنەوەی چاکە ئیتر با لە کۆشش و کاریشیان بگرێت. ئەمەیە ئەبوبەکری ڕازگۆی بە گوڕ و تینێکی ڕازگۆیانە و بە ڕاوەستاویەکی سەیرەوە کەنداوی عەرەبی ژێربار خستیە خزمەتی ئاینی پاچی ئیسلامەوە پاشان خستیە ڕێو ئامادەی کرد بۆ جەنگان دژی دوو دەوڵەتە زلهێزەکەی سەرزەوی ئەو سەردەمە و سەرکەوتنیشی بەسەریاندا. ئەبوبەکر مەڕی دەدۆشی بۆ ژنانی گەڕەک دەیگوت هیوادارم ئەم کارەی وەرم گرتووە لە کارە خێرەکانم نەکات کە جاران لەسەری بووم. خۆ ئەو کارەی درابوو بەسەریدا کارێکی ئاسان نەبوو بەڵکو جێنشینی کردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کارێکی بە قسە هەروە ئاسان نییە. سەرگەورەی کردنی هەموو عەرەبە سەرکردایەتی کردنی ئەو سوپایەیە کە ڕۆیشتووە فارس لە ملهوڕی بخات و پۆرتی دەوڵەتی ڕۆم بشکێنێت و لە جێگەکەیاندا دەوڵەتی قانون و دادپەروەریدا بمەزرێنێت. دەوڵەتی زانست و شارستانیەت کەسی هیوا دەخوازێت ئەم کارە گەورەیە لە کارە چاکەکانی جارانی نەخات و هەروەکو ئەوسا مەڕی ژنانی گەڕەک بدۆشێت. بە قوربانت بم ئەبوبەکر بۆ خۆت و سیفەتە جوانەکانت بۆ هەڵوێستە بەرزەکانت بە تۆ کۆمەلگا دەگۆڕێ بە پیاوانی وەکو تۆ ئیسلام ڕادەوەستێ. خۆشەویستانم لە بەرووبوومەکانی باوەڕ بەخوای گەورە کۆمەڵێک ڕەوشتی بەرزە کە خۆ بە بچووکزانین بێفیزی یەکێکە لەوانە کە لە ئەبوبەکردا جێگیر بوو. لەم هەڵوێستە و لە چەندان هەڵوێستی تریدا کاتێک لغاوی حوشتەکەی لەدەست کەوتە سەر زەوی دادەبەزێ خۆی هەڵی دەگرێتەوە و کاتێک پیان گوت پێمان بڵێ خۆمان ئەدەینەوە بەدەستت ئەویش لە وەڵامدا دەیگوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی پێکردوون کە داوای هیچ لە کەس نەکەین. سدیقی ڕازگۆ نمونەیەکی زیندوی جێبەجێکەر و تێگەیشتوو بوو لە ئاەتی خوای گەورە دەربارەی خاچی بوونی و بێفیزی کە دەفەرمێ فأخذناه وجنوده فنبذناهم في اليم فانظر كيف كان عاقبة الظالمين. واتا فرعون و سەربازەکانیمان هەوادایە ناو دەریا و سیر کە ئاکامی ستەمکاری چییە و لە فەرمودەی سەردارەکەیدا صلی الله علیه وسلم کە دەفەرمێت ماڵ و سامان بە خێر و زەکات کەم ناکات خوای گەورەش ئەو بەندەیە سەربەرز دەکات کە لێبوردەیە. هەر کەسێکیش لەبەر خوا خۆی بەکەم بزانێت خوا بەرز و بڵندی دەکاتەوە. ئەم ڕەوشتە بەرزە وای لێکرد بوو خزمەتی مسلمانانی دەکرد بە تایبەتی ئەوانەی لاواز بوون و پێویستیان پێی هەبوو. لە ئەبی ساڵحی غەفاریەوە دەجێڕنەوە کە دەیگوت عومەری کوڕی خەتاب هاتوچەی ژنێکی پیری نابینای دەکرد لە شەودا و هەمیشە کاری بۆ دەکرد. کەچی هەر کاتێک دەڕۆیشت دەبینێت کەسێکی تر پێش ئەو ئیشەکەی بۆ کردووە. چەند جارێکی تریش هاتەوە هەروە بوو. بۆیە بڕیاریدا کە لە دوورەوە چاودێری بکات تا بزانێت چێە ئەو کەسە. کاتێک سەیری کرد دەبینێ ئەبوبەکری سدیقە خوا لێی ڕازی بێ و لەو کاتەشدا خەلیفەی موسڵمانان بوو. لە ئەنەسی کوڕی مالیکەوە دەجێڕنەوە دەڵێ
پاش کۆچی دوایی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە عومەری گوت با بڕۆین سەرێک لە ئەیمەن بدەین وەک ئەوسا کە پێغەمبەری خوا سەری لێدەدا. هەر کە چوین بۆ لای دەستی بە گریان کرد، پێیان گوت بۆچی دەگریەی؟ خۆ پێغەمبەر لە لای خوای باشتر بوو بۆی تا ئێرە. ئەویش گوتی بۆ ئەوە ناگریم کە ئەوەی لای خوایە باشتر نییە بۆ پێغەمبەرەکەی، بەڵام بۆ ئەوە دەگریم پردی پەیوەندیمان بە ئاسمان و نیگاوە بوو پچڕا. ئەوانیش لەگەڵ ئەیمەندا دایانە پەرمەی گریان و لەگەڵیدا دەستیان کرد بە گریان. خۆشەویستانم، ئامۆژگاریکردنی بۆ ئەو ئافرەتەی بڕیاری دابوو قسە لەگەڵ کەس نەکات. ئەبوو بەکری ڕازگۆ کاری سەردەمی نەفامی و شتهێنان و زیادکردنی ئاینی بنەبڕ کرد. بانگەشەی دەکرد بۆ کاری ئیسلامی و دەستگرتن بە سونەتی پاچی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. لە قەیسی کوڕی حازمەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەجێڕنەوە کە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چوو بۆ جێگەیەک ئافرەتێکی ئەحمەسی لێبوو ناوی زەینەب بوو. دەبینێت قسە ناکات. ئەبوو بەکر وتی ئەوە بۆچی قسە ناکەی؟ وتیان نێتی هێناوە حەزێکی بێدەنگ بکات. ئەویش وتی قسە بکە، ئەمە لە ئیسلامدا دروست نییە، ئەمە لە ڕەوشی سەردەمی نەفامیە. دەڵێ دەستی کرد بە قسەکردن وتی تۆ چێی؟ وتی من یەکێکم لە کۆچەریەکان. وتی کامەتان لە کۆچەریەکانە؟ وتی لە قوڕەیش. وتی تۆ چێی لە قوڕەیش؟ ئەبوو بەکر وتی ئاه کە پرسیار دەکەی، من ئەبوو بەکرم. ئەویش وتی ئەی خەلیفەی پێغەمبەری خوا، تاکەی لەسەر ئەم ڕەوشت و ڕێنمونیە جوانانە دەمێنیت کە خوای گەورە دوای سەردەمی نەفامی بۆی هێناویت. وتی لەسەری دەمێنمەوە تا گەورە و سەرکردەکانتان لەسەری بەردەوام بن. ژنەکە وتی گەورە و سەرکردە چێن؟ وتی بۆ ئێوە لە ناو هۆزەکانتاندا گەورە و سەرکردەتان نەبووە فەرمان دەرکەن و ئێوەش بەگوێیان کەن؟ وتی بەڵێ. وتی ئەوانن بەسەر خەڵکەوە. خەتابی دەڵێ لە شێوازێکی حەزی سەردەمی نەفامی بێدەنجی بوو کە هەیان بوو شەو ڕۆژێک بە بێدەنجی دەمایەوە. وازیان پێهێنرا، فەرمانیان پێدرا قسەی چاک بکەن. هەندێک لە زانایان ئەمە بە بەڵگە دەهێننەوە لەسەر ئەوەی کە هەر کەسێک قەراری دا واتە نەزرێکی کرد کە قسە نەکات ئەتوانێت قەراردانەکەی بشکێنێت و کەفارەتەکەشی نەدات چونکە دانەمەزراوە. ئەوە تا ئەبوو بەکر داوای کەفارەتەکەی لێ نەکرد چونکە ئەبوو بەکر وتی دروست نییە ئەو نەزرا لە کردەوەی سەردەمی نەفامیە و ئیسلام ئەوەی ڕماندووە. ئەمەش لە خۆیەوە ناڵێت بەڵکو دیارە لە پێغەمبەری خوای بیستوە صلی الله عليه وسلم دەچێتە خانەی فەرموودەوە. ئیبن حەجەر دەڵێ ئەو فەرمودانەی باسی چاچی بێدەنجی دەکەن لەگەڵ ئەمەدا پێچەوانە نین چونکە دوو مەبەستی جیان. ئەو بێدەنجەی کە دروستە ئەوەیە لە قسەی ناڕەوا و پڕ و پوز بێدەنگ بێت، بەڵام لە کاتی وتنی شتی حەق بێدەنجی قەدەغە کراوە و لە شتی ئەو نێوانەدا ئارزووی خۆیەتی و خوا باشتریشی لێ دەزانێت. خاڵێکی تر ئازیزەکانم، گرنجیدانی بە فەرمان بە چاکە و بەرگری لە خراپە لە ڕەوشتە ڕەونەقدارەکانی ئەبوو بەکری ڕازگۆیە. ئەبوو بەکری سدیق فەرمانی بە چاکە دەدا و بەرگری لە خراپە دەکرد و ئەو شتانەشی ڕوون دەکردەوە کە لێی تێنە دەگەیشتن. قەیسی کوڕی ئەبی حازم دەڵێ بیستم لە ئەبوو بەکری سدیق دەیگوت یا ئەیها الذین آمنوا عەلەیکم ئەنفوسەکم لا يضركم من ضل إذا اهتديتم. واتە ئەی باوەڕداران ئاگاتان لە خۆتان بێ و هەموو ئەوانەی گومڕا دەبن زەرەر بە ئێوە ناگات. لەسەر ئەم ئاەتە دەڵێ من لە پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بیستووە کە فەرموویەتی ئەگەر هەر هۆزێک خراپەیەک لە ناویان بکرێت و بەرگری لێ نەکەن ئەوە خوا بە گشتی سزایان بۆ دەنێرێت. لە ڕیوایەتێکی تردا ئەی خەڵچینە ئێوە ئەم ئاەتە دەخوێننەوە بەڵام خۆی مانای ناکەن و ئێمە لە پێغەمبەرەوە بیستومانە کە دەفەرمێت خەڵکی ئەگەر ستەمکار ببین و بەرگری نەکەن ئەوە خوا بەگشتی سزایان بۆ دەنێرێ. نەوەوی دەڵێ بەڵام مانای ئاەتی یا ئەیها الذین ئامنوا عەلەیکم ئەنفوسەکم پێچەوانە نییە لەگەڵ فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە. ڕێڕەوی ڕاست لای لێکۆڵەرانی زانست ئەوەیە کە ئەگەر ئێوە بەو شێوەیەتان کرد کە فەرمانتان پێدراوە و کەمتەرخەمیتان نەکرد ئەوە کەمتەرخەمی کەسانی تر زیانی نییە بۆ ئێوە و نمونەشی بەم ئاەتە هێنایەوە وەلا تەزیڕ وازیڕەة ویزرە ئوخرا. واتە کەس گوناهی کەس هەڵناگرێت. ئەگەر وابێت هەرچی دراوە بەسەریدا لە فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە ئەگەر کردی و بەرامبەرەکەی نەیکرد لۆمە و سەرزەنشتی ئەوی ترە و
ئەو ئەرچی سەرشانی خۆی جێبەجێ کردووە. زۆر سوور بووە لەسەر ئەوەی کە خەڵکی لەسەر ڕاستی بن و ڕاستی کردوونەتەوە و مەیمونی کوڕی مەهران دەڵێ پیاوێک هات و سڵاوی لە ئەبوبەکر کرد و وتی سڵاوت لێبێت ئەی جێنشینی پێغەمبەری خوا. ئەبوبەکر پێی گوت لە ناو ئەم هەموو خەڵکەدا بەز لە من لە هەمووان بێت جاری وا هەبوو وازی لە سونەتێک کێناوە لە ترسی ئەوەی خەڵکانی نەشارەزا وابزانن واجبە. لە حوزەیفەی کوڕی ئوسەیدەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەجێڕنەوە دەڵێت ئەبوبەکر و عومەرم بینیوە قوربانیان سەر نەبڕیوە لە ترسی ئەوەی نەبادا چاویان لێ بکرێت هەموو ساڵێک و لە ڕیوایەتێکی دیکەدا نەوەک ببێت بە سونەت. زۆر جار ئامۆژگاری عەبدوڕەحمانی کوڕی دەکرد کە تا بۆی دەکرێت لەگەڵ دراوسەکانیدا چاک بێت. خۆشەویستانم دیارە ماوەی بەرنامەکەمان لێرەدا تەواو دەبێ. تەرفەتی ئەومان نەماوە جگەلەوەی کە لە کۆتایی ئەڵقەیەم جارشدا دەستی نزا و پاڕانەوە بۆ خوای پەروەردگاری جیهانیان بەرز بکەین و بڵین خوای پەروەردگار بۆ خاتری ناو و سیفەتە بەرزەکانت لە گوناهەکانمان خۆش بە خوای قەڵەمی عەفو بەسەر گوناهەکانماندا بێنە و چاوپۆشی لە گوناهی ئێمە و مسلمانان بکە دڵمان بە نووری خۆشەویستی خۆت ڕۆشنکەوە لەگەڵ ئەو یارە ئازیز و خۆشەویستانتدا لە ڕۆژی دواییدا لە خزمەت پێغەمبەرە خۆشەویستەکەتدا کۆمان بکەوە. خوای ئێمە ئەبوبەکرمان خۆش دەوێ و دڵنیاشین کە تۆش ئەبوبەکرت خۆش دەوێ و تۆ لێی ڕازی بووی لە ئەبوبەکر. خوایە لەبەر خاتری گەورەی خۆت لە ئێمەش ڕازی بە و لەگەڵ ئەبوبەکر و یارەکانیدا حەشرمان بکە. ئامین. تا ئەڵقەیەکی تر هەموو لایەکتان بەخوای گەور و میهرەبان دەسپێرم. خواتان لەگەڵ.